درامای ڕادیۆیی دڵێک بۆ ماریا، نووسینی گرێتێل سەهۆڵم وەرگێڕانی نەوزاد باراوی. ئەم درامایە نواندنی سەنا تۆفیق و هاوڕێ کەمال، ئامادەکردن و دەرێنانی داستان بەرزان. ئازیزم کاترینا، یەکەم جار کاتێک بەڕاستی تێگەیشتم لەوەی ئەمرم کۆتایم هێنا بەوەی لە تاریکی بترسم. پێشترەونا ترسام کە نەمەوێرا لە پاسەکەەوە تا ماڵەوە بچم، هەرچەنە ئەگەر مرۆڤ بە هێواشی ڕابکات تەنها 5 خولەکە خایەنێت. ئێستا چیتر لە تاریکی ناترسم، هەروەها کۆتاییشم بەوە هێناوە کە ئاوا شەرمن بم. لە سەرەتایە زۆر خەمبار و تووڕە بووم، بەڵام بڕیارمەوە کات بە ترس و خەمەوە بە فیڕۆنەیەم. هەسمەکرەوە زۆر بێدادیە، بۆچی بە تایبەتیە بێ من بمرم، بەڵام دوایی بۆم دەرکەوتەوە تەنها من نیم کە ئابێت بمرم. هەموو کەسە مرن، بەڵام تەنها جیاوازیەوەیە من پێزانم کە ئامرم و ئەشدانم ڕەنگە زۆر نەخەیانێت و بمرم. ئەم ساڵە مرم ئەگەر دڵێکی نوێ وەرنەگرم، ئەگەر دڵێکی نوێش وەربگرم ڕەنگە هەر بمرم، بەڵام لە سایە 80 بەختیەوەم هەیە نەشتەرگەریەکە تێپەڕێنم، هەروەها لە سایە 70 بەختیەوەم هەیە 5 ساڵ بەو دڵە نوێیەوە بژیم. خۆنە دڵ نییە تا بەشی هەموو ئەو کەسانە بکات کە پێویستیان بە دڵێکی نوێیە. لە ڕۆژنامەیە خوێندومەتەوە کەسەیەکی ئەوانەیە بێ دڵێکی نوێ وەربگرن لە چاوەڕوانیە ئەمرن. من لەسەرەوەی لیستی چاوەڕوانی ئەو کەسانەیەم کە چاوەڕێی دڵێکی نوێیەکەن، بۆ هەر شوێنێک بچم ئامێرێکی ئاگادارکردنەوەم پێیە کە ئەگەر کەسێک لە هەر شوێنێکی ئەوروپایە بمرێت و دڵی بۆ من شیاو بێت ئەوە زەنگ لێیات. لە ڕاستیە ئێستا زۆر ڕێ ناکەم، چونکە بەهۆی ئەم نەخۆشیەوە زۆر ماندووە بم. بۆ ئۆتۆمبیلەم بن بۆ قوتابخانەوەم هێننەوە، لە ماڵیشەوە زۆربەی کات دانیشتم یان ڕاکشاوم. هەستکردن بە ماندوێتی زۆر ناخۆشە. ئەوسا پێشەوەی نەخۆش بکەوم نزیکەی ساڵێک بەر لە ئێسا وەرزشم زۆرە کرد. لە 7 ساڵیەوە یاری تۆپی پێمە کرد و منیش لەگەڵ تیپەکەما بووم کە 2 جار بووینە پاڵەوانی شارەوانی و جارێکیش بووینە پاڵەوانی ناوچەکە. نزیکەی هەموو ئەو کچانەی لە تیپە کۆنەکەما بوون ئێستا لەسەرەوەی ڕێزی نەوجەوانانان. ئەمەش کارێکی تا ڕادەیەک باشە، چونکە تەنها 3 شارەوانی لە مووی لاندا تیپیان لەو زنجیرەیەدا هەیە. بۆ وەکمان بات بۆ یاریەکان لەوێ لای هێڵی تەنیشتەوە دانیشم و هێندە هاوارەکەم تا هەناسەم لێیە بڕێ. ئەمساڵ کاتێک مەشقان دەستی پێکردەوە زۆر گریام، زستانێکی خۆش بوو، بۆیە گۆڕپانەکە تا ڕادەیەکی زۆر سەوز و وشک بوو. کاتێک وەرزەکە دەستی پێکردەوە من هەر لەگەڵیانە بووم. ئەگەر بەفریش گۆڕپانەکەی داپۆشایە سەرەتای یاریە مەشقیەکان گۆڕپانەکە تەواو قڕولیتە بوو، بەڵام بەرحاڵ زۆر خۆش بوو. کۆمپیوتەرێکم بە دیاری یۆڵ وەرگرت، تەنها لەبەرەوەی پێویستەکە زۆرتر لە ماڵەوە بووم. لە قوتابخانەش خۆم فێری بە ئامێر نووسین و مامەڵەکردن لەگەڵ وشەیە کرد. ئەوە تا ئێساش بۆ تۆ نووسم. تۆ خوشکی بچکۆلەی منیت و تەمەنە تەنها ساڵێکە. خۆگەر من مردم ئەوە هەرگیز بە تەواوەتی ناتوانین یەکتری بناسین. ناتوانم هەموو شتانت بۆ بگێڕمەوە کە لە ماوەی 14 ساڵی تەمەنما فێری بووم. من بڕوام وایە کارێکی نابەجێ تواناکانم بە هەدەر بڕوات. دایکم هەمیشە ئاڵێت ئەگەر مرۆڤ ژیر بێ دەتوانێت لە تواناکانی کەسانی ترەوە خۆی فێر بکات. بەڵام من ئەوە ژیر نەبووم، چونکە هەرگیز نەمتوانی گوێ لە شارەزایەکانی دایە بگرم. ئەوان زۆر کۆن بوون و هەمیشەش لەوە دوان کە ئابێ مرۆڤ هەموو شتێکی ڕێک و پێک بێت. بە دڵنیاییەوە تۆ شاستت بەم ڕێکوپێکیە کردووە. ڕێکوپێکی یەکێکە لە وشت تایبەتیەکانی دایە. ڕێکوپێکی لە سەلاجەکەیە، ڕێکوپێکی لە ناوماڵ، ڕێکوپێکی لە کتێبەکانی قوتابخانە و ڕێکوپێکی لە دەفتەرەکانی بابە و هەموو شتەکانە. ئەمە تەنانەت پەڵەچەوری شەگرێتەوە، چونکە بابە فیتەری ئۆتۆمبیلە، دایە بەرگەی ناڕێکی ناگرێت، چونکە و لە تاقیەیەکی بانکی خوێن کارەکات وەڵێت
بچووکترین هەڵا بێتە هۆی مردنی کەسێک. من لە لای خۆمەوە هەوڵم یا بۆی ڕوون بکەمەوە کە بە کەمێک ناڕێکی لە ماڵەکەیە ئێمە نامرین. لەبەرەوە کاترینە بچکۆل لە بریەوەی یادەوەری ڕۆژانەیان شتێکی تر لەو بابەتت بۆ بنووسم. بیرم کردووەتەوە تاقیکردنەوەی ژیانی خۆم و تواناکانمت بۆ باس بکەم. ئەشێ پاش 10 ساڵی تر سوودیان لێ ببینی. سەرەڕایەوەش بیرم کردوێتەوە باسی خۆمت بۆ بکەم. بیل لە چیەکەمەوە و لەگەڵ چییە؟ هەوڵێم تا توانم ڕازگۆ بم و بەشێک لە نهێنیەکانی خۆمت بۆ ئاشکرا بکەم. ئێستاش خەریکە ماندووە بم. تۆش لە تەنیشتمەوە لە لانکە بچووکەکەتان نووستووی. تۆ زۆر جوانیت، کەمێک قەڵەوە و قاچ خڕیت. ئەوەش تەنها قەڵەوی مناڵیە. قاچەکانیشت قاچی مناڵێکی ئاساییە. قژێکی تۆخ و تەنک و دوو چاوی زۆر گەورە و پێوەیە. چاڵێکی جوان لە مەچەک و قۆڵەکانتایە. کاتێک بە ئاگا بیت گڕووگاڵەکەیت و پێیەکەنیت. هەر لە لەدایک بوونتەوە لەش ساغ و دڵخۆش بوویت. من وانە بووم دایاڵێ من لە 3 مانگی یەکەمی ژیانما جگە لە قیژەقیش هیچ شتێکی ترم نەکردووە. دایە و بابەت تۆیان هێنایە بوون تا کەسێکی تریان هەبێ ئەگەر من مردم. ئەمەش بە بیرێکی ژیرانەی ئەوانەزانم. لەو کاتەوەی لەدایک بووی هەستم بە ئیرەی و وەلاوەنان نەکردووە. بەڕادەیەک وە هەستەکەم مناڵێکی بچووکی خۆمیت. هەروەها بڕوام وایە لە هەموو کەسێکی ئەم دنیاە خۆشترم بوێیت. ئێستا ئارەزووەکەم باوەشت پیا بکەم. بەڵام خەبەرتە بێتەوە لە بریەوە کۆمپیوتەرەکە کوژێنمەوە و ڕاکشێم و پشوێکەیەم تا دایە گەڕێتەوە ماڵەوە. بچکۆ لە قەڵەوەکەم. بۆ ماوەی 2 ڕۆژ بۆ چاودێری و پشکنین لە نەخۆشخانە بووم. من هیچم نییە بەرامبەر بەهۆی لە نەخۆشخانە بم، چونکە ئەوێت تەنها جێگەیە کە تیا بتوانم لەگەڵ کەسانی گەورەیە بە شێوەیەکی ژیرانە دەربارەی نەخۆشیەکەم بدوێم. لە ماڵەوە و لە قوتابخانە هەموو بە دەورمایەن و وا پیشانەیەن هیچ هەڵەیەک لە منان نییە. کەچی لەگەڵەوەشا بەو کەشە زانرێت کە جگەلەوە بیر لە هیچ شتێکی تر ناکەنەوە. بەڵام ئەوە ناگونجا، چونکە هەر شتێکم لەو بارەیەوە بوتبایە. خێرا ئەو ئەیوت قسەی هیچ جارێکی تر باسی لێوەکەین. ئێسام ناوە پاکەکەمەوە. دایە ئارەزوویەکی زۆری لە پاککردنەوە و بەکارهێنانی ئایاکس و کلۆرین هەیە تاش بێ خراپتر و خراپترە بێت. ناڕێکی و پیسی بە هەموو شتێکەوە دۆزێتەوە. هەر ڕۆژنە ڕۆژێ ماڵ پاکاتەوە. هیچ کەسێک وەک ئەو ناتوانێت پیسی ببینێت. هەموو جارێک پێڵم واز بهێنە، چونکە زۆر ماندوو دیاری. بابە هیچ ناڵێ، هەرگیز قسە ناکات. لەبەرەوە ناتوانم لەگەڵ ئەویش بدوێم. ئەو زۆر میهرەبانە، بەڵام تەنها زەردەخەنەیەکەی گرێت و لەبەر خۆیەوە شتێکەڵێ. ئەو هەمیشە لە دەرەوەیە لە شوێنی کارەکەی. لەو کاتەوەی دنیا ڕووناکە تا ئەو کاتی شەودایەت. ئەو پزیشکەی لە نەخۆشخانە زیاتر لەگەڵی ئەدوێم ناوی هانایە. قژێکی تەنکی ئاڵۆزی هەیە کە ڕێک بەرز بووەتەوە و چاویلکەیەکی خڕی لە چاوایە. کەوای کردوە چاوەکانی زۆر بچووک بنوێنن. تەمەنی 27 ساڵە و تازە خوێندنی تەواو کردووە. ئەو زیاتر لە ژیشکە چێنەک لە پزیشک، بەڵام من خۆشمەوێت، چونکە ئەو وا قسەم لەگەڵە کات وەک ئەوەی من کەسێکی گەورە بم. هەر ئەویش بۆی باس کردم کە ماسوولکەکانی دڵم گەورە بوون و بەهۆی ئەو نەخۆشیەوە کە کەس هۆکارەکەی نازانێت هێزی خۆیان لەدەستیاوە. وێنەی دڵی بۆ کێشام و چەند وێنەیەکی تریشی پیشاندام. پاش 1 مانگ ڕێک و ڕەوا لێم پرسی ئایا ئەوە نەخۆشیەکی کوشندەیە؟ من خۆم وەڵامەکەیم زۆر باشە زانی، چونکە مرۆڤ دڵی بۆ ناگۆڕن ئەگەر نەخۆشیەکی کوشندەی نەبێت و ترسی ئەوەی نەبێت لە ماوەیەکی کورتا بمرێت. ئەمانم خوێندبووەوە. هانە ڕێک چاوی بڕیە چاوم. بەڵێ، ئەوە نەخۆشیێکی کوشندەیە، هەر لەبەرەوە شابێت دڵێکی نوێ وەربگریت. شتێکی سەیرە، بەڵام ئارام بەخشە کاتێک گوێ لێ بێ گەورەیەک وا بڵێ. چەندی ترە خەیانێت تا بمرم ئەگەر دڵێکی نوێ وەرنەگرم؟ مرۆڤ ناتوانێت تەواو دیاری بکە، لەوانەیە 1.5 ساڵ یان ڕەنگە 1 ساڵ. لەو بڕوایە یای فریای وەرگرتنی دڵێکی نوێ بکەوم؟ بڵێ، بڕوای تەواوم پێیەتی. هەروەها باسی ئەوەشی بۆ کردم چۆن نەتوانن دڵێک بگۆڕن. دڵەکە بە نەشتەرگەری لە لەشی کەسی بەخشندە دەرەهێنرێت کاتێک هێشتا لێیەیات. لەبەر ئەوە بێت زۆر بە خێرایی دەربهێنرێت
ڕێگە و کاتەی بەخشندەکە خەریکە بمرێت، واتە ئەو کەسە مێشکی ئەمرێت. واتە مرۆڤ کە مێشکی مر ئینجا تەواو مردووە. کاتێک مێشک مرد هیچ ڕێگەیەک نییە بێنێتەوە ناو ژیان. ئەمە وەک ئەوە نییە بورا بێتەوە یان لە هۆش خۆچوو بێ. سرە ڕای ئەوەش پاش 2 خولەک لە مردنی مێشک دڵ لە لێدانەکەوێ، چونکە هەناسەدانەوەستێ. بەڵام ئەگەر مرۆڤ بتوانێت بەهۆی ئامێرێکی دەستکردەوە سیەکان لە کار بەردەوام بکە، ئەوە مرۆڤ دەتوانێت دڵێکیش لە کار بەردەوام بکە. ئەو دڵی یەکگوێزرێتەوە بێ لە کارا بێ تا ئەو کاتەی دەرەهێنرێت و سار دەکرێتەوە، واتە تا دوات چرکا بێ خوێنی پیا بڕۆ، ئەژینا جارێکی تر ناتوانرێت بەکار بێنرێت. بەڵام پێشترە وترا مرۆڤ نامرێت تاوەکو دڵی لە لێدان نەکەوێت. بەڵێ، بەو شێوەیە هەموو کەس دەتوانێت بزانێ مرۆڤێک مردووە، بەڵام ئەو سەردەما کەس نەیەتوانی بزانێ کە مرۆڤێک مردووە یان زینووە، دڵنیا بێ لەوەی کەسەکە مێشکی لە کارایە یان مردووە. هەروەها مرۆڤ پێویستیشی بەوە نەبووە ئەوە بزانێ، چونکە هێشتا دەست نەکرابوو بە ئەندام گۆڕین. کاتێک دڵەکە گۆڕن ئەبێت ئەو کەسە مێشک مردووە لە تەنیشتی منەوە ڕابکشێ؟ نەخێر، نەخێر. دڵەکە بە ساردکراوی دەتوانێت 3 تا 4 سەعات بەردەوام بژی تا تۆ فریای نەخۆشخانەکەوی، یا ڕەنگە دڵەکە بە فڕۆکە لە وڵاتێکی ترەوە بگاتە ئێرە. شتێکی سەیرە. ئەگەر بمەوێ بژیم ئەبێ بێم و بچم و هیوا بخوازم کەسێکی تر بمرێ؟ پێویستە بەوە نییە. مرۆڤ هەر خۆیە مرێ، جا تۆ بتەوێ یان نەتەوێت. خۆشە پزیشکێکی شارەزایی وەک هانە بناسیت. پەیوەندیەکی زۆرم بە پزیشکەکانی تری بەشی دڵەوە نییە، هەرچەندە ئەوان زۆر میهرەبانن، هەروەها پەرستارەکانیش. کاترینە، ئەبێت بزانین کە خەڵک لە ڕادە بەدەر میهرەبانن لەگەڵ کەسێک کە ڕەنگ بێ بمرێت، هەروەها بە شێوەیەکی ئەو تۆکە بێتە زیادە ڕەوی لە گرنگی پێدان و لێک نزیک بوونەوە و بەزەی هاتنەوەیانە. ئێستا ناتوانم دابنیشم و سەیری ڕۆژنامەیەک بکەم و بڵێم شتێکی ئاوام حەز لێیە، چونکە یەکسەر بابەیاندایە ڕائکات وەی کڕێت، هەرچەنە پارەشمان نییە. کاتێکی خراپە بۆ وەرشەکەی بابە و دایانگەکەی تۆش پارەیەکی زۆریەوێت. بچکۆلەی قەڵەو لە قوتابخانە کاتێک دەنگ بڵاو بۆ نەخۆشم کت و پڕ هەمووریان ویست ببنە هاوڕێم. لە ماوەی 2 ڕۆژە خەڵکێکی زۆر وەک کلک بە شوێنمەوە بوون، بەڵام کە پیا ئەسپێکی وەرگرت و لۆتەش کوڕێکی 16 ساڵی گرت، ئەوسا لە من دوورکەوتنەوە و کەوتنە شوێنی پیا و لۆتە. ئێستا تەنها هاوڕێ باشە ئاساییەکانی خۆمم هەیە کە ناویان هێدی و ئانایە. هەرەوە نەشم بەسە، ئێمە هەرسێکمان لەو کاتەوەی چوینەتە باخچەی ساوایان هاوڕێین. خوشکە بچکۆ لە جوانەکەم، ئەم شەو ڕاکشام و بیرم لەو مێشک مردنا کردەوە. شتێکی سەیرە، ئەوەی مرۆڤ پێکەیەنێ مێشکێتی، کەسایەتی من مێشکمە، هەموو شتەکانی ترە توانرێ بگۆڕێت. ئەوساش من هەر منم. مرۆڤ ئەتوانێت دڵ، سیەکان، جگەر، پەنگریاس و گورچیلەکان لە مرۆڤێکی ترەوە وەربگرێت، بەڵام لە ناوەوە مرۆڤ هەمیشە هەر هەمان کەسە، چونکە مرۆڤ مێشکی خۆی هەیە. هەستەکان و هزرەکان لە ناو مێشکان. بیێنە بەرچای خۆت. ئەگەر ئەوانە بگەنەوەی مێشکەکان بگۆڕن، ئەوسا مرۆڤ ئەتوانێت تەواو ببێتە مرۆڤێکی تر، بێ ئەوەی هیچ کەسێکی تر بتوانێت ئەوە ببینێت. هەرچەنە سەرەتای مارتە کەچی تا ڕادەیەک لە هاوی نەچێ. ئەم ساڵ چاکەتی هاوینەمان بەکار نەهێنا، هەنێک گوڵیش سەریان دەرهێناوە، هەنێک کەس بڕوایان وایە کەشوهەوا بەهۆی کونبوونی چینی ئۆزۆنەوە گەرم بوو بێت. هەروەها منیش هەستێکی ناخۆش دامەگرێ کاتێ سپرەی قژ بەکارهێنم، چونکە قوتووەکەی گازی فریۆنی تایە. هیوادارم ئەو کاتەی تۆ گەیتە تەمەنی من سروشتەوە زیانی پێ نەگەیشت بێت. جاران من زۆر بیرم لە سروش ناکردەوە. ئەو لە هەموو شوێنێکی دەوروبەری ئەو شوێنانەی تایە ژین هەیە و هەمیشەش لەوێ هەبووە، بەڵام کاتێک کە تێگەیشتم بۆ هەمیشەیی ناژیم. بە شێوەیەکی تر و قوڵتر دەستم کرد بە ڕوانین بۆ سروشت. لەوێ لە دارستان سەیری درەختەکەم، هەندێکیان 100 ساڵە لەویان. هەروەها ساڵی ڕابردوو بە دوواداچوونم بۆ نزیکەی هەموو گوڵەکانی دەرەوە لە باخچەکەیا کرد. لەو کاتەوەی سەریان لە خاک دەرهێنا تا ئەو کاتەی سیز بوون و ژاکان. ئێستا جارێکی تر سەر هەڵەیەنەوە بە هەمان شێوە، بەڵام هەمان ئەو گوڵانە نین کە پار لەوێیا بوون. ئەمڕۆ لە ماڵەوە بووم و نەچوومەوە بۆ قوتابخانە. هەر کاتێک بنوێ بۆم هەیە نەچمەوە. هەروەها ئەمڕۆ حەزم کرد چێژ لەو سروشتە جوانەی دەرەوەی ماڵەوە وەربگرم. منەوە نەخۆش نیم کە نەتوانم بچمە دەرەوە و کاری خۆم مەیسەر نەکەم،
بەڵام بە ئاسانی هەناسم تون دەبێت و دەستەکەم بە کۆکین لەبەر ئەوە زۆرتر دانیشم. لە نەخۆشخانە قسەم لەگە کوڕێکی 16 ساڵ کرد کە دڵێکی نوێی وەرگرت بوو. پێشتر باری تەندروستی وەک من بوو، بەڵام هەر کە دڵە نوێکەی وەرگرت یەکسەر ئەو بارەی بەسەر چوو. ئێستا توانێت 9 میل پاسکیل بکات. ئاشکرا منیژە خوازم ئەوە تێپەڕێنم. جارێکیشیان پشکنینم هەبوو لە هەمان کاتا ژنێکی 30 ساڵیش هەیبوو، بەڵام ئەو هەفتەیەک پێش نەشتەرگەریەکەی مرد. من بڕیاری خۆم ماوە هاتوو چۆ بکەم بێ ئەوەی بترسم، ترس لە نەشتەرگەری یان ترس لە مردن. ئاشکرایە بڕوام وایە و هیواداریشم ئەوە تێپەڕێنم. ئەگەر ئەوەش نەکەم هەرە مرم، هەروەها هەموو کەسێکی شەمرێت. ئەمەش بە تەواوەتی وایە، بەڵام هەموو کەسانی منیان ناسم و هەستەکەن کە نامرن. هەر لەبەر ئەوەشە هەست بە خەمێکی ترسناکەکەن بۆ من. ئەگەر من تەواو ڕاستگۆ بم ئەوە خۆشم هەنێک جار بەزەیم بە خۆمایەتەوە، هەستێک لە ناخمەوە سەر هەڵەیات. وەستەکەم ژمارەیەک مامەڵەی ژیانیم لەدەستەچێ ئەگەر بمرم. ڕاشکاوانەتر خۆشەویستی بۆ نمونە هەرگیز ئەوم تاقی نەکردووەتەوە. زۆر جار کوڕ هەبووە من ئارەزوویم کردبێت، بێشێکیشان ئارەزووی منیان کردووە، بەڵام خۆشەویستی ڕاستەقینە لەگەڵ هەستێکی وا هەتایە بەردەوام بێت ئامێزگرتن، ماچوو نزیک بوونەوە. هەموو ئەوانە بە خۆشیەوە حەزەکەم تایە بژیم. من ژمارەیەکی زۆر کتێب و ڕۆژنامەم خوێندووەتەوە کە باسی ئەمانە ئاکەن و داڵغەش بە هەموو ئەو شتە گەرمانەوە لێم کە خوازم لەگەڵ ئەو کوڕانەیە کە ئارەزویانەکەم پێکەوە بیکەین. بابودایە بە شێوەیەکی تایبەتی و ڕۆمانسی یەکتریان خۆش ناوێت. هەروەها زۆر سەختە بە بیرما بێت ئەوان چۆن ئێمەیان دروست کردووە. چەند مانگێک لەمە و بەردایە گواستیەوە ژووری میوان. ئەو ئەڵێ بابا پرخێنێت و بوونی فیتەرخانەی لێیە. بابەش هەر ئێوارە نائێوارەیەک خۆیە شوات و هێندە لفکە لە خۆیەیە تا سوورە بێتەوە. دە بەرگەی بۆن و دەنگی مرۆڤ ناگرێت. کاتێک من بچووک بووم بە تاسەوە بووم ئەوان دەست بەسەرما بێنن. جارێکیان چووم لە جێگەکەی ئەوانە ڕاکشام چونکە حەزمە کرد لەگەڵ ئەوان بنوم، بەڵام دایەوتی مناڵە بێ لە ژووری خۆی بنوێت. بەڵام خوشکە بچکۆلەکەم کاترینا، ئێمە هەموو شەوێک پێکەوە خەوین. کاترینا زۆر خۆشە کاتێک باوەش بەیەکە ئاکەین. لە ڕاستیە هیچ شتێک شک نابم خۆشتر بێ لەوەی کە تۆ دەستە خرپنە بچکۆلەکان تەخەیتە سەر ملمواڵێت میا، بەڵام تەنها لەبەرەوەی من نەخۆشم مۆڵەتی ئەومان پێدراوە. هەرزوو هێشتا تەمەنت 2 هەفتە بوو دایە تۆی خستە ژووری تایبەت بە مناڵ. ئەو بنەمای تایبەتی خۆی هەیە تێگەیت، بەڵام من تۆم هێنایە لای خۆم. لەو ساتەوە ئێمە پێکەوە ئاخەوین. کاترینا لە ڕاستیە من بیرم لەوە کردەوە کە ڕەنگ بێ ناخۆش بێ بۆ تۆ ئەگەر ناچار بکرێی بە تەنیا بخەویت. کاترینەی خۆشەویست، ئێستا توانیت خۆشتر لە خەو ڕابێت و لە خوێندنەوە بەردەوام بیت، چونکە لە ئێستاوە سەرنج ڕاکێشە بیت. ئەم ئێوارەیە شتێکی خۆش ڕوویە. بابودایە چون بۆ کۆبوونەوەی یەکێتی خاوەن فێلاکان. بەلایدایەوە زۆر گرنگە لەو کۆبوونەوەیانەیە ئامادە بێت، چونکە لەوێ هەمیشە گفتوگۆ دەربارەی پیسایی سەگ لەسەر شۆستەکان و سەگ بەگشتیەکەن. دایالەوە ترسێت و بە هیچ جۆرێک حەز بە ئاژەڵی ماڵی ناکات، چونکە ماڵ پیسەکەن. بۆیە ئەم لە یەکێتی خاوەن فێلاکان سەرکردەی گروپی دژ بە سەگەکانە. چەند ساڵێک هەرم وت حەزەکەم سەگێکم هەبێ، یان پشیلەیەک، مشکێک، باڵندەیەک یان هەر شتێکی تر بێت. بەڵام لەم مەسلەیەدایە هیچ نەگۆڕە. ئێستا کە ئەوان بەخۆشیەوە حەزەکەن هەموو خواستەکانم بهێن نەدی، زۆر جاروا بە بیرما هاتووە زۆر ناحەز بم و داوای سەگێک بکەم، بەڵام بەهەڵە لێم تێمەگە. کاترینا لەوەتەی توم وەرگرتووە وەک جاران ئارەزوی ئەوە ناکەم سەگێکم هەبێت. ئەوەی کە ڕوویە ئاوا بوو. ئەوان چوون بۆ کۆبوونەوەکە. تۆ خواردنت خوارد و دایبێکی وشکت پێوە کرا و لەسەر زەویەکە دانیشتیت و گڕووگاڵت کرد. منیش لەسەر جێگاکەم ڕاکشام و کەوتمە خوێندنەوە. لە ناکاو گوێم لە تەقەتەقێک بوو لە ژوورێک جلشتنەکە لە خوارەوە. گوێم لە تەپەی ڕۆشتنی هێواشی کەسێک بوو. جاران بواە زۆرە ترسام، بەڵام ئێستا تەنها شتێک هەبێ لی بترسم ئەوەیە دڵم لە لێدان بکەوێت. بەرحاڵ چوومە خوارەوە و بینیم کوڕێک کە هەرگیز لەوە پێش نەمبینیوە لەوێ وەستاوە و سەرمێزی نووسینەکە ئاگەڕێت کە منیدی بە شێوە زمانێکی کۆپنهاگنی کەوتە قسەکردن کە من تا ڕادەیەک هیچی لێ تێنەگەیشتم.
نەفرەت لە شەیتان ئەو شەیتانانە منیان لای هەندێک پیرەیپی ساڵەکانی شەزانەوە لەوە خراپترە لە کەلاوایە دابنیشیت ئەوان بە خەیاڵی خۆیان وازان منەچمە دەرەوە بۆ لادێ و پشەکەمە حەوا و گێزەراڵەکەنم لەسەر مێزی نووسینەکەی ئێمە بۆ چێگەڕێی کەمێک پارە بۆ سەفەر تەنها بۆ پاسەکە بۆ ناو شار پێویستە لەو کوناشکەوت و شێتانی دەرەوە دوور بکەمەوە لەو بڕواایشانە بوون کەس لە ماڵ بێت لێم تێگەی پێش هەموو شتێەوە مێزی نووسینە و پارەیتیان نییە جگە لە پسوڵەی پارەیان هیچی تریتیان نییە دووەمیش قەدەغەیە بچیتە ماڵی خەڵکیە و ناو شتەکانیان بگەڕێیت خۆ ئەگەر شتێکت بردووە ئەوە تەلەفۆن بۆ پۆلیسەکەم قەدەغێ بچیتە ماڵی خەڵکی و شتەکانیان بگەڕێیت نازانم هەستم کرد بە شێوەیەکی ئەوتۆ چووکایەتیم پێکراوە کە خەریک بوو دەست بە گریان بکەم بەڵام هەوڵم ما خۆم بگرم و فرمێسکەکانم بگیارمەوە بەرحاڵ ئەبێ نەمبینێ کە ئاگریم چای بە ئامێری باگاهێنەکەم کەوت کە لەسەر مێزەکە دانرابووم ئەم ئامێرەی چییە؟ ئەو باگاهێنەرە هەر کاتێ دڵێکی نوێم دەست بکەوێ زەنگ لێیات ئۆ زۆر بەداخەوە واتە تۆ دڵێکی نوێ وەرەگریت لەوانەیە زۆر نەخۆش بیت بەڵێ ماندووە بمووە کۆکم چی؟ کەواتە با دانیشین ببوورە پێویستە بچمە سەرەوە ئاگام لە خوشکە بچووکەکەم بێ وەرە من یارمەتی دێم بچینە سەرەوە هەروەها بە خۆشحاڵیەوە ئەمێت تۆزێ قسە لەگەڵا بکەم ئەتوانی بەڵێنم پێ بێکەمە بۆ هیچ کەسێک نەگێڕیتەوە؟ ڕەنگە بتوانم بەڵێنە پێ بەم ئەمە موتوو کەمێک لە نزیکەوە لێی ورد بوومەوە ئەو بچکۆلە بوو زۆر لە من درێژتر نەبوو بەڵام بەڕاستی قۆز بوو سوور و سپی و قش کورت و چاو جوان و گەش دەمێکی بە خەندەی پێوە بۆ کاتێککە پێیەکەنی لارە بووەوە کاتێک هاتینە ژوورەکەی خۆم ئەو لای دەرگای ژوورەکەەوە وەستا بوو کەمێک شەرم گرتی و منیش لێم پرسی تەمەنە چەنە؟ مانگی داهاتووە بمە 15 ناو چییە و لەکوێوە هاتووی؟ من ناوم مارکۆسە لە کۆپنهاگنەوە هاتووم خراومەتە کۆمەڵگەیەکەوە لە کێڵگەیەک کە 2 کیلۆمەتر لە فاوروپەوە دوورە ئەو ئەزانم ئەوانە چۆنن بەڕاستی ئەوانە پیرەیی پین ئەوانە مۆمدا ڕێژن و گۆزەی قوڕ و نعل دروستەکەن هەنێک کاتیش لە گۆڕەپانەکەیان فرۆشن بەڵام ئەوانە زۆر میهرەبانن بێعقلیە وەک ساڵانی 1800ەکان بژێت وەگەوان شیری بزم بخۆیتەوە و بێەوەی گەرمی بکەیت یان ساردی بکەیتەوە نەفرەت لە شەیتان منیش لەبەر ئەوەی ڕاکەم ئەتەوێ بەرەو کوێ بچی؟ سرم لێ شێوا و نازانم بۆ شار هەمیشە بۆ خۆی چاکە بێت ئەتەوێ ئێستا بچی بۆ شار؟ نەخێر پێم وایە چاوەڕێیەکەم تا بەیانی و سارپاسە بم ماڵاوە پاشەوە هەستم کرد شتێکی ناسایی لای مارکۆس هەیە هەرەوەش بێزاری کردم کە بۆچی پرسیاری زیاترم لێ نەکرد بۆچی خراوەتە خانەی پێگەیاندن هیچ دایک و باوکێکی نییە ئایا تاوانکارە؟ بەڕاستی قۆز بوو هەنێشتی خۆشی هەبوو زۆر قسەیە کرد و زۆریش بە خێرایی یەدووە حەزم لەو کوڕانەیە قسەهاکەن کۆپنهاگنیەکان لە ئیلاندیەکان زیاتر قسەهاکەن چەند ساڵێک حەزم لە کوڕێک بوو ناوی ئەندرێش بوو لە تەنیشت دوکانەکەەوە ژیا وا بزانمەویش هەروەها منی خۆشەویست جارێکیان ئەو 2 مشکی هندی هەبوو ناوی نابوون ماریا و لویس بەڵام ئاسان نەبوو بزانین بۆچی وا ناوی ناون چونکە کاتێکم بینی هەرگیز یەک وشەی ناوت بەو شێوەیە مرۆڤ هەرگیز ناتوانێت پێکەوە بێت کاتێک دایکم و باوکم هاتنەوە بۆ ماڵەوە هیچ شتێکم دەربارەی مارکۆس بۆ نەگەڕانەوە بۆ شەوێ خەونم پێوەدی ئەو بە کێڵگەکانە ڕایە کرد و منیش لە لای کۆمەڵەکەی ئەوە ئەفڕیم بەڕاستی بە هەوایە ئافڕیم ئاهاتم بە دوایە بێ ئەوەی کەمترین هەناسە بڕکێم پێ بکەوێت یان بکەومە کۆکە کۆک بۆ بەیانی وامەزانی کە بێت هەر هەمووی خەون بوو بێت بۆ بەیانی دایکم پێی وتم کێ مێزی نووسینەکەمان گەڕاوە منیش وتم دایە من بووم بۆ لاسیکێکی خەتکوژێنەوە گەڕام کاترینە بچکۆلەکەم بابەتێکی درێژم دەربارەی گۆڕینی ئەندامەکانی لەش لە ڕۆژنامەیە خوێندەوە تایە هاتبوو کە ڕۆژی 3 کەس گۆڕینی ئەندامی بۆ کرێ لە هەموو جیهانە لە سایانەوەی ئەوانەی دڵێکی نوێ وەرەگرن بەلایەنی کەمەوە ساڵێکە ژین و لە ساڵادەی ئەوانش هێشتا دوای تەمەنی 7 ساڵی هەرەژین لە بابەتەکەیە هاتبوو کە خەڵک هەوڵێن یاسایەکی نێودەوڵەتی دابنێن لەوانە قەدەغەکردنی مامەڵەکردن بە ئەندامەکانی لەش وەک گورچی لەو دڵ مرۆڤ لەوە ترسێ وای لێبێ خەڵک لە وڵاتە دەوڵەمەنەکان ئەندام لەو خەڵکانە بکڕن کە لە وڵاتە هەژارەکانە ژین بۆ نمونە کەسێک لە وڵاتێکی تازە پێگەیشت و ئەندامێکی لەشی خۆی بفرۆشێت بۆ ئەوی پارێ وەربگرێت بۆ دابینکردنی خواردن
لە ئینگلیستان نەخۆشخانەیەکی تایبەت هەیە گورچیلە لە خەڵکی هەژاری تورکیا ئاکرێ. ئەم ئێوارەیە لە تەلەڤیزیۆن وتی هەر جارێک دڵی کەسێک لێیات 3 مرۆڤ لە جیهانە لەدایکە بێت. دوان لەوانە هەرگیز ناگەنە تەمەنی کامڵ بوون، چونکە لە برسایان بەهۆی نەخۆشیەکانی وڵاتانی تازە پێگەیشتویان بەهۆی نەبوونی پزیشک و دەرمانەوە ئەمرن. ئەو کاتەی خێزانێکی دانیمارکی دانیشتن و نانی نیوەڕۆ خۆن 200 مناڵ لە وڵاتە هەژارە تازە پێگەیشتوەکان لە برسا ئەمرن. خۆزگام زانی ئاخۆ مناڵانەش تەواو وەک من لە مردن ڕامێنن. ئایا ئەوانە پرسن و تووڕەن لەوەی جیهان ئەوان نادات پەروەرە؟ یاخود زۆر بە ئاسانی نازانن ئێمە لەم وڵاتە دەوڵەمەندانەیە چۆن ئەژین. یەک نەشتەرگەری دڵگۆڕین 9 ملیۆن کڕۆنی تێچێت، بەڵام بڕوا ناکەم ئەمە بێویژدانی بێ لە منەوە، چونکە کەس ئاگای لە دەردی کەس نییە. وەک دایاڵێت خۆگەر من گەورە بم ئەمەوێ لەگەڵ کەسێکا کار بکەم کە بتوانێت جیهان بگۆڕێت، ڕەنگە لە یەکێک لە وڵاتە تازە پێگەیشتوەکان کار بکەم. باوکی ئاناڵێت هەموو خەڵک لە سەرتاسەری جیهانە توانن بەخۆشی بژین ئەگەر پارەکان لە دروستکردن و چاکردنی چەک بەکار نەهێنرێن. ساڵی 4,000 ملیۆن کڕۆن لە کاری سەربازیە خەرجەکرێت و هەمان کات نزیکەی 1 ملیار مرۆڤ لە ئاستی یان لە خوار ئاستی برسێتی ئاژین. من ئەمە بەشێتی و بێمێشکیە زانم. دایە و بابە هەرگیز باسی شتیوە ناکەن. دایاڵێ من لە سیاست تێناگەم. بابش تەنها بۆڵێنێ توواڵێ هەموو سیاسەتمەداران تەنها فرۆشیاری ئەسپن. بەڵام دایک و باوکی ئانا زۆر باسی سیاسەتەکەن و ڕێگەشیان بە ئێمەیەوە بەشداری ڕێپێوانە ئاشتیانەکان و ڕێپێوانی یەکی ئایار و شتیوا بکەین. زیاتر بەهۆی ئەوان و ئەلیزابێتی ڕابەری پۆلەکەمانەوە شتێک دەربارەی سیاست فێر بووم و هەنێک بیر و ڕاملا دروست بووە. سبەی نێبێ بچم بۆ لای قەشە. 23 نیسان کۆنفێرمێرە ئاکرێم، پێویستە هەنێک سرودی ئاینی بخوێنمەوە، لەبەرەوە ئێستا کۆتایی بەنامەکەمە هێنم. بەڵام کاترینا، ئەمەوێ پێت بڵێم دڵم هەر لە لای ئەو کوڕێ و زۆر بیری لێ یەکەمەوە. مارکۆس، پێم ناخۆش هەڵسوکەوتێکی باشترم لەگەڵ یان نەکرد. کوڕێکی قۆز بوو، لە دڵەوە حەزەکەم بزانم گەڕاوەتەوە بۆ کۆپنهاگن. بچکۆ لە قەڵاوەکەم. لای قەشە باسی بڕوابوون بەخوامان کرد، هەروەها باسی ئەوەشمان کرد کە مرۆڤ ئەتوانێت چی لە خوا داوا بکات. دایە لە خانەوادەیەکی زۆر ئاین پەروەرەوە هاتووە، بەڵام ئەو ئەڵێ وەک مناڵێک تا ڕادەیەک هەنێشتی لێوەرگرتووە. دایە و بابە پێیان وتم کە خۆم بۆم هەیە بڕیاری ئەوە بەم کە کۆنفێرا بکرێمیان نا. ئەگەر نەچمە ئەوێ و سرودەکان نەخوێنمەوە ئەوە ئاهەنگێکی گەورم بۆ گێڕن و هەمان ئەو دیاریانەش وەرەگرم. ئانا کۆنفێرمێرا ناکرێ، چونکە دایک و باوکی ئەو دژی کڵێسان. من بڕیارم ما بچم و بخوێنمەوە، چونکە بەخۆشیەوە حەزەکەم کەمێک دەربارەی خوا ببیستم. هەروەها ئەگەر کۆنفێراش بکرێم هیچ زەرەرێکی نابێ. لای قەشە باسی هەموو شتێکمان کرد کە ئاتوانرێ باس بکرێت، بەڵام زۆر بە زەحمەت ئەو زانیارە ڕێک و پێکە دەسەکەوێت کە من ئاواتی پێخوازم. ئەمڕۆ بێتی ناپرسی ئایا پێویستە بڕوات بەخوا هەبێت بۆ ئەوەی شتێکی بەسوودت لێوە دەست بکەوێت؟ قەشەکە بە تەواوەتی نەیزانی. ئەو زۆری وت دەربارەی ئەوەی لە هەموو حاڵەتێکە خوا هەیە و ئەبێت مرۆڤ ڕێزی لێ بگرێت و ستایشی بکات. ئەویش بەوەی بڵێ سپاس بۆ چاکی و بەخشندەیی خوا. ستیم پرسی ئەگەر ئێستا خوا بڕیاری هەموو شتێکەیات و ئەوەنەش میهرەبانە، ئەی بۆچی ئەوەنە شەڕ و کڵۆڵی و تەنگەژە لە هەموو جیهانە هەیە؟ قەشەکەوتی خوا ئازادی تەواوەتی یاوەتە مرۆڤەکان، هەروەها ئازادی ئەوەش کە خراپ بن. ستین وتی ئەی باشە وشکە ساڵی لە ئەفریقا بووەتە هۆی لە برسا مردنی مناڵان، خوا توانێ نەهێڵێ ئەوە ڕووبات. قەشەکەوتی هەر شتێک خوا بیکات حیکمەتێکی تایە، ئێمەی مرۆڤ بۆمان نییە ڕخنەی لێ بگرین. دیارە من بەخۆشیەوە حەزمە کرد بزانم کاتێک مرۆڤ ئەمرێت چی ڕوئەیات. ئایا قەشەکە خۆی بڕوای بە بەهەشت و دۆزەخ هەیە؟ بڕوای وایە مرۆڤ بە گوێرەی ئەوەی چەند بڕوای بەخوا هەبووە و چۆن هەڵسو کەوتی کردووە سزا ئەدرێت یان پاداش ئەدرێتەوە یان نا؟ قەشەکەوتی کە ئەو بڕوای وانییە بەهەشت و دۆزەخ شوێنێک بن مرۆڤ دوای مردن بۆی بچێ. ئەو بڕوای وابوو بەهەشت و دۆزەخ شتێکن لە ناخی مرۆڤە هەن کاتێک لە ژیانان. کاتێک مرۆڤ باش بێت لەگەڵ مرۆڤەکانی ترا ئەوە لە ناخیا بەهەشتێک هەیە. ئەو وتی هەروەها کاتێک مرۆڤێکی باش ئەمرێت ئەوە کەمێ بەهەشت لە دوای خۆی لەسەر زەوی بەجێ هێڵێت.
هەروەها بە پێچەوانشەوە مرۆڤێک ئەتوانێت بەشێک دۆزەخ لە دوای خۆی لەسەر زەوی بەجێ بهێڵێت بیر لە هیتلەر بکەرەوە. پاشان هێنریک ویستی بزانێ ئایا خوا چیەکە کاتێک دوو قەشە لە دوو سوپای دوژمن بەیەک لە خوا پاڕێنەوە کە لە جەنگ سەریان بخات، ئەو کاتە خوا لەگەڵ کامیانە بێت. قەشەکەوتی من نایزانم، بەڵام بڕوا ناکەم خوا گوێ لەو جۆرە نزایانە بگرێت. نزا پێویستە لە دڵێکی پاکەوە بێتە دەرەوە، دڵێک هیچ خراپەیەک بۆ خەڵکی تر نەخوازێت. بڕوا ناکەم ئەماوە بگەێنێت کە من چووم و سرودم خوێند و قەناعەتیشم زیاتر بووژی تر بم. چەنەهاشتی تر هەیە مرۆڤ ئەتوانێت بە هەمان شێوە بڕوای پێبێنێت. سەرڕای ئەوەش ئەم ئێوارەیە ڕەنگە هەر بۆ دڵنیایی تاقی بکەمەوە لە خوا بپاڕێمەوە. ئەگەر بتوانم وشەکان بە شێوەیەکی ئەوتۆڕێک بخەم کە بە هەڵە لی تێنەگەن، مەبەستم ئەوەیە دیارە من ناتوانم بخوازم کەسێکی تر بمرێت تا من دڵی ئەو کەسە وەربگرم. خوای ئازیز، من ڕوو لە تۆ کەم چونکە من نەخۆشم و تەنهاش بەوە توانم بەردەوام بم لە ژیان کە دڵێک لە کەسێکی ترەوە وەربگرم. ئەوەی منەمەوێ لە تۆ داوا بکەم ئەوەیە گەر تۆ هەر بڕیار دیاوە کەسێک بمرێت، ئەوە با دڵەکەی وەربگرم. بەمەرجەگەگەر کەسێکی تر نەبێ لە من زیاتر پێویستی بەوە بێ. خوای مەزن لێتە پاڕێمەوە. سپاس. ئامین. قیژە زلگیان، داوای لێبوردنت لێ یەکەم کە ئاوات پێڵێم، بەڵام لەوەتەی لە باخچەی ساوایان هاتوویتەتەوە زۆر تووڕەی. بەڕاستی ئەمە تا ڕادێک بێزاکەر بوو بۆ هێدی و ئانا کە هاتبوون و لێرە بوون. ئێمە جلمان تاقیە کردەوە و خۆمان ڕازاند بووە و باسی کوڕانمانە کرد. ئانا ئارایشتێکی جوانی کردبوو. هێدیش چوو بوو بۆ بازاڕێکی هەڕاج و لەوێ چاکەتێکی چەرمی قایمی سەرنجڕاکێشی زۆر بە هەرزان کڕێبوو. تەنها بە 5 کڕۆن، چەرمێکی ڕەش کە ژمارەیەکی زۆر زنجیر و تەرەقەی بریسکەداری پێوە بوو. هێدی لەگەڵ جووتێک گۆرەوی موشەبەکی کۆنا کە لە ناو جلەکانی منە دۆزیمانەوە تاقی کردەوە. ئەمەی لە ڕۆژنامەیەکەوە وەرگرتە بوو. ئاناوتیە وێریت بۆ چاکەتەوە بچیتە دەرەوە؟ هێدی لە وەڵامەوەتی نەخێر بە دڵنیاییەوە نایکەم، بەڵام ئەگەر هەموو جارێک ئاواجلی سەرنجڕاکێش بدۆزینەوە حەزەکەین تاقییان بکەینەوە. بەڵام پیانەوە ناچینە دەرەوە لە دوکانەکان یان کاتێک لە ماڵەوە بە تەنها بین تاقییانەکەینەوە. هەنێک جار بڕیارین ئەگەر بچین بۆ ئاهەنگێک لە بەریانەکەین، بەڵام هەر پێش ئەوەی بڕۆین ڕاگۆڕین و بەرگێکی کەمێک ئاسایی یان کابۆ یان قەمیسێک و بلوسێک لە بەرەکەین. لە پاشان وەک هەموو کەسێکی تر لێرە لە فاروب دەرەکەوین، بەڵام لە ماڵەوە زۆر چرک و سەرنجڕاکێشە بین. ئانا کە لە ئێمە پێگەیشت و تر و گەورەترە پرسی مرۆڤ چۆن ئەتوانێت کوڕێک بگرێت؟ هێدی وتی پێویستە تڵەیەکی کوڕانی بۆ هەڵکەنیت، یەکێکی زۆر قوڵ. ئێمە هەمومان دەستمان کرد بە پێکەنین و پلاندانان بۆ تەڵەیەکی کوڕانە. چاڵەکە بێ نزیکەی 3 مەتر قوڵ بێت، نابێت ئەوان زۆر بەجددیش ئازاریان پێ بگات. چاڵەکەش بە ڕێکوپێکی و بە لقدا پۆشرا بێت، کیسەیەک شیرینی تیابێت تاوەکو سەرنجیان ڕابکێشێت. ئەمان هێنایە بەرچاوی خۆمان کوڕانی جیاوازیان و لە چاڵەکەیە بن و پێئەکەنین و دەمان زریکان. ئانا گێڕایەوە کە کوڕێکی نوێ کە خەڵکی کۆپنهاگنە لە پۆلی هەشتی بایە و دەستی کردووە بە خوێندن. ناوی مارکۆسە و ئەڵێ هەوڵەیات ئازا و چاونەترز دەربکەوێت، بەڵام زۆر قۆزە. ئەمە کەمێک لە دڵی منیە، بەڵام من خێرا بڕیارممە هیچ بە ئانا و هێدی نەڵێم. بەڕاستی ئەوە هەڵەیەکی من بوو، چونکە ئەوان وا ڕاهات بوون هەموو شتێک بۆ من باس بکەن و منیش بۆ ئەوانی بگێڕمەوە. ئێمە زۆر دەربارەی کوڕانە دوین. من پێم وایە کوڕان زۆر سەیر و پڕنهێنین، هەنێک جار پێچێت لە ئەستێرەیەکی ترەوە هاتبن. ڕەنگە ئەمەش لەبەر ئەوە بێ کە من هیچ برایەکم نییە. ناکرێت لەوە تێبگەی چی بە مێشکی کوڕانایەت. من بەخۆشیەوە حەزەکەم جارێکی تر بتوانم جێگەیەک لە ناخی دڵی کوڕێکا بگرم. جێگەیەک لە ناخی کوڕێکا بگرم تا بزانم ئەوان چۆن بیرەکەنەوە و هەست بە چیەکەن. بە تایبەتی دەربارەی کچان، بەڵام بەداخەوە ئەمە نابێت. بە درێژایی ژیان مرۆڤ تەنها لە ناخی خۆیان بێت، وەک مەلێک لە قەفەزێکا یاخود بند کرابێ لە بەندیخانەیەکە. لە ڕۆمان و ڕۆژنامەکانە هەمیشە کوڕان زۆر ڕۆمانسی و بەهەستن، بەڵام لە ڕاستیە ئەو کوڕانەی ئێمەیان ناسین حەز ناکەن لەگەڵ کچانە سەما بکەن. کاتێک دیسکۆی بێ خواردنەوەمان هەبێت، کوڕەکان بە کۆمەڵ لە خوارەوە لای دەرگاکە و لە دەرەوە لەسەر شەقامەکە ڕاوەسن،
هاوکات ئێمەی کچان لەگەڵ یەکتریا سەماکەین ئێمە تەواو هارە بین ئەگەر لەگەڵ کوڕێکە سەما بکەین نەک هەر بە تەنها خۆمان سەما بکەین من ئەگەر کوڕ بوومایە توانی هەر کچێک بمویستایە ڕای بهێنم چونکە ئازانم کچان چۆنن ئەگەر تەنها بمزانی بایە چۆنە ئەگەر کوڕ بیت ئەوە بە دڵنیاییەوە ئاسانە بۆ ئەو کوڕە بگرم کە خۆم ئارەزوو یەکەم ئەمەش کەمێک جیاوازە بەندە لەسەر ئەوەی ئارەزووی کێ یەکەم لە ماوەی ساڵێکا لە قوتابخانە حەزم لە چەندین کوڕی جیاواز کرد حەزم لە یەکێک لە ئامۆزەکانم کرد و حەزیشم لە مامۆسایەکی وانە بێش کرد کاتێک لە 6 بووم هەنێک جارە ئەم توانی حەز لە کوڕێک کەم کە نێشی ناسم بۆ نمونە یەکێک تەنها لە پاسابینی بێتم هیچ کوڕێک نییە زانی بێتی کە من حەزم لێی کردووە هەروەها ڕووی نەداوە یەکێک لەوانە حەزی لە من کرد بێت بەڵام مرۆڤ لە کوڕان تێناگات منیش نازانم چۆن لەمە بکۆڵمەوە کوڕان بۆ من بوونەتە مەتەڵ حاڵی حازر ئێستا حەزم لەو کوڕەیە تاوانکارەکەی کە لە کۆپنهاگنەوە هاتووە مارکۆس ئەوەی 2 ڕۆژ پێش ئێستا خۆی کرد بە ماڵەوەمانە لە قوتابخانە توانم کەمێک لە نزیکەوە لێ بڕوانم بۆ ئەوەش ئەبێ خەون بەوە ببینم کە چۆن بەهۆی ئەم خۆشەویستیە مەزنە سەرنج ڕاکێشەوە تاوانکارێکی بەدبەخت لەو زەلکاوە ڕزگار بکەم هاوپەیمانە بچکۆلەکەم ئەمڕۆ هیچ شتێک نەبوو تەنها کڵۆڵی نەبێت بەوە دەستی پێکرد کە تۆ تات هەبوو نەتەتوانی بچیت بۆ باخچە منیش بڕیارم ما لە ماڵەوە بم و لە لای تۆ بم داهێش هەرکە لە خەو هەڵسا شڵەژا و خێرا بەناو ماڵەکە هات و ئەچوو باسیەوەیە کرد بۆم چۆن ڕۆژ بەڕێ بکەم بێ ئەوەی ماڵ پیس بکەمەوە من لەو باوەڕەیەم دایکم لە ناخەوە پێی وایە نەخۆشی خۆی لە خۆیان شتێکە لە ناڕێک و پێکی نەخۆشیەکان بەستراون بە پیچێ و ئەتوانرێت لە ڕێی ڕێک و پێکی و خاوێنکردنەوە خۆیانی لێ بپارێزن لەوەتەی من ئەم نەخۆشیم گرتووە داجلشتن و گسکدان و ماڵپاکردنەوەی هەرگیز وەک جاران نییە کاتێکیش من وتم ئەوە زۆر گرنگ نییە ئەو بەسەر سامیەوە لێم ڕامەوە بەسەر کەوتنێکەوە وتی بەڵێ تۆ توانی دوابیت لەوەش گرنگتر ئەوەیە پاش نەشتەرگەریەکە بێ زۆر باش دژی بەکتریا و ڤایرۆس پارێزرابیت ئەوسا بەبێ دەمامک نابێ لە خەڵکی نەناسرا و نزیک بیتەوە چونکە هەڵامەت یاخود هەوکردنی سیەکان کاردانەوەی خراپیان بەدواوە بێت لەمەیە ئەو ڕاستەکە بەڵام حەزم لەو شێوەوتنێ ئەو نییە وەک ئەوەی لە کۆتاییە ئەو سەرکەوتوو بوو بێ هۆکاری ئەوەی مرۆڤ بێت دوای گۆڕینی ئەندامێکی لەشی خۆی لە نەخۆشی بپارێزێت ئەوەیە مرۆڤ جۆرە دەرمانێکی وەرەگرێت کە هێزی بەرگری کەمەکاتەوە سیستەمی بەرگری لاوازەکات ئەو دەرمانە پێویستە مرۆڤ وەری بگرێت چونکە ئەگەر وانە بێ لەش دژی ئەو دڵە نوێیە وەستێت و لە کاریە خات دەرمانەکە تەنها ئەو کارتێکردنە لاوەکە خراپەی هەیە کە لەش خۆی لە ڤایرۆس و بەکتریا ناپارێزێت دایە هەوڵەیەت هەر لە ئێستاوە دنیای دەور و پشتی من تعقیم بکات لەو بڕواایەم ئەو زۆر مەبەستێتی بەڵام من بەرگەی ئەوە ناگرم ئەمڕۆ ئەو زوو هاتەوە بۆ ماڵەوە لای پزیشکەکەی بوو چونکە جۆرە پەڵەیەک لەسەر دەستەکانی دروست بووە مەرهەمێکی وەرگرت بوو تا پێیان چەور بکات هەروەها دەستکێشی لۆکە و لاستیکێکی کڕێ بوو تاوەکوول بەکاریان بهێنێت لە کاتی ماڵخاوێنکردنەوە و ماڵگەسکدانە بەڵام دایە ئێستا واز بهێنە تخوا ئێرە لە هەموو شوێنێکی تر کەمتر پیس بووە کەمێک قیژاندی وتی پیس نییە ئەم ماڵە تەویلەی بەرازە لەو کاتەیە ڕق لە ناخما سەری هەڵا یاخود ڕەنگە بێهیوایش بوو بێت زۆر دڵخۆش بووم کە هاتە ماڵەوە وام بیر لێ کردەوە ڕەنگە بتوانین کەمێک کاتی خۆش پێکەوە بەسەربەرین دابنیشن و قسە بکەین کاتێک هەموو کەرەسەکانی پاکردنەوەی لە دۆڵابی ژێر سنگەکە دەرهێنا لە بەردەمیا وەستام و چاوەکانم بچووک کردەوە و بەڕقترین شێوە کە توانی بێتم پێی بڵێم پێم وت دایە تۆ ژیانی منت تێکگاوە بە هەموو کە ڕوخساریم بینی پەشیمان بوومەوە بێدەنگ بووم ئەو لەسەر کورسێکی چێشخانەکە دانیشت و بێدەنگ دەستی کرد بە گریان بینینی دایکم بەو شێوەیە بگری زۆر ناخۆش بوو لەوە چوو بە قامچی لێم بن و ئازارم درابێت پێشتر تا ئێستاوان پێ نەوت بوو بەڵام دایکمم زۆر خۆشەوێت لەگەڵەوەشا زۆر جار حەزەکەم شەڕی لەگەڵ بکەم ئەمەش کاتێکە توانم بیکەم کە ئەو بە تەواوی خەمبار نەبێت لێم ببوورەدایە بمبورە مەبەستم ئەوە نەبوو دەستم کردە ملی و منیش دەستم کرد بە گریان بێواشی منی لایە تۆ نابێت بگریت گریان بۆ تۆ باش نییە دایە
من تەنها لە دڵەوە حەزمە کرد تۆ کەمێک پشوو بیت. ماریا، پێویستە هەموو شتێک ڕێک و پێک بێت، هەمووشی بەستراوە بە منەوە. پێویست ناکات تۆ خۆت ناڕەحەت بکەی. باوکیشی لە دەرەوە خۆی لە وەرشەکەی شاردوتەوە. ئەمە بۆ ئەوە نییە حەز بکەم بە درێژایی ڕۆژ خۆم بڕاتێنم، بەڵام پێویستە یەکێک هەموو شتەکان ڕێک بخات. ئەمە چاکی خۆتە دایە، بەڵام بەڕاستی پێویست ناکات تۆ گۆرەویەکانیشم بۆ ئوتوو بکەی. ئێمە پێویستە جارێک پێکەوە قسە بکەین. وایە ڕاستە ئەوە شەکەین. حەزەکەی دەربارەی چی بدوێن؟ دەربارەی هەر شتێک بێ، شتێکی تایبەتی نییە دایە. دانیشە ئازیزەکەم، با قسە بکەین. هەمان کات سەلاجەکەش پاکەکەمەوە. ئەمڕۆتان چۆن بەسەر برد؟ باش بوودایە. نازانم چۆن لە دایکم بگەێنم. کاتێکەڵم با قسە بکەین مەبەستم لەو شتانە نییە. تا تاریک دانەهات باوکم لە وەرشەکەی نهاتەوە ماڵ. ئێستا زۆر جار پێکەوە نان ناخۆین. دایە خواردنەکەی ئەوە خاتە ناو دۆڵابی گەرمکەرەوە. هەر کاتێک هاتە ژوورەکەی خۆی ئەو کاتە نانەکەیە خوات. ئەو هەمیشە لەگەڵ من باش بووە. هەموو پێویستەکانمی پڕ کردووەتەوە ئەگەر لە توانایە بوو بێت. هەر شتێکم بوێت بۆ مەکرێت و هەر شوێنێکم بوێ ئەم گەیەنێت. بەڵام ئەو هەرگیز قسەی زۆر نەکردووە. بەم دواییەش زیاتر بێدەنگ بووە. چەند ڕۆژێک جارێک ڕستەیەکی تەواوەڵێ. تەنها ورتە ورتێک یان وشەیەک لەبەر خۆیەوەڵێ. هەروەها زۆریش نایەتە ژوورەوە، بەتایبەتی ئەو کاتانەی من لە قوتابخانە نیم و لە ماڵەوەم. هەنێک جار منە چمە دەرەوە بۆ لای و ئەچمە وەرشەکە. کەمێک خەندەیە گرێ، چرپەکانی و ڕوخساری هەمیشە نەرمونیان دەرەکەون. بەڵام قسە ناکات. تەنها لەوێ وەسێت و پارچەکانی ئۆتۆمبیلەکە لە حیمەکات و سافیانەکاتەوە. باشترین شتێک ئەو بیزانێت ئەوەیە ئۆتۆمبیلە کۆنە ماندووەکان چاک بکاتەوە. ئەو ئەمانە بە خۆڕاییان زۆر بە هەرزان لە فیتەرەکانی تر وەرەگرێ. پارچەکانی لێک هەڵەوەشێنێت، ماتۆڕەکەی و هەموو شتەکانی ناوی دەرەهێنێت. لاشەکەیە خاتە باشترین دۆخی خۆی. پلێتی نوێ بە شوێنە ژەنگاویەکان لە حیمەکات، سافیانەکات و ژەنگەکانیان لێیەکاتەوە واڕنیشیانەکات. ئەتوانێت چەندین هەفتەی تەواو خۆی بە چاکردنەوەی ئۆتۆمبیلێکی شکاوەوە سەرقاڵ بکات. کاتێکیش تەواوە بێ، ئۆتۆمبیلەکە دێنێتە بەردەم وەرشەکەی و هاوارەکات. وەرە، پاشان وەک هەموو جارێک بە شانازیەوەڵێ، کەس لەو بڕواایە نەبوو ئەمە جارێکی تر ببێتەوە بە ئۆتۆمبیل. بەڵام دایکم لۆمەیەکات. چونکە چاکردنەوەی ئۆتۆمبیلە شکاوەکان هێندە دەستکەوتی نییە. تا ئەوە بهێنێت ئەخۆی پێوەمان، تا ئەوە بهێنێت خۆی پێوە خەریک بکات. تۆش بەڕاستی ناتوانیت بە نرخی تێچوونی چاکبوونەوەی بیفرۆشی. لەوەشە چێ هەستت بەمە نەکرد بێ. بەڵام هەموو شتێک گرانتر و گرانترە بێ. منیش نازانم پارە لەکوێوە بهێنم قیستی داهاتوو بم. بابە بەرگری لە خۆی ناکات. تەنها لەبەر خۆیەوە بۆڵە بۆڵێکە کات و خۆی بە ئۆتۆمبیلێکی شکاوی ترەوە خەریکەکە. پاشان پاش چەند هەفتەیەکی ترەی بینیتەوە. کچۆڵە پچکۆلەکەم. ئێستا 2 ڕۆژ بەسەرەوەیە تێپەڕی کە پێم وتی زۆر شت هەیە بێ بیانکەم. لەگەڵەوەشە ئێستا شتی زۆرم هەیە بۆت بگێڕمەوە. بەڵام پێشەکی کەمێک دەربارەی کۆتایی هەفتە دوێم. ڕۆژی شەمە لە یاری بووم. بەداخەوە تەنها وەک بینەر و 3 بە 2 لە ئابیمان بردەوە کە لەوە پێش هەرگیز نەمانتوانی بولیان ببینەوە. دەستمان گرت بەسەر ناوەڕاستی یاریگاکەیە. منیش زۆر بە ئاسانی ڕێگەیان پێنەیەم لەسەر هێڵی تەنیشدا بنیشم، لەبەر ئەوەی نەوەک تۆپێکم بەربکەوێت. من خۆم جاران لەو خولانەیە یاری مەکرد. هیوادارم جارێکی تر بتوانم یاری تۆپی پێ بکەم. کوڕێکی دانیمارکی هەیە دڵێکی نوێی وەرگرتووە. پاشتر چەند مەدالیایەکی لە پێشبڕکێی جیهانی کەم ئەندامان وەرگرتووە. بۆ ئێوارەی شەمە لە ئاهەنگی لەدایک بوون لە ماڵی ئانا کە چواردەی پڕکردوەتەوە. تەنها 5 کەس بووین. خواردنی چیونیمان ئامادە کردبوو. گوێمان لە مۆسیقا گرت و کاتێکی خۆشمان بەسەر برد. دایک و باوکی ئانا ماوەیەکی تر لە بری کۆنفێرمانشۆ ئاهەنگێکی گەورێرە گێڕن بۆ یادی لەدایک بوونی. یەکشەممە زۆر باش نەبووم. بە شێوەیەکە کۆکیم وام هەستەکرە خنکێم. زۆر هیلاک بووم. دایکم لە ژووری دانیشتن جێی بۆ چاکردم و هەموو ڕۆژەکە خەریکی من بوو. زۆر نەرمونیان بوو لەگەڵم. چوو بۆ فرۆژگەیەک بۆ ئیشکردن و 2 ڕۆژنامەی بۆ کڕیم. یەکێکیان کورتە چیرۆکی تیابوو، ئەوی تریشیان وشەی یەکتر بڕبوو. ئێستاش کاترینی بچووک، ئێمە سەر باسی خۆشترین هەواڵ لە قوتابخانە تاوانکارەکە
مارکۆسم بینی ئەو لە هەشتی بایە زۆر سەرنج ڕاکێشە ئەویان گەڕاندوەتەوە یا خۆدڕێی پێدراوە لە کۆمەڵەکە بێتە دەرەوە چونکە بە پاسێکی دەرەوەی قوتابخانە لە ناوەڕاستی قوتابخانەکەمان لە ناوەڕاستە هەڵکەوتووە و لە هەموو سوچ و لایەکەوە قوتابی بۆیەت لە هۆڵی نان خواردنەکە لە نێوان کۆمەڵێک کوڕانی هەشتی بایە مارکۆسم بینی بە ڕوخساریانە دەرەکە و بزانن ئەو چەتون بووە کاتێک ئەم شتێکی وت و من هیچی لێ تێنەگەیشتم ئەوان هەموو پێکەنین بەڵام توانیم ئەوە تێبگەم کە ئەو زۆر خێرا قساکات دیارە زۆربەی خەڵکانی کۆپنهاگن وان شێوازیشی هەروەها زۆر تەواو کۆپنهاگنیە پێڵای وەرزش لە پێیەکات کابۆیەکی تەواو ڕووشا و دڕاوتی شێرت و چاکەتێکی کۆنی ساڵانی پەنجاکان کوڕان لە قوتابخانەکەمانە زیاتر کابۆی شۆدرا و قەمسەڵی ناوداریان چرم لەبەرەکەن من شێوازەکەی مارکۆسم بەدڵە تەنها منیش نیم کەوابم کچەکانی پۆلەکەمان زۆر قسەیان دەربارەی قۆزێتی ئەو کرد بێت ناوتی بەڵام بەڕاستی ئەو هەموو شتێکە کات ئەڵێن ئەو تاوانکار و هەموو شتێکەکە ئێمە هەموو لە دەوری بێتنا کۆبووینەوە تا بزانین خەڵک چیان دەربارەی مارکۆز وتووە ئەمەش ئەوەنە کەم نییە چونکە لێرە کە ئێمە لێژین خەڵک زۆر قساکەن بەتایبەتی دەربارەی ئەوانەی خۆیان کەمێک لەوانی تر جیاکەنەوە ئەوان ئەڵێن مارکۆز تاوانبارە بەشداری گروپێکی دزی کردووە و تەنها لەبەرەوەی زۆر مناڵە نەخراوەتە بەندیخانە لەبەرەوە خراوەتە خانەی پەروەردەی گشتیەوە مرۆڤ تا 15 ساڵی تەمەنی پڕ نەکاتەوە ناخرێتە بەندیخانە یەکەم شت نیوەی ئەو خەڵکەی ئێرە یڵێن ڕاست نییە ئەوان خۆیان ژیانێکی ئەوەنە ناخۆشە ژین کە پێویستیان بەوەیە شتێکیان هەبێت تاوەکو خەونی پێوە ببینن و دووەمیش مارکۆز لای من سەرنج ڕاکێش بوو چونکە ئەو کەسێکی دژەباوە راپۆرتێکم دەربارەی کتێبەکەی سۆسان هیتۆز کە ناوی دژەباوەکانە نووسی چوارەمم وەرگرت من پێم وایە ژمارەیەکی تا ڕادەیەک زۆر خەڵکی بە شێوەی بەرجەستە و لە ڕاستیە بێڕەنگ هەنکەیانەوێ هەموو ژیانیان وەک خەڵکانی تر بن من پێم وایە ژمارەیەکی خەڵکی تا ڕادەیەک بە شێوەیە بەرجەستە و بێڕەنگن کە یانەوێ هەموو ژیانیان وەک خەڵکی تر بن من حەزمە کرد بم وێرایە کەمێک زیاتر ئۆرجیناڵ بوومایە پێم ناخۆش بوو بمتوانی باە بڕیار بەم هەمان شێواز وەک مارکۆجل لەبەر بکەم کاتری نەشیرینەکەم باشتر وایە دانی پیا بنێم من مارکۆسم زۆر خۆشەوێ بۆ ئەوهۆش کارێکم کردووە کاتێک لە قوتابخانە هاتمە ماڵەوە لایەک ئەپرایەری مادۆنام خستە سەر ڕیکۆردەرەکە و بیرم لە بارودۆخەکە کردەوە من دڵدارێکی بێهیوام ژیانیشم زۆر کورترە لەوەی بتوانم نەجوڵێم و تەنها بە هەستێکی شاراوەوە بێم و بچم و ئاوات بخوازم شتێک ڕووبات کاتی یاریەکی درێژخایەنم نییە سەرەڕای ئەوەش نازانم مرۆڤە بێت چی بکات کاتێک بێ خۆشەویستی دابمەزرێنێ بۆ ئەمەش زۆر نەزان و ناکارام یەکەم شت مرۆڤە بێ بە ئاگاییەوە پیشانی باکە کوڕەکەیەوێ پاشان کاتێک ئەو هەستی بەمە کرد خۆ دوا پیشان بەکتەوە لی دوورەکەویتەوە خۆگەر ئەو وازی هێنا ئەوە جارێکی تر پیشانی بەرەوە کە ئەوتەوێ ئەمە بە تەواوی وەک ئەوەیە قوتابخانەی سەما بێت هەنگاوێک بۆ پێشەوە و هەنگاوێک بۆ دواوە من هەرگیز نەمتوانیوە خۆم فێر بکەم چۆن هەڵسوکەوت بکەم ئەمەش ڕەنگە لەبەرەوە بێ کە من هەرگیز لەگەڵ کەسانە بووم ئێستا کە هەستم کردووە مرم و ژیانێکی درێژ ناژیم ناچارم ئەو هەموو تاکتیکانە واز لێ بهێنم و لە بری ئەوە لەگەڵ مەسەلەکانە کراوە و ڕاستە و خۆ بم پێشتر هەرگیز نەموێراوە وابم بەڵام مرۆڤ توانێت بڵێت بە ئاگابوونم لەوەی ئەمرم هێزی هەڵسوکەوتم پێبەخشێ بۆیە دوای نیوەڕۆ لەسەر کۆمپیوتەرەکە دانیشتم و نامەیەکم بۆ مارکۆس نووسی ئەتوانم کۆپیەکت بۆ بنووسم تا بتوانیت بخوێنیتەوە سڵاو مارکۆس ئەوە ماڵی ئێمە بوو کە شەمەی ڕابردوو خۆت پیا کرد من ئەوم بۆ هیچ کەسێک نەگێڕاوەتەوە وامزانی ڕۆیشتووی بەڵام ئەمڕۆ لە قوتابخانە بینیمیت پۆلەکەتت بەدڵە بەڵام زۆربەی ئەوانەی لە هەشتی بان بەباشی نایان ناسم ڕابەری پۆلەکەتان سڤێند ئینگلیزیمان پێڵێ ئەو زۆر باش و ڕێک و پێکە لەوێ لە کۆمەڵەکە لەگەڵ شیریش لە تێنی بزن چۆنیت ئەگەر زانیت ئەوەت زۆر پێ ناخۆشە ئەوە توانیت هەمیشە بێتە ماڵەوە لای من و ساردیەک بخۆیتەوە من بە زۆری لە ماڵەوەم من حەزم لە جلوبەرگ و شێوازەکەتە بەخۆشیەوە حەزەکەم بزانم لە کۆپنهاگن ژیانت چۆن بووە تا ڕادەیەک ناخۆشە لە فاروب بژیت لێرە خەڵکی لە یەکتری دوورە بنەوە و دەربارەی ئەوانەی کەمێک جیاوازن قسەی زۆرەکەن مرۆڤ بە ئاسانی هەستەکات هەمیشە چاوی لەسرە من گوێ بەوە نایم ئەوان چیاڵێن
ئەوە کەم کە خۆم ئەمەوێ ئەبیتە هاوڕێی نامە لەگەڵ سڵاوم ماریا. نامەکەم بە پۆستا نار بۆ کۆمەڵەکە سبەینێ لە قوتابخانەیەتەوە و نامەکە وەرەگرێ. بە وردی لە ئاوێنە لە خۆم ورد بوومەوە. گەورەترین گرفتی مارکۆس ئەوەیە من زۆر مناڵ دەرەکەوم بە تایبەتی لە دەموچەومە. من 162 سانتیم درێژم و کێشم 42 کیلۆغرامە. ئەمەش باشە گونجێت. قژم زەردێکی تۆ خەونی وە درێژە و چاوەکانیشم سەوزێکی خۆڵەمێشیە. ئەمە وا ناگەیەنێت خەم بۆ شێوازی خۆم بخۆم. تەنها گرفتێک ئەوەیە دەموچاوم تا ڕادەیەک بچووکە بە تایبەتی چاوەکانم مناڵانە ئابرسکێنەوە. لوتم ئەو لە مناڵچوونە سەلمێنێت، ئەویش بەوەی زۆر بچووکە و خەڵخاڵی قاوەیی لەسرە. خەڵکی زۆر بە ئاسانی وازان هەر 12 ساڵە بم، لە بریەوەی نزیکەی 14 بم. کەسانی بەتەمەن بەدەنگی بەرز بەدایک مەڵێن کە من مناڵێکی جوانم. من خۆم هەروەها خوازم سەرنجڕاکێش و نهێنگر و کۆڵنەدەر و لەسەر خۆ و گەنج بم. وا بیرەکەمەوە سبەینێ بۆ قوتابخانە چاوم ڕەش بکەم. ئێستا خۆشەویستە بچکۆلەکەم کاترینا، ئەمەوێ لەژێر لێفەکەی تۆیە ڕابکشێم. تۆ جوانترین و نەرمترین و گەرمترین ئاژەڵی ئامێزمی. هەروەها کاتێکیش تەواوە چینە ئامێزی یەکتری بیر لە مارکۆس و خۆشەویستیەکەمەوە. ماریا و مارکۆس باش ڕێیەکەوێت. کاترینە بچکۆلی جوان، ئەمڕۆ لە ڕۆژنامەیە ئاگاداریەکەم دەربارەی مردنی مناڵێک بینی کە تەمەنی تەنها بوو بووە 4 ساڵ. دایک و باوکی نووسی بوویان، ئەستێرەیەک کوژایەوە، دڵۆپێک گەڕایەوە دەریا. بە درێژایی ئەمڕۆ من هاتم و بیرم لەوە کردەوە مرۆڤەکان هەردوو ئەستێرەکانی ئاسمان و دڵۆپەکانی دەریان. ئەگەر مرۆڤ بۆی هەبێت بڵێ من خۆم گرنگترین کەسم لە هەموو دنیا، ئەوە مرۆڤ لە ناوەڕاستی ئەوەدایە. بەڵام بەڕوانین لە ئەستێرەیەکی ترەوە، ئەوە مرۆڤ تەنها دڵۆپێکی میکرۆسکۆبێکە. لە قوتابخانە دەربارەی ئەوە زۆر دوایین کە ئایا ئەبەدیەت و کۆتایی نەهاتن چین. هێندەم بیر لێ کردەوە سرم تەواو گێژ بوو. بۆشایی ئاسمان بێ کۆتاییە و کات نەمرە، نە سەرەتایەکی هەیە و نە کۆتاییەک. مامۆستا ئەلیزابێت وتی ئەمە مێشکی مرۆڤ تا ڕادەیەک ناتوانێت لێ تێبگات. ئەو مامۆستایە کە کاتێک چوینە 6 بۆمان هات. ئەو زۆر بابەتیانەوە ناڵێتەوە و ئەوێت زۆر بەخۆشیەوە ڕای خۆمان بڵین و گفتوگۆ بکەین. ئێمە زۆر گفتوگۆکەین دەربارەی ڕامیاری ئەوانەی شەڕ و ئاشتیە جوڵێنن، ژینگە تێکدان و برسێتی لە وڵاتە تازە پێگەیشتوەکانە. هەروەها باس لە فەلسەفەشەکەین. ئەمڕۆ ئەلیزابێت هاتە پۆلەکەوە و پرسیاری کرد ئێوە چۆن پێناسەی ئەبەدیەتەکەن؟ پاشان ئێمە بە جۆرێک کەوتینە گفتوگۆ و بیرکردنەوە. بیرمان چۆوە کە ئێمە لە قوتابخانەین. ئەو پرسی بەلای ئێوە ژیان مانای چییە؟ هێنری گوتی هیچ مانایەکی نییە، مرۆڤ تەنها مەیمونێکی ڕوتە، ئاژەڵێکی شیردەری زیرەکە. بێتینا پێی وا بوو مرۆڤە بێت شتێکی تر بێت، شتێکی زیاتر بێت لەوەی تەنها مەیمونێکی زیرەک بێت. ئەو بڕوای وا بوو پێویستە شتێکی تر هەبێت لە شێوەی خوددا یان دەستگایەکی بەرز ژیان لەسەر زەوی بەڕێوە بەرێت. ستین وتی ئەو پێی وایە مرۆڤ لە ڕێی ئەوە کە کاری چاکە بکات خۆی مانا بەخشێتە ژیانی خۆی. پاشان دەستمان کرد بە قسەکردن دەربارەی ئەوەی ئایا چاکت چییە و خراپەت چییە. بۆ گفتوگۆیەکی درێژ و گەرم ئێمە توانیمان بۆ نمونە لەسەر ئەوە ڕێک بکەوین کە خەڵک کوشتن کارێکی خراپە. هێنری گوتی بەڵام کارێکی خراپ نییە کاتێک کەسێکی کۆمەڵکوژ لە سێدارە بدەیت وەک ئەوەی لە ئەمریکایکەن. پاشان ستێن وتی یاخود ئەگەر دوژمن بکوژیت کاتێک جەنگ لە ئارایە بوو. من و هێدی هیچ لەگەڵ هێنریک و ستێندا نەبووین، چونکە ئێمە پێمان وایە سزای کوشتن دڵڕەقیە و ئێمە دژی هەموو کارێکین کە بە سەربازی و شەڕ بکرێت. ئەلیزابێت وتی بە شەڕکردن مرۆڤ ناگاتە ئەوەی بزانێت کێ لەسەر حەقا، مرۆڤ تەنها ئاگاتە ئەوەی کێ بەهێزترە. ئەمڕۆ من زیاتر بیرم لە نەمری و بێکۆتاییە کردەوە. سەرقاڵ بووبووم و خەفەتبار بووم بۆ ئەو ساڵانەی لە کیسمەچن ئەگەر بە 14 ساڵی یان 15 ساڵی بمرم.
بەڵام ژیانی مرۆڤێک تەنها چرکەیەکیش نییە لە ئەبەدیەت. ئەستێرەی من تەنها چاوتروکانێک پێش ئەوانی ترە کوژێتەوە، بەشێک لە ئەستێرەکان پێشترە کوژێنەوە و بەشێکی تر دواتر. هەروەها بیرم لەوە کردەوە چیتر سەرگەرمی ئەوە نەبم تووڕە بم لەوەی بەشدار نەبووم لەو ئەبەدیەتەی پێش لە دایکبوونی من هەبووە. کات شتێکی سەیرە، مرۆڤ باسیە و چرکانە کات کە وەک ساڵانێک هەستیان پێکرد، یان ئەو ساڵانەی بە خێرایی تێپەڕن. هەوڵم ما چیتر بیر لە کات نەکەمەوە و لە بری ئەوە بیر لە ژیان بکەمەوە، بەڵام ئەمە تا ڕادەیەک کارێکی نەکراوە. هەموو بوونی کەسێک بە شێوەیەک لە شێوەکان لەلایەن کاتژمێر و ڕۆژمێرەکانەوە بەڕێوەچێن. هەموو کاتێکی جوانە بووە. هێشتا زۆر شوێنی سەر زەوی هەیە کە خەڵکەکانی نازانن بە تەواوی تەمەنیان چەنە. ئەگەر من تەواو فەیلسوفیانە بم، کاترینا، ئەوە ئامەوێت بەم شێوەیە دەری ببڕم، بەڵام نازانم تۆ هێشتا توانی لێم تێبگەیت. من ڕەنگە 50 ساڵ پێش ئەوانی تر لە ئەبەدیەت ون ببم، بەڵام سەرڕای ئەوەش هێشتا کاتی زۆرم لەسەر زەوی بەسەر بردبێت. ئەمڕۆ ئەوە نەبەسە بۆ فەلسەفە. لە قوتابخانە مارکۆسم لە دوورەوە بینی. ئەبێت کاتێک چوو بێتە ماڵەوە نامەکەمی پێگەیشت بێت. من زۆر نیگەرانم، بەڵام پەشیمان نیم. لەگەڵ هێدی و براکەی چوون بۆ بیلکە. لەوێ من و هێدیەکی تیشێرتێکمان کڕی، لەوانەی ڕەنگیان زەردێکی زیرەیە و ئێستا باویانە. ئەوە زۆر باش لەکا بۆ تازە نوێیەکەمیەت. سڵاو خوشکەکەم، بۆ نەکبەتی ئەمڕۆ مارکۆس لە قوتابخانە نەبوو. ئێستا نامەکەمی وەرگرتووە. نامەکەم هێنایە سەر شاشەکە و چەند جارێک خوێندمەوە. ئایا بەمە خۆم کردووەتە گاڵتەجار؟ ئایا مە شوورەیە؟ تۆ بڵیت ئەو لەبەر ئەوە ڕقی لە نامەکەم بوو بێتەوە و بێزار بوو بێت لە ماڵەوە ما بێتەوە و نەهات بێتەوە بە قوتابخانە؟ ئەگەر ئەمزانی پیاوان چۆن ئەم جۆرەشتانە بە ڕێگەیەکی ڕاست بەجێ بهێنن، یان ئەگەر کەسێک هەبوایە پرسیارم لێ بکردایە، ئەوسا بۆ ئەم نامەیەی نووسی ومە شەرمدای ناگرتم و ئاوا گەرمدا ناهاتم. هەمان کاتیش دڵنیا بووم لەوەی کردومە ڕاستە. خەریکم هیوا پێیاکەم، بەڵام من هەموو ئەو شتانە لەکوێیەنم. بۆچی ئەو حەز لە من بکات؟ ئەسڵەن من بۆ ئەوم خۆش بوێت. پێویستەدان بەوەیە بنێم کە ئەو هەر ناناسم. تەنها پێم وایە ئەو قۆزە. هەروەها جیاوازیشە لەوانەیە چەتەیەک بێت و بەهۆی ئەم عەشقە ڕاستە گەورە و جوانەمەوە پێش لە دەست چوون ڕزگار بکرێت. بەخۆمەڵێم ئەرێ ماریا، تۆ ئێستا کچێکی شێتی ڕۆمانسی نیت؟ ژمارەیەکی زۆر ڕۆمانی هەرزانی خۆشەویستیت نەخوێندوەتەوە؟ لە دنیایەکی ئەندێشەیە ناژیت؟ بەڵێ من ئەتوانم تێبینیە ژیرانەکانم ببیستم، بەڵام من بەخۆشیەوە ئەمەوێ لەگەڵ ئەم خۆشەویستی ڕاستیە گەورە و جوانەیە بژیم. پێویستە مرۆڤ لە شوێنێکەوە دەست پێ بکات، تەنها بیرکردنەوە لەو بینینی ئەو، زانینی ئەوەی کە ئەو هەیە دڵخۆش مەکات و زۆر زۆریش دوو دڵ مەکات. بۆچی منی بوێت؟ بۆچی نا؟ چی لە ناخی کوڕانە هەیە؟ ئەوانیش تەواو وەک ئێمە بە هەستەکانیانە پێکرێن. ئەبێت ئێستا واز لە تێڕامان بێن و ئارام بگرم و چاوەڕێ بم. لە قوتابخانە ئەلیزابێت هەفتەنامەیەکی بۆ بابەتێکی ئاشتی ڕێکخست. ئەمڕۆ دەربارەی دەسەڵات و دیکتاتۆریەت دوین. ئەلیزابێت وتی کە ئەو بەشداری مانگرتنەکەی ساڵی 1968 کردووە کە دژی دیکتاتۆریەت کراوە. پاشان فریانەکە و زیاتر قسە بکات چونکە زەنگ لێیە. کاتێک هاتمەوە ماڵەوە لە دایکم پرسی ساڵی 1968 چی ڕوویاوە. دایکم وتی من ئەوەی لێ نازانم، چونکە ئەوە شتێک بوو لە زانکۆی کۆپنهاگن ڕوویە. وەک باسییان کردبوو چوو بوون جگەرەکانی بەڕێوبەرەکەی خۆیانیان بردەبوو. دایە تۆ ساڵی 1968 چیتە کرد؟ دایەوتی با بۆت باس بکەم. من 22 ساڵ بووم. کارمە کرد و خێزانەکە من بەڕێوە بەر کە پێک هاتبوون لە باوکم و دوو خوشک و برا بچووکەکەم. دایە خەڵکی ئیلاندی ڕۆژ ئاوایە و تەمەنی تەنها 15 ساڵ بۆ کە دایکی مردووە. باوکی ئێستا شەژی. کاتێک دایکم مناڵ بووە ئەوان تا ڕادەیەک هەژار بوون. لەبەرەوە شتێکی تایبەت بۆ دایکم بچێتە قوتابخانەی ئامادەی و بخوێنێت بۆ ئەوەی ببێتە یاری دەدەری تاقیگە. ئەو زۆر شانازی بەوە کات کە ئەو خوێندنەی خوێندووە و هەرگیز بێکار نەبووە. دایکم وتی هەنێک هەند پێویست هەمیشە کار بکەن کاتێک ئەوانی تر تەراتێنەکەن و خاوەن بیر و بۆ چوونن. دایکم ڕوونی کردەوە و کەمێک ماندوو بوو. ئەوەی ساڵی 1968 تێک بوو تەنها پەیوەندی بەوانەوە بوو کە لە کۆپنهاگن بوون. ئەوانەی بۆ باجا ژیان کە ئێمە ئاماننا. ئەگەر مرۆڤ ئەرکی نەبێت
ئەوە بۆی ئاسانە بێت و بچێت و بیر و بۆ چوونی هەبێت. من وتم وایە، بەڵام نابێت مرۆڤ هەر باش کار بکات، هەروەها بێت مرۆڤ باش بیرکاتەوە لەوەی ئایا ئەوەی هەیە ڕاستە ڕوات بەڕێوەیان چەوت. مەبەست چییە لە گشتەکان؟ دایەوتی هەی بەڵام گرنگترین شت ئەوەیە مرۆڤ سیر بکات، بزانێت کاری هەیە وە شتەکانی خۆی ڕێک بخات و واز لە سیرکردنی ئەو شتانە بێنێت کە ناتوانێت بیان گۆڕێت. بەرحاڵ ئەوە ڕای منە. بەڵێ خوشکە بچووکەکەم، تا ڕادەیەک ئەمە هەڵوێستیدایە بەرامبەر ژیان، کار ڕێک و پێکی و یاسا، ئەمەش هیچ هەڵەیەکی تیان نییە. بەڵام نکۆڵی لەوە کات کە بەهۆی ئەمەوە دەستەکانی پەڵەی لەسەر دروست بووە و تابێ خراپتر و خراپتریشە بێت. ئەو ناچار بووە هەمیشە دەستکێش لە دەست بکات، چونکە دەستەکانی زۆر قلیشا و برینارن. من بەخۆشیەوە حەزەکەم کەمێک زیاتر دەربارەی 1968 بزانم، چونکە حەزەکەم بۆ چوونم هەبێت. وەک دایکم پێیاڵێت، بەرحاڵ من هیچم نییە دژی ئەوەی لەمانە و مەبەستی شتەکان ورد ببمەوە. هەروەها بەخۆشیەوە حەزەکەم بەشداری ڕاپەڕین بم دژی ئەوانەی دەسەڵاتدارن. منە بێ دەربارەی ئەمە لەگەڵ ئەلیزابێت قسە بکەم. هەموو کات بیرم لەوە کردەوە کە ئابێت قژم لول بکەم. پێم وایە بەم قژە خاوەوە زۆر مناڵ دەرەکەوم. ئانا قژی لول کردووە، زۆریشی لێ جوانە. بچکۆلەکەم کاترینا، تۆ دەستت بە ڕۆیشتن کردووە، بەڵام هەمیشە کەویت بە پشتە و زۆر سەرنج ڕاکێشیت. سەیرە هەموو ئەو شتانەی ئێسایەکەی دوایی بیرتەچێتەوە. لە ڕاستیە من زۆر جار هەوڵم یاوە بیرم بکەوێتەوە، بەڵام چەند هەوڵم یاوە بیرم نەهاتوێتەوە ئێمە جگە لە فاروب لە شوێنێکی ترژیابین. من 3 ساڵ بووم کە گواستمانەوە ئێرە. هەموو خانووەکان نێوبوونەوە کەوتنە سەر زەویەکی کشت و کاڵی، بەڵام ئەگەر مرۆڤ بەردەوام بێ لە ڕێگەکەی و لای چەپ بگرێت، ئەوە ئاگاتە دارستانێک کە ڕێوی تایە و من وامەزانی ترسناکە و زۆری لێ ترسام. من لە ڕێوی و کونەپەپ و کوڕە گەورەکانە ترسام. هەروەها لەوەشە ترسام دایکم بزانێت کە لەگەڵ هێدی و هێندێک یاری پزیشک و نەخۆشەکەین. بەڵام وەکو تر پێم وایە بیرمێت کە پێم خۆش بووە مناڵ بووم. سەرەڕای ئەوەش هەمیشە ئارەزوم وا بۆ گەورەتر و بەتەمەنتر ببم. بەڵام ئێستاوە تا گەورە بووم. کاترینا، گەورەیەکی وا کوڕەکەی حەزی لێ کردووم، ئەویش کوڕێکی زۆر جوان و تایبەتە. ئەمڕۆ لە پشووینان خواردن بووین، من و ئانا دانیشت بووین نمرەی بیرکاریمان بەیەکە گرت. لە ناکەو مارکۆس ڕاستەوخۆ هات بۆ لای من و پێیوتم سڵاو ماریا. سڵاو مارکۆس. ئەمەوێ دوایی بوو بینم. ئانا لە ئێرەی و داخا خەریک بوو بتەقێت. ئەو شتێکی ئەوەی لە من هەڵ نەکڕان، بەڵام دیارە پاش سەعاتێک لە هەموو پۆلەکەیا بڵاو بوو بووە کە من حەزم لەو کوڕە نوێی پۆلیشتی با کردووە. منیش دژی ئەوە نیم و پێم ناخۆش نییە. مارکۆس لەگەڵ 2 کوڕی پۆلەکەی خۆیان زۆر پێکەوەن کە ناویان ستیڤن و نیکۆلایە. پشووی داهاتوو ئانا و هێدی ڕۆیشتن بۆ ئەوەی تا لە پۆلی با لەگەڵ ستیڤن و نیکۆلا قسە بکەن. ئانا و هێدی گەڕانەوە و گێڕایانەوە کە ستیڤن و نیکۆلا پێیان وتووە کە مارکۆس حەزی لە منە. هی مارکۆس هەموو بیر و هۆشی داگیر کردبووم، بۆیە نەمەتوانی گوێ بەوانەکانم بم. ئەلیزابێت ڕشتێکی تریا بووینێ لەسەر من خۆم، ئەبێت ئێمە دەربارەی بینوسین. نازانم تەواو چه شێوازێک هەڵبژێرم. من حەز ناکەم زۆر پەردە لەسەر خۆم هەڵبماڵم. ڕەنگە شعرێک بنووسم، یاخود ڕەنگە شتێکی زۆر واقعی بنووسم دەربارەی ئەوەی مرۆڤ ئەبێت چۆن بێت، دەربارەی لەش و گیان و مێشک، یاخود دەربارەی بۆماوە و ژینگە. لەوانەکانی سەمایە کارمان لەسەر بابەتی بۆماوە و ژینگە کرد. بۆچی مرۆڤەکان وا بن کە هەن؟ ئایا کەسایەتی مرۆڤ لەگەڵ لەدایک بوونیایەتی یان ژینگەدایە ڕێژێت و لەگەڵ مرۆڤە گەورە بێت؟ ئەتوانم بەباشی لەسەر ئەمە بنووسم، چونکە ئەلیزابێت وتی پێویست ناکە داڕشنەکە ڕێک لەسەر خۆتان بێ. تۆ بڵیت مارکۆس مەبەستی چی بوو بێت؟ دواتر ئەتبینم. ڕەنگە تەنها مەبەستی ئەوە بوو بێت کە لە قوتابخانەیەک تریە بینین یاخود شتێکی وا، بەڵام گرنگترین شت ئەوەیە ئەو منیاوێت. من تەنها وێنەیەکی ئەو یاخود شتێکی ئەوم لابێت. من تەنها مەوێت وێنەیەکی ئەو یاخود هەر شتێکی ئەوم لەلا بێت. شەوشاد مارکۆس. شەوشاد کاترینا. سڵاو ماریا، دوایی ئەمەوە بوو بینم. مناڵە بچکۆلەکە، لە پێش گرنگترین شتی هەموو دنیا مارکۆس. نامەیەکم لە مارکۆسەوە پێگەیشت کە ئەو یا بووی بە ستیڤن، ئەو ژیا بووی بە هێدی و ئەو ژیای بە من. ماریا، من تۆم خۆشەوێت. ئێمە ئەتوانین بەیەکەوە بین. ژمارەی تەلەفۆنەکە چەندە؟ من وەڵامی میایەوە کە من بەخۆشیەوە حەزەکەم لەگەڵ ئەو بم و ژمارە تەلەفۆنەکەشم بۆ نووسی.
پاشان نامەکەم ما بەهێدی کە ئەوی ژیابووی بە ستێڤن و ئەوی ژیابووی بە مارکۆس. پاشان لە قوتابخانە هیچی تر ڕووی نەیە، بەڵام کاتێک کە گەڕامەوە ماڵەوە مارکۆس تەلەفۆنی کرد و پرسی: ماریا، ئەتوانین ڕۆژی شەممە پێکەوە بچین بۆ سینەما؟ بەداخەوە مارکۆس، بۆم ڕێ ناکەوێ، چونکە شەمە ئاهەنگێکی زۆر گەورە لە ماڵی ئانا ئاکرێ. ئەی بۆ ڕۆژی یەکشەممە ئەتوانی؟ ئەوە زۆر باشە. کاتێ لەگەڵ مارکۆس قسەمە کرد، هەوڵم ما هێرشێکی کۆکە دامرکێنمەوە، شەرم گرتمی. پاش ئەوە زۆر بیرم لەوە کردەوە کە بێت ئەمە چۆن بەڕێوە بچێت. گرفتەکە ئەوەیە بێت داوا لە باوکم بکەم بمگەێنێت، ئەو بە خۆشیەوە ئاماکات. هەروەها بەلاشیەوە ئاساییە کە لەگەڵ کوڕێک بچم بۆ سینەما، بەڵام ئەبێ مارکۆس ڕای چی بێ لەوەی کە من ئاوا هێندە لاوازم. تەنها هێرشی کۆکەکەم بۆنەیە کاتێ یەکتری ماچەکەین. تۆ بڵیت ئەو زۆر شارەزا بێت، قۆزێکی وەک ئەو لە کۆپنهاگنەوە هات بێت، بە دڵنیاییەوە وایە. هەرگیز کوڕێکم بە تەواوەتی ماچ نەکردووە، بەڵام ئانا ئەوەی لەگەڵ ئامۆزاکەی تاقی کردووەتەوە. بڕیارم ما بۆ هەنگەکەی سبەینی ئانا جینزە کورتە فراوانەکە و تیشێرتە زەردە زیرەیەکە لەگەڵ چاکەتە ڕەشە کورتە شانلۆکە ناوپۆش کراوەکەم لەبەر بکەم. ئەوەی پەیوەندی بە جلوبەرگەوە بێت لە ئاهەنگەکانی ئانایە پێویست بە دڵڕاوکێ ناکە. ئەوان دەوڵەمەند و بەخۆشی لە خانوویەکی سپی گەورەیە ئاژین کە حەوزێکی مەلە لە باخچەکەیانایە. بەڵام دایک و باوکی ئانا بۆ خۆیان هیچ فەرمی نین، بەخۆشیەوە حەزەکەن گەنجان هەڵس و کەوت بکەن. ئەوان هەرچەنە تەمەنیان لەسەر و چلا، بەڵام لەسەر مۆدە جل لەبەرەکەن و باسی شێوازی نوێ و شتی واکەن. کاتێک ئانا ئاهەنگی هەبێت ئەمان ئامادە بن و سەماکەن. ئانا شەرمی پێیانێت، بەڵام مناواتە خوازم دایک و باوکێکی وام هەبوایە. لە ڕاستیە من بەختیارە بم ئەگەر تەنها بمتوانایە قسەیان لەگەڵ بکەم. ئەمڕۆ چوومە دەرەوە بۆ وەرشەکە بۆ لای بابا. خەریکی بریسکە پێهێنانی ئەو ڤالڤۆیە بوو کە خۆی تەواو چاکی کردبووە. بەڕووخۆشیەوە بۆم پێکەنی و بەردەوام بوو لەسەر کارەکەی. حەزم کردبی جوڵێنم، چونکە چەند هەفتەیەک لەمە و پێشگوێم لێ بووە شتێک بڵێ. بابا، منە بێدا ڕشتێک بنووسم و حەزەکەم لەو بابەتەیە پرسیارت لێ بکەم. مەبەست چییە لە ژیانی کەسێک؟ ئێمە بۆ چییە ژین؟ پلانەکەم سەرکەوت. ئەو هەڵسڵەمیەوە و سەیرێکی کردم و دەمی کردەوە و پاشان دایخستەوە، بەڵام هیچ دەنگێک لە لێوەکانیەوە نەهاتە دەرەوە. پاشان بە پەرۆشەوە دەستی کردەوە بە بریسکە پێهێنانی بەشی پشتەوەی ئۆتۆمبیلەکە. بابا، من پرسیاری شتێکم لێ کردیت. پرسیار لە دایکە بکە کچم. ورتێکی کزە بیسرا لە کاتێکە ئەو بە گورجی بەردەوام کاریە کرد. پاشان سێ هەنگاو لە ڤالڤۆکە چووە دواوە و ڕستە تایبەتە هەمیشە دووبارەکەی خۆی وت: هەرگیز بە بیری کەسا نهاتووە ئەمە جارێکی تر ببێتەوە بە ئۆتۆمبیل. من شانێکم بۆ هەڵتەکان و ڕۆیشتم. هەرچەنە ئەمە پرسیارێکی قورس بوو من لەوم کرد، ئەو تا ئێوارەیەکی درەنگ نەهاتە ژوورەوە و منیش کەمێک ویژدانم ئازاریەیەم. دایە زۆر گلەی لە باباکە، چونکە وەرشەکەی زۆر زیانی پێگات. لەبەرەوە بۆ ئەوەی بەڕێوە بچین، ئەو خۆی ناچارە کاری زیاتر بکات. دایکم ئەڵێ ئەو بۆ هەڵس و کەوتە سەیرانەی معمیلەکان تەراکات. پێم سەیرە من مناڵی ئەو دوانە بم. ماوەیەک وا بیرمە کردەوە بێت من هەڵگیرا بێتمەوە، بەڵام ئێستا بەڵگەنامەی ناونان من بینیوە و سەرڕای ئەوەش بە ئاشکرا بینرێت کە چاوەکانی دایکم و دەمی باوکمم هەیە. ئەمە ڕەنگە لەبەر ئەوە بێت گیانی کەسێک هەر هەمووی لە دایک و باوکانەوە نێت. هەنێک بڕوایان بە گواستنەوەی گیان هەیە، واتە گیان پێشتر لە لاشەی کەسێکی تراژیاوە. من زۆر جار ئارەزووەکەم بڕوام بەوە هەبێت، چونکە شتێکی زۆر ناخۆشە بێت ئەگەر مرۆڤ قەنەعەت بەوە بکات کە جارێکی تر لە لەشێکی نوێ و کاتێکی تراژی. بەڵام من پێم وان نییە مرۆڤ بڕوا بە شتێک بکات کە هیچی دەربارە نازانێت. ئێستا لەشم زۆر ماندووە و ئەچم ڕاکشێم. ئەی ئەوانەی خەو نەبینن. ئەرێ ئەوەی گیانە کە بە درێژایی شەو کارەکات بەچکە خەو خۆش. لە کاتێکا تۆپاڵ کەوتویت و بە شێوەیەکی جوان نووسویت من باسی ئاهەنگەکەی لای ئانات بۆ گێڕمەوە. ئەوان لە بری کۆنفێرماشۆن ئەمەیان سازدا بوو. من و هێدیش بانگێش کرابووین چونکە ئێمە هاوڕێی ئاناین. هەروەها 50 خزم و هاوڕێی لەوێ بوون. ئاهەنگەکەیان لە ماڵەوە سازدا بوو. کاتێک سەعات یەک ئێمە گەیشتین، باوکی ئانا لە باڕی ماڵەکەیان کە لە ژوورە گەورەکەی ڕۆژانەیانایە وەستا بوو خواردنەوەی بەخێراتنی پێشکەشە کرد.
ئەو پانتۆڵێکی فشی سپی و جووتێک پۆتین و تیشێرتێکی ڕەش و چاکەتێکی کاڵکە قۆڵەکەی هەڵکرابوو تا مرۆڤ بەرەمیلدارەکەی ببینێت لەبەریا بوو. ئەگەر دەموچاو و قژی نەبوایە کە خەریکە خۆڵەمێشیە بێ ئەوە مرۆڤەی توانی بە 7 ساڵێک بیخەمڵێنێت. سەرەڕای ئەوەش باریک و بە خۆڕ ڕەش بووە، ئەوەش لەبەر ئەوەی ڕۆژی 1 میل ڕاکات و ئەچێتە سۆلاریۆم. باوکی ئانا بەڕێوبەری قوتابخانەی باڵای مامۆستایانە لە شار. ئەو وەک ئەو پیاوانەی تری فاروق دەرناکەوێت کە جلو بەرگی مۆدێل کۆنیان لەبەرایە. باوکی ئانا بە خۆشیەکەوە پرسی: دەتوانم چی پێشکەشی خاتوولۆندی شۆخ بکەم؟ شەراوی شیرین، کۆکا، شەربەتی پرتەقاڵ؟ من و هێدی شەراب ناخۆینەوە. من حەزم لێ نییە و هێدیش وەک بنەمایەکە لەلای ئەو بڕیاریاوە هەرگیز کحوڵ نەخواتەوە، بۆیە هەردووکمان شەربەتی پرتەقاڵمان بە سەهۆڵەوە وەرگرت. دایکی ئانا دەستی لە ناوقەتی ئانا ئاڵاندبوو بەو ناوەیە ئاگەڕا. ئێستا ئەو لە ئانا کورتترە. دایکی ئاناش هەروەها زۆر گەنجانەیە، کەمێک بچووک و زۆر باریکە، قژێکی تۆخی کورت بڕاوی هەیە و هیچ چرچێک لە دەموچاویان نییە. ئەوی ژەروەها هەمیشە جوان پۆشە. دوێنێ پانتۆڵێکی نیوە درێژی فراوانی گوڵگوڵی لە پیابوو لەگەڵ چاکەتێکی کورتی ڕەش و بلوزێکی چنراو لە ژێرەوەی. باوکودایکی ئانا زۆر قساکەن و پێیەکەنن. ئەوان خەڵکی لادێ نین، تەنها لەبەر ئەوە گواستویانەتەوە ئێرە چونکە پارچەیەکی جوان زەویان لێرە بینیوە و ئەندازیارێکیش نەخشەیەکی خانووی بۆ کێشاون. ئەمەش گەورەترین و قەشەنگترین خانووی ناوچەکەی و وا هەڵکەوتووە ئەڕوانێت بەسەر هەموو ئۆداڵە. دایکی ئانا ڕۆژنامە نووسە. لە ناخی دڵەوە هەنێک جار کەمێک ئیرەیم بە ئانا برد، چونکە من خۆم زۆر بەخۆشیەوە حەزمە کرد دایک و باوکێکی ئاوا نوێخواز و چالاک و خانوویەکی ئاوام هەبێ. دایکی ئانا بە هەندێک لە میوانەکانی وت: شتێکی خۆش نییە مرۆڤ بتوانێ هاوڕێی کچەکەی خۆی بێت. ئانا بە هێواشی خۆی لە دەستی دایکی ڕزگار کرد کە لە کەمەری ئاڵا بوو بەرەو لای من و هێدی هات. بە چرپە پیوتین: من ڕزگارم نابێت لەم هاوڕێیەتی لەگەڵ کچەکەی. لە نیوەڕۆیە 5 وتار پێشکەش کرا، زۆربەیان خۆش بوون. ئەو وتاری باوکی ئانایای کەمێک گرنگ بوو. من زۆر بەدڵم بوو، جوان گوێم لێ گرت بوو. ئێوە گەنجەکان، ئەبێت کار بۆ هاوکاری و ئاشتی و خۆشەویستی بکەن. ئێوە ئەبێت بڕواتان بەوە هەبێت کە ئێوە ئەتوانن دنیا بگۆڕن بە دنیایەکی باشتر. ئێوە ئەبێت تێبکۆشن بۆ دادپەرستی و نابێت هەرگیز خۆشەویستی لەبیر بکەن، چونکە خۆشەویستیە مانا بە ژیان ئەیات. من پێم وابوو وتارێکی باش بوو، بەڵام من بینیانە لە ژێرەوە بە تووڕێیەوە سەیری باوکێ کرد. ئەترسا لەوەی شتێکی ناخۆش بڵێت، بە تایبەتی کاتێک هاتە سەرباسی خۆشەویستی. دایک و باوکی ئانا بۆ خۆیان زۆر ئازادن. ئەوان لەو جۆرە مرۆڤانن کە ئەتوانن کاتێک دانیشتن و نانی بەیانیە خۆن باسی جوودبوون بکەن. من خۆم کاتێک شەوێک لای ئانا مامەوە ئەوم لێ بینین. کاتێک لەوێ دانیشت بووین و نانی بەیانیمانە خوارد، دایکی ئانا لە خۆیەوە پرسیاری کرد کە لە کاتی ئێستاە مرۆڤ لەکەیەوە بۆی هەیە دەست بە جوودبوون بکە. من 7 ساڵ بووم بۆ یەکەم جار جوودبوونم کرد، بەڵام ئێستا مرۆڤ زۆر زووتر دەست پێکات. ئانا بە تووڕێی و هەڵچوونەوە وتی: چەند قێزەونن. من پێم وایە ئانا کەمێک ڕق لەگەڵ دایک و باوکی خۆی. من ئاواتە خوازم باوکم وتارێکی وەک ئەو وتارەی باوکی ئەویبایە. دانیشتم و بیرم کردەوە لەوەی کە ئەوەی ئەو وتی ڕاستە، بۆیە بێت دادپەروەری و ئاشتی و خۆشەویستی هەبێت. بەو پێیەش ئەگەر لە پێشەوە دادپەروەری و یەکسانی نەبێت، ئەوە ناتوانرێت ئاشتی بەدی بهێنرێت. هەروەها بەبێ ئاشتی هیچ خۆشەویستیەک نابێت. هەروەها خۆشەویستی مانای ژیانە. کاتێک ئەو ئەمەی وت، دایکی ئانا و هەنێکی تر لە میوانە گەورەکان دەستیان کرد بە گریان. ئەوان کاتێک گویان لە وتەیەکی جوانە بێت ئەهەژێن و ئەگرین. پاش ئەوە ئێمە گۆرانیەکەی نۆداڵگری کسمان بۆ گەنجان وت. ئەوە باشترین گۆرانیە کە من بیزانم. ئەلیزابێت داینێ و فێری کردین لەبەر بیڵێن. ئێمە دەربارەی هەموو دێڕەکانی قسەمان کرد. ئەگەر مردم حەزەکەم لە کاتی ناشتنەکەمە ئەم گۆرانیە بڵێن. مرۆڤ خانەدان زەوی دەوڵەمەند، تەنگانە و برسێتی ستەم و ناپاکی، تێکی بشکێنن تێکی بشکێنن، بڕوو خێستەم بڕوو خێستەم، بڕەوێتەوە گریە و ژان و خەم، گزنگی خۆر و نان و گیانمان ئەبێتە خەون و مڵکی هەمومان.
هەموو خزمەکانی ئانا گۆرانی باشەڵێن. دوو ئامۆزای هەیە میوزیک ژەنی چاکن لە نێوان ژەمی سەرەکی خواردن و شیرینی پاش خواردنە کەمان و چەلۆیانەژەن. بێنەدیکی ئامۆزای لە پەیمانگای باڵای میوزیکە و لە تەلەڤیزیۆنیش دەرکەوت. بێنەدیک 18 ساڵە و ئەوەنە جوانە کە بە گەرەنتیە ئەتوانێت بە سۆپەرکچە مۆدێلی ساڵ هەڵببژێرێت. هەرچۆنێک بێت دەمەوە ئێوارە هۆڵی نان خواردنەکەیان پاک کردەوە و باوکی ئانا سێدێکی بێتاتلیسی خستە سەر و سەمادەستی پێکرد. ئەمەوێت ئەوەش بڵێم کە من لەبەر دڵە خراپەکەم سەمام نەکرد، بەڵام دانیشتم و سەیرم کرد و ژمارەیەکی زۆریش هاتن بۆ لام و لەگەڵم دوان. بۆیە بەرحاڵ کاتێکی خۆشم بەسەر برد. سروشتی هەنێک شتی ئاسایی ڕووبات، گەورەکان سەرخۆشتر و سەرخۆشترە بوون. ماوەیەک باوکی ئانا لەگەڵ ژمارەیەکی میوانەکانی هاوتەمەنی خۆیان دانیشت بوو لەبەر کتێبی سووری گۆرانی کارگەران گۆرانی سۆسیالیستیانەوەت. سرودی نەتەوەی و سرودی هاندانی لاوان و ئاڵای سوور و هەنێکی تر کە ئاسایی لە کاتی یەکی ئایارا وترێت. دایکی ئانا زۆر سەرخۆش بوو. ئەو هەمیشە لە ئاهەنگەکانە وای لێت چونکە ئەوەنە لاوازە بەرگەی زۆر خواردنەوەی مەی ناگرێ. کاتێک سەرخۆشە بێت ئەکەوێت بەم لاولاو چاوی خێلە بێت. ڕوو لە خەڵکێنێت و بۆ چەند سەعاتێک هەمان قسە دووبارە و سێبارە ئاکاتەوە. کە ئەوا سەرخۆشە بێت هەمووان هەوڵێن خۆیانی لێلابن. ئاناش خەمبارە بێت و شەرمی پێیەت. ئەو هات بۆ لای منی شوبلانی کەم 100 جاروتی کە ئەو باوەڕی بە فریشتە هەیە. پاشان لەلایەن ئاناوە ڕزگار کرام کە ئەو داوای لە من و هێدی کرد لەگەڵی بچینە سەرەوە بۆ نهۆمی دووەم و سەیری یاریەکانی بکەین. ئامێرێکی ستریۆنی نوێ و کەسیدیشی پێلێدات لەگەڵ ژمارەیەک جلی زۆر جوان و نزیکەی 8,000 کرۆنی بۆ هاتووە. چوینە ژوورەکەی ئانا و دەستمان کرد بە خوێندنەوەی ڕۆژنامەکان و زنجیرە گۆڤارەکان. هاوکاتەمان بیست لە خوارەوە گەورەکان چۆن بزێ و بزێوترە بوون. زۆر لە میوانەکانیان ویست بڕۆن، بۆیە ئاهاتنە لای ئێمە تاکو ماڵاوایی بکەن. لای سەعاتدا ئانا کەمێک چووە خوارەوە. پاشان هاتەوە و داوای لە هێدی کرد یارمەتی بات دایکی بخەنە سەر جێگەکەی. ئاناوتی ئەو نیوە بێ ئاگایە، ئەوان خراپ سەرخۆشن و ناتوانم باوکم بدۆزمەوە. کاتێک ئانا و هێدی ئەویان خستە سەر جێگاکەی خۆی لە ژوورەکەیان دانیشتین و نزیکەی سەعاتێکی تر کاتمان بە خۆشی بەسەر برد. پاشان من دەستم بە کۆکین کرد و هەستمە کرد زۆر ماندوم. بۆیە لەسەرەوە ڕێکەوتین بچینە خوارەوە بۆ ژووری میوانەکە کە بوو من و هێدی لێی بخەوین. بە هۆڵی نان خواردنەکەیە ڕۆشتین کە هەر ئەو کاتە ئاهەنگەکە خەریک بوو کۆتایی هات. دوا میوانەکان دانیشت بوون و شل بوو بوون و هەندێکیشان لەو ناوەیە خەوت بوون. بەناو ژووری ترا بەردەوام بووین. خانوەکەونە گەورەیە مرۆڤ و نەبێ. ئانا دەرگاکەی کردەوە و لە پێش ئێمەوە چووە ژووری میوانەکە. گڵۆپەکەی داگیرسان و پاشان کۆمەڵێک شت پێکەوە ڕوویاننا. باوکی ئانا بەڕووتی لەسەر سیستەمەکە نووسە بوو. بێنەدیک هاواری کرد بچنە دەرەوە. هەردووکمان من و هێدی بە قسەمان کرد و یەکسەر بە پەشۆکاوی لەوێ ڕامان کرد. لە پێش خۆمانەوە گوێمان لێ بوو ئانای قیژان هەی بەرازی بۆگەن، ڕقم لێتە و نامەوێت جارێکی تر بتبینمەوە. من تەلەفۆنم بۆ باوکم کرد، ئەویش هات و هەرچێکمانی هێنایەوە. ئانا لەگەڵ هێدی مایەوە لە ماڵی ئەوان. باوکم هیچ پرسیارێکی نەکرد و منیش ئەوەم زۆر پێخۆش بوو. زۆر ناخۆش بوو بۆ ئانا. ئاهەنگی یادی 14 ساڵەی بەم شێوەیە کۆتایی بێت. بەڵام من لەو بڕوایەیەم کە بەڕاستی نەبێت کاتێک گوتی هەرگیز نایەوێت جارێکی تر باوکی خۆی ببینێتەوە. دوای نیوەڕۆ تەلەفۆن بۆ هێدیەکەم تا بزانم چۆن بووە. مارکۆس تەلەفۆنی کرد. بڕیارمان ناکە ئەو سەعات 4:30 بێ بەدوامە. باوکیشم ئەمانگەیەنێتە هۆڵی سینەماکە و لەوێ فیلمی دێرتی دانسینگە بینین. لەبەرەوەی ئێستا ئەو فیلمە پیشانەدرێت، بەڵام بەڕاستی فیلمێکی باش بوو. من زۆر نیگەران و دوودڵ بووم تۆ بڵێ ئەو کەسێکی چۆن بێت. ئەگەر ئەو جۆرانە بێت کە تەنها سێکس لە مێشکیا بێت، ئەوە بەڕاستی نامەوێت لەگەڵیا بم. کاترینە بچکۆلەکەم، من وام بە بیرایەت کا بۆ فراوانە کاڵە کەمەر لاستیکەکەم و پۆتینە سەوزەکانم و بلوزە ئەستورەکەم لەبەر بکەم کە لەگەڵیانە گونجێت. فریشتە بچکۆلە نووسوەکەم، خوشکە گەورەکەت گەیشتووەتە بە ختەوەری و بە هەوری پەمەی و بە حەوتەمینە ئاسمانە ئافرێت. 4 ساڵە بووم، 4 ساڵە بووم. 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 4 ساڵە بووم.
ئێستا توانیت بیبیستی چوونە سینەماکە چۆن گوزەرە. مارکۆس تەلەفۆنی کرد و وتی ستیڤینیش حەزەکات فیلمەکە ببینێت. ئەوێ من داوا لە ئانا بکەم ئەگەر ئەتوانێت ئەویش لەگەڵمان بێت. پێم وابوو ئەمە بیرێکی مەزنە، چونکە من ئەگەر تەواو ڕاستگۆ بم کەمێک نیگەران بووم لەوەی بەتەنیا لەگەڵ مارکۆس بم. هەروەها بیرم لەوە کردەوە کە پێکەوە بین باسی چی بکەین. زۆر ئاساییتری شەبێ لەوەی کە هەردووکمان بین. ئانا لای هێدی گەڕابووە ماڵەوە. خۆشبەختانە ئەویش حەزیە کرد لەگەڵمان بێت، بۆیە ئەوان هەمویان هاتن بە دوامە. مارکۆس زۆر جوان دەرەکەوت. سڵاوی لە دایک و باوکم کرد. دەستی درێژ کرد و بە خەندەوە خۆی پێشکەش کرد. دایە کەمێک لە جلەکانی ڕاما پێچوو بەدڵی نەبێت، بەڵام بەر حاڵوا دەرەکەوت لەلایەن ئەوەوە کەمێک کاری تێکرابێت. بابامان گەێنێتە سینەما و باوکی ئاناش لە هەمبەرگرخانەیەکەوە کاکەوێتە تەنیشتی سینەماکەمان هێنێتەوە. لە ڕێگە بەرەو ئەوێ هیچ قسەیەکی ئەوتۆمان نەکرد. ئێمە هەر چوارمان لە پشتەوە دانیشت بووین و من بە تەواوی بە مارکۆسەوە نووسا بووم. وای چەند هەستێکی سیر بوو. نەمەوێرا زۆر بە ئاسانی ئاور بەمەوە و سەیری ئەو بکەم، چونکە هاترسام سوور ببمەوە. لە بری ئەوە لەگەڵ ئانا کەمێک باسی ئاهەنگەکەمان کرد. دیارە دەربارەی بە ئەو بەشەی کۆتایی نا. کوڕەکانیش پێکەوە باسی ماتۆڕیانە کرد. هەر کەسە پارەی خۆیە، بەڵام مارکۆس هەر چوار بلیتەکەی وەرگرت. سەیری کردن و دوانیانیا بە ستیڤن. پاشان ڕووی کردە من و وتی وەرە ماریا. کاتێک لە تاریکیەکە دانیشت بووین و ڕێکلام دەستی پێکرد، من تووشی گرفتێکی گەورە بووم. چی لەو دەستە بکەم کاکەوێتە لای مارکۆسەوە. توانم بیخەمە سەر ئەو دەستکەی لە نێوانمانە بوو، بەڵام ئەمە زۆر بزوێنەر نەبوو. مارکۆس دەستی لای خۆیەوە بوو، بۆیە دەستکەکە نەگیرا بوو. ئایا دانانی دەستم لەسەری بەمە بەس نەبوو؟ بەدزیەوە سیرێکی لای ستیڤین و ئانام کرد. لە تاریکیەکە تەواو بینیم کە هیچیان دەستیان نەخستۆتە سەر دەستکەکە. منیش هەروەها بڕیارم ما کە دەستم لە لای خۆمەوەدا بنێم. بەو شێوەیە فیلمەکە دەستی پێ کرد و فیلمێکی باش بوو. من خۆم لە فیلمەکەیە بە پاڵەوانە کچەکە ئازانی، بەڵام پاڵەوانە کوڕەکە هێندەی مارکۆس جوان نەبوو. بەڕاستی چوون بۆ سینەما لەگەڵ کوڕێکە ناهێڵێت تەواو لەگەڵ فیلمەکە بژیت. زۆر زەحمەت بوو بتوانم دڵبەم بە فیلمەکە، ئەویش بەهۆی جۆرێک تیشکدانەوە کە لە مارکۆسەوە دەرەچوون. ئەو وای لێ کردبووم گەرمدا بێم و نیگەران و بەختیار بم. لەگەڵ ئەوەیە کە دانیشت بووم بە درێژایی کات بیرم لەوە کردەوە چۆن خۆم بەڕێکی ڕابگرم. دەستکەکەی نێوانمان هێشتا بەتاڵە، بەڵام مارکۆس بە خشپەیی کەمێک خۆی لە من نزیک کردەوە. ئەبێت منی جواب بکەم کەمێک خۆم نزیک بکەمەوە. ئەگەر ئەمە تەنها وەهم بێت و من خۆم خستبێ بەلای ئەوە، ئەوسا ئەمە ناخۆش ناکەوێتەوە. بەو شێوەیە دانیشت بووم و بیرمە کردەوە تا خەریک بوو فیلمەکە تەواو بێت. لەپڕ هەستم کرد دەستێک لەسەر شانمە. ئەو نەترسام، هەر وشک بووم تا ئاوڕێکم لە مارکۆسدایەوە. ئەو خەندێکی کەمێ لەسەر لێو بوو بە نەرمە شەرمێکەوە سەیری منی کرد. بۆ خۆشبەختی توانیم خۆم وا بهێڵمەوە دەستی بۆ چەند خولەکێک لەسەر شانم مایەوە تا گڵۆپەکانی ناو هۆڵەکە داگیرسانەوە. بۆ خۆشبەختی توانیم خۆم وا بهێڵمەوە دەستی بۆ چەند خولەکێک لەسەر شانم مایەوە تا گڵۆپەکانی ناو هۆڵەکە داگیرسانەوە. لە هەمبەرگرخانەکە باسی فیلمەکە و زۆر شتی تریشمان کرد. من زۆر بە وردی سەیری ستیڤن و ئانام کرد تا ببینم ئایا ئەوانیش لە سینەماکە شتێکیان بووە، بەڵام ئەگەر هەشیان بوو بێت بار حاڵپیانەوە دیار نەبوون. بە پێچەوانەوە من حەزمە کرد هەموو دنیا ببینێ کە من دڵدارم. هەستم کرد گەرمدا گەڕاوم و دەم و چاوم سوور بووەتەوە و دڵم تون لێیات. تەنها ئەو بەرگەی ئەگرێت. ئانا دەستی درێژ کرد بۆ پارچەیە زیوی بچووک کە بە چەرمێکەوە مارکۆس لە ملی کردبوو. لێی پرسی ئەمە چیە تۆ هەتا؟ ئەوە چەکشەکەی تورە. من بڕوام بە ئەو نوتور هەیە، چونکە لە ڕاستیە خۆم خواپەرز نیم. من تەنها بۆی شتێک بڵێم وتم زۆر جوانە. مارکۆس دەستی بۆ زنجیرە زیوەکەم ڕاکێشا کە نیشانی بورجەکەمی لەسەر بووتی حەزەکەی بدیەمێ بۆ خۆت و منیش لە بەرامبەر ئەو زنجیرەی تۆ وەرگرم. من سرم بۆ لە قان و لە خۆشیە ڕازی بووم. کاتێک ملوانکەکانمان گۆڕیەوە ستیڤن و ئانا سەیریانە کردین. گۆڕینەوەی ملوانکەکان بە ئاشکرا دەریە خست کە ئێمە پێکەوەین. ئەمە مانای وایە هەردووکمان ئەوەنە دڵمان بەیەکەوەیە کە بە خۆشیەوە حەزەکەین بین و بچین و شتێکی ئەوی ترمان پێوە بێ. پاشان باوکی ئانا هات و ئێمەی هێنایەوە.
ئەو بە تەواوی ڕەنگی بەڕۆوە نەمابوو هیچی واشی نەوێت وابزانم ماندووی دوێنێ بوو. بچ کۆلەی ناشیرین لە قوتابخانە مارکۆس تەنها سڵاوی لێکردم. بە درێژایە ڕۆژ من دانیشتم و بیرم لەوە کردەوە کە ئابێت پەیوەندیەکەمان چی بەسەر بێت و هاوکات پەنجەم هێنا بە ملوانکەکەیە. چەکوشە بچووکەکەی ملی مارکۆس ئەوەی تایبەتە بۆ چوونەی کاڵێ پاش ئەوەیە گۆڕێتەوە هەمیشە گەڕێتەوە بۆ لای خاوەنەکەی. مارکۆس تۆ بڵێ چەکوشە بچووکە زیوەکە ژوا ڕەفتار بکات و پاش ئەوەی لە ناخەوە بە من گەیشت و کاری تێکردم بگەڕێتەوە بۆ لای ئەو. ئۆی نەخێر، ئەم بیرکردنەوەی قێزەونە، هەموو نیگەرانیەکەی من بێ بناغە دەرچوو. دوای نیوەڕۆ مارکۆس بە بایسکیل هات بۆ لای من تا هەواڵم بپرسێت. وەک ئەمە ئاسانترین شتی هەموو دنیا بێت. گوێمان لە میوزی گرت، یاری کۆمپیوتەرمان کرد و قسەشمان کرد. من پرسییم بۆچی ئەوسا لە کۆمەڵەکە هەڵناهاتیت؟ هێشتا دنیا زۆر ساردە، چاوەڕێیەکەم تا زیاتر گەرم بێت. باشە بێ ژیان لەگەڵ ئەو پیرەی پیانە چۆن بێت؟ ئەوان زۆر سەیرن، بەڵام زۆر بەڕێز و باشن لەگەڵ منە، هەروەها منیش گوێرەکە هەڵتونیەکەی ئەوانم. مەبەستت چییە؟ ئەوان حەڤازا کوڕۆم وەرەگرن بەرامبەر بە ئاگابوونیان لە من. ئەوە زۆرە. لەبەرەوەی من زۆر لاسارم. بە چ شێوەیەک؟ بە تاوانبار ناوزەن کراوم. پێشتر لەکوێ ژیایت؟ هەر لە خانی پێگەیاندن، لە کۆپنهاگن، لە زۆر شوێنی جیاواز ژیاوم، لە خانی نەوجوانان و لای هەندێک خێزانیش. خێزانی خۆتت نییە؟ لە شوێنێک دایکێکم هەیە ئەگەر بەهۆی جۆنگەوە نەمردبێت. جۆنگ؟ جۆرێکە لە تلیاکی لادێیی. شتێکت هەیە بەرامبەر خەڵکی لادێ؟ زۆربەیان کەمێک ساویلکەن، مەبەسم ئەوەیە یعنی کەمێک سادەن، بەڵام کچانی یێلان زۆر جوانن. مارکۆس تۆ بۆچی هاتی بۆ ئیلان؟ مەبەسم ئەوەیە و خێزانەی لایەن بووم، چیتر منیان ناویست. وەکە زانی کێنت و من، کێنت باشترین هاوڕێمە، ئێمە بە شەوان هەر لە دەرەوە بووین. بە زۆری تەنها بە شەقامەکان هاسوڕاینەوە و پێمان خۆش بوو، چونکە هەستمانە کرد ئازاد و شێتین. ئێمە زۆر کەسی سیرمانە دی. لە شاری گەورەیە شەوانە ژیانێکەیە کە زۆر جیاوازە لە ژیانی ڕۆژانە. پاش نیوەشە شار ئەبێتە جێی خەڵکانی سەرخۆش، مناڵی لاسار، هەموو جۆرە دەرون نەخۆشەکان کە لەگە خەڵکی قساکەن، خەڵکێک کە لە پارکەکانە جووت ئەبن، دز و چەتە، سۆزلانی تلیاکیەکان. زۆر خۆش بوو شەوانە بەناوە هەموو مرۆڤایە بێت و بچیت. ماریا، شەوانە مرۆڤەکان زیاتر قسە لەگەڵ یەکترەکەن وەک لە ڕۆژ. شەوانە مرۆڤەکان کراوەترن و زیاتر ئارەزوی پەیوەندیکردنەکەن. کنێت و من ئێمە زۆرمان لەوانە ئەناسی، قسەمان لەگەڵەکردن و هاوبەشی هەندێشتی سیرمانە کرد. شەوێکیان توانیمان بچینە ماڵی ملیۆنێرێکی سەرخۆش، جارێکی تریش بووینە میوانی لانەوازێک لە فارگۆنی شەمەندەفەرێکە، هەمیشە خۆش و سەرنجڕاکێشە، ببینی شەو چیت پێشکەشەکات تا لەگەڵ یا بژیت. ئۆ مارکۆس، شەوانە لە فاروق مرۆڤی لێ نییە؟ نەخێر، ئێرە پاش سەعات 6 مردن خۆشە. تو هەر لەبەرەوەی شەوانە چوویتە دەرەوە بۆیە نێردراوی بۆ ئێرە؟ نەخێر، لەبەرەوە بوو کە کێنت و من بیرمان لەوە کردەوە چۆن بتوانین بچینە سۆپەرمارکێتێکەوە. زۆر بەڕێکە ورزانیمان پەنجەرێک لەسەر باخچەکەی پشتەوە هەیە، بە چەند پارچە تەختەیەکی کۆن بە بزمار قایم کرابوو. جوان لە پارچە تەختەکان بەر ببوون، بۆیە توانیمان لێو خۆمان بکەین بە ژوورە. بە ناو ژمارەیەک ژێرخان و گەنجینەیە ڕۆشتین تا گەشتینە لای ئەسانسێرێک کە بەهۆیەوە مرۆڤ توانی بێتە ناو بازاڕەکەەوە. ئێمە شتێکی ئەوتۆمان نەبێت، تەنها هەندێک گوردەشتی وەک پاندانی مەرەکە بوشتیوان نەبێت. بەو شێوەیە شەوێک کاتێک لە بەشی ژنان ئاوەسا بووین و نابەجیانە سەیری جلوبەرگی ژنانمانە کرد، تووشی ناخۆشترین شۆک بووین لە ژیانمانە. لە ناکەو لەلایەن دوو سەیی گەورەوە پەلامات دراین، کەف لە شەویلگایانەوە چۆڕا. من کەوتم بەسەرا و وامەزانی مردوم. بەڕاستی کێن میزی کردبوو بەخۆیە. هەر بەڕاستی سەگەکان لێ بەرامبەر ئێمە وەسان و تا لە توانایان نابوو پێمان وەڕین. خەریک بۆ دوو پۆلیسە ماسوکەین کە هاتن و سەگەکانیان لێ دوورخستینەوە و گرتیانی. ئێمە جووتێک گۆرەی و 92 کڕۆنمان بردبوو کە لە جۆلانەیەکی ئۆتۆماتیکی مناڵانی بچووک دەرمانهێنا بوو. ئەوە بوو لەگەڵیان چوین بۆ پۆلیسخانە، لێکۆڵینەوەمان لەگەڵ کرا و خراینە ژوورێکی بچووکەوە کە لە دۆڵابێک گەورەتر نەبوو. پاش 2 ساعت بەڕەڵا کراین بۆ شەڕێکی زۆر گەورە لەگەڵ دایک و باوکی کێنت و ئەو خێزانی منیان بەخێوە کرد. ئەنجامی هەموو ئەوانە ژەوە بوو کە کێنت بەو نزیکانە شانزەی پڕەکردەوە بنێردرێ بۆ دەریا.
ئەمە جۆرێک بوو لە سزا و منیش دوور بخرێمەوە بۆ ئێلان بەو شێوەیە ئەمە جۆرێکە لە سزا. ماریا من لێرە ئێستا سزایەک بەسەرە بم. من مارکۆسم بەمە زۆر خۆشویست چونکە باسی تاوانەکەی خۆی بۆ گێڕامەوە و دواتر گوێمان لە میوزیک گرت. ماریا ئەرێ بەڕاست کێشەیەک لە دڵتا هەیە؟ بەڵێ هیوادارم بەم زوانە دڵێکی نوێ وەرگرم. بەڕاستی و دکتۆرانە بەتوانان زۆر سەیرە بتوانیت مرۆڤیش وەک ئامێرەکان بەشەکانی بگۆڕدرێت. ماریا خۆش نییە باوکیەکەت هەبێ فیتەری ئۆتۆمبیل بێت؟ نازانم هەرگیز بیرم لەوە نەکردوێتەوە. حەز ناکەی لەگەڵم بیتە دەرەوە ئەو شوێنە بینیت کە لێ ێژیم؟ لەوێ سەگێکیشم هەیە. بەخۆشیەوە حەزەکەم بەڵام من لەبەر دڵم ناتوانم بە بایسکیل بڕۆم. بیرۆکەیەکم هەیە ئەڵێ چی بۆ چوارشەممە کە پشوو دەست پێیەکات بێم بە دواتە و بەیەکەوە بڕۆین. کەواتە زۆر باشە. ماڵ ئاوا ئێستا منە ڕۆم یەکە بینینەوە. مارکۆس خەریک بوو لە دەرگاکە چووە دەرەوە تا من فریاکەوتم پێی بڵێم خوارد لەگەڵ. من بە پەشۆکاوی دانیشتم و مامەوە. لەو بڕواایە بوو ماوەیەک دەستی یەکتری بگرین. هەر هیچ نەبێ کاتێک ئەڵێن خوا حافیز تەواو تێناگەم. من هەمیشەوان بیستووە کوڕان تەنها بیر لەوە ئاکەنەوە بەڵام ڕەنگە کەمێک چاوەڕێی ئەوە بکەن پەردەی لەسەر هەڵماڵن. سرم پڕ بوو لە بیرکردنەوە لە خۆشەویستی و ڕاموسان. من مارکۆسم خۆشەوێ و لە دڵەوە حەزەکەم دەستی بگرم دەست بە قژە کورتەکەی بهێنم سەیری چاوی بکەم ماچی بکەم و ئەوایی تر. ئەمڕۆدایە بۆ دەستە خراپەکانی خۆی لە نەخۆشخانە بوو. زۆر قلیشا و برینارن سەرەڕای ئەوەش بەلایەنی کەمەوە 50 جارەیان شوات. کاتێک هاتە ماڵەوە گێڕایەوە کە مۆڵەتی نەخۆشی لە کارەکەی وەرگرتووە تا برینەکانی ساڕێژە بن. من گەڕامەوە کە پاشنیوەڕۆ مارکۆسی لێبووە ئەویش وتی شتێکی خۆشە. بەڵام ئێوارە کاتێک چوومە ژوورەکەی خۆم دایکم کتێبێکی بۆ هێنام دەربارەی هەموو ئەو بەکتریایانەی لە کاتی ماچکردنا گوێزرێنەوە. من پێم ناخۆش بوو تووڕە بووم و کتێبەکەم فڕێ سەر پلیکانەکان. تەنها من نەخۆشیە دەرونیە مابوو دایکم خۆی تێوە بگلێنێ وای لێ کردم هەڵە بکەم. ئەگەر ئەوەی دەستەکانی نەبوایە شتێکی زۆر ناخۆشمە دۆزیە و پێمەوت شەو باش بچکە بچکۆلەکە. من ماندوم و پێم باشە ڕابکشێم و دەست بکەمە ملت و وای دابنێم تۆ مارکۆسی. زۆر خۆشە خەوبەوە ببین و هەمووانش لە بیرکەم کە پەیوەستن بە کتێبەکەی دایکمەوە چونکە ئەوە تامێکی هێنە ناخۆشمەیاتێ کە خەونەکانم لە ناوە بن. شەو باش بچکە بچکۆلەکە. بچکۆلی چەنەباز ئەگەر تۆ بتوانی بێدەنگ بیت و پاڵ بکەیت و بنویت ئەوە منە توانم راپۆرتی ئەمڕۆ کە ڕۆژی یەکسانی بەهارەیە ئامادەی بکەم. ئەمڕۆ ڕۆژێکە درێژی شەو و ڕۆژ وەک یەکن بەڵام بەڕاستی چی هەیە شایانی گێڕانەوە بێت. ڕۆژێک بەبێ مارکۆس ڕۆژێکی فەوتاوە لە ژیانی ماریا لویس لۆندا. قسەی هیچ شتی تریش هەیە لە ژیانە جگە لە خۆشەویستی. وەک چی بۆ نمونە ماوەیەکی درێژ بیرکردنەوە. ئێمە لە قوتابخانە لەگەڵ ئەلیزابێت دەربارەی راپۆرتەکە دوایین کە خۆی دابووینێ. من خۆم زۆر کەس ناڕەزاییان دەربڕی وتیان ناکرێت دەربارەی ئەوە بنووسرێت و بیریشان لەوە نەکردوێتەوە شتێک دەربارەی خۆیان بنووسن. ئەلیزابێتی ژووتی ئەوە پێویست ناکات. ئێواتوان فراوانتر دەربارەی ئەوەی مرۆڤ لەکوێوە و کەسایەتی خۆی و هەستکردن بە کەسایەتی خۆی وەرەگرێت بنووسن. چیەواکە مرۆڤ ببێت یان هەست بکات بە جۆرێکی دیاریکرا و چییە ئەوەی کەسایەتیمان تێگەیشتنمان هەستمان و لە خۆگەیشتنمان پێکەێنێت. هەروەها لە قوتابخانە گفتوگۆی ئەوەشمان کرد هێدی وتی ئەو شتانە بۆ ماوەین. من وتم بڕوام وایە مرۆڤ لەلایەن خەڵکانی تر و ئەو کلتورەش کە تایە گەورە بێت کاری زۆری تێکرێت. ئەلیزابێت وتی هەوڵی لێکۆڵینەوەی زۆر دراوە لەبارەی دوانەی یەکهێلکەیەوە. کاتی لەدایک بوون لێکجیا کراونەتەوە و هەریەکەیان لە ژینگەیەکی جیاوازە گەورە کراون. ئەوان بوونەتە دوو کەسی تا ڕادەیەک لێک جیاواز هەرچەنە هەمان بۆ ماوەشیان هەبووە. پاش قوتابخانە هێدی لەگەڵ من هاتەوە تا راپۆرتەکە بنووسین. بەردەوام دەربارەی ئەوەی ئایا کەسایەتیمان بۆمان ماوەتەوە یاخود بەهۆی ئەو شوێنەیە کە تایە گەورە بووینەتە ئەوەی کە هەین گفتوگۆمان کرد. ئێمە لەسەرەوە ڕێکەوتین کە پێویستە تێکەڵاوێک بێت. هێدی نووسی ئەوەی بۆ ماوەیە کاریگەری زۆرترە. هاوکات من نووسیم ئەوەی کاریگەری زۆرترە ئەو شوێنەیە مرۆڤ تایە گەورە بێت و مرۆڤ چۆن کاردانەوەی بەرامبەر کاریگەریەکانی سەریە بێت. هێدی لە پێشەکیەکەی خۆیان شتێکی نووسی بوو لە کتێبی دەروون ناسیەوە هێنابووی کە لە کتێبخانە وەریگرتە بوو. شتێکی جوان دیار بوو.
کەسایەتی مرۆڤ لە ئاوێزانبوونی سروشت و کللتور پێک دێت ئەو ئەمەی نووسی بوو ئێمە لەسەرەوەش پێکاتین کە سروشت ئەو بۆ ماوەیەیە کە مرۆڤ لە ناخیاهەیەتی هاوکات کللتوریش ئەوەیە کە لە دەرەوەیەت داڕشنەکەی من وەک ئەوەی هێدی باش دەرنەچوو بەڵام هەروەها ئەو باشترین قوتابی پۆلەکەشە ئەو تا ڕادەیەک هەمیشە لە ڕاپۆرتەکانیە و هەروەها لە تاقیکردنەوەکانی و زۆربەی بابەتەکانی تریشە 4 5 وەرەگرێ ئەگەر سەیەک وەربگرێت ئەوە هەر چەنەوەی دەرەخات هیچ نییە بەڵام ڕەنگی تەواوە گۆڕێت ئەو بەڕاستی سعیکەرە ڕەنگە ئەوەش لەبەرەوە بێت کاتێک بچووک بوو ئێمە زۆر لەگەڵی خراپ بووین ئێمە گاڵتەمان پێکرد چونکە ئەو هەمیشە قژی بژ و جلێکی کۆن و چڵکنی لەبەرا بوو سەرەڕای ئەوەش گێل دەرەکەوتونەیە وێرا یاری لەگەڵ ئێمە بکات لە پۆلی یەک بووین جارێکیان منیش لەگەڵ هاوڕێکانم بووم کەستە نامان تێگرت ئەو هەستا و لە سوچێکی باخچەی قوتابخانەکەیە خۆی شاردەوە پاشترەوە شەرمەزاریە کردم بەڵام ئەو ئەڵێدەوەم بیر نایەتەوە بەڕاستی ئەوسا ئێمە چەتون بووین هێدیش چونکە لە خێزانێکی هەژار بوونەیە توانی وابێت لێرە لە فاوروب زۆر کەس سوکایەتی پێیەکردن باوکو دایکی هێدی بەتەمەنن دایکی 55 و باوکیشی 60 ئەوان لە پێشەوە 4 کوڕیان بۆ ئینجا پاش چەند ساڵێک دواتر هێدیان بووە باوکی هێدی بە زۆری نەخۆش بۆ و کاری نەبووە ئێستاش بەهۆی نەخۆشی ڕۆماتیزمەکەیەوە خانەنشین کراوە ئەو بە ماتۆڕێکی سێتایی هاتوچۆوە کات کە نزیکەی هەموو کاتەکان لە بەردەم باڕەکەی ڕایگرتووە ئەوەتی من بیرم بێ ئەو سەرخۆشە زۆربەی قسەکانی کەس لی تێناگات و زۆر بە ئاسانی دەست بە گریانەکات دایکی هێدی بە ماڵێ سۆزی سەرخۆشی هەروەهاڵێت ئەو هەمیشە بە سۆز بۆ ئەم دنیاە هەل لەبەرەوە شاخواتەوە دایکی هێدی دڵنەرمە و ڕووخۆشە و زۆریش قەڵەوە ئەو بۆ ماوەی 2 ساڵ لێرە لە فاوروب بە یاریدەدەری کاری ناو ماڵ دامەزرا بوو تا یارمەتی پیر و نەخۆشەکان باد لە ماڵەکانی خۆیانە بەڵام پاشان تووشی نەخۆشی شەکرە بوو ئێستاش چیتر ناتوانێت کارەکەی بکات لە هەنێ ڕۆ دایکی هێدی تەواو پێچەوانی دایکی منە ئەو ئافرەتێکی زۆر کەم تەرخەم و بەڕاستیش بڵێم تا ڕادەیەک پیس و پۆخڵە خانوەکەیان لە خوارەوەیە لای جەلکاوەکە و پیسترین و ناڕێکترین ماڵە من دیبێتم زیادە ڕۆیی ناکەم ئەگەر بڵێ مرۆڤ تەنها بە هەنگاوی بچووک بچووکە توانێت بەو جەنجاڵێ 1 مەتر بەرزەیە بڕوات خۆ ئەگەر مرۆڤ ویستیدا بنیشێت ئەوە پێویستە لە پێشەوە ژمارەیەک شڕە و شاتاڵ لابەرێت من هەمیشە پێم وا بۆ ئەوان لەگەڵ ئەو هەموو پەرش و بڵاوەیە لە ئێمە خۆشترە ژین چونکە دایکم هەمیشە بە پەڕۆ و مادەی پاکشکەرەوە لەسەر پێیە تا ئەگەر هاتوو کەسێکیش جێپەنجەیەکی لەسەر مێزەکە دروست کرد بەپەلە دەست بە پاکردنەوە بکات بەڵام پێچێ هێدی شەرمی بەوە بێت کە تیایان ئەو هەرگیز حەزی نەکردوە کەسێک بێنێتە ماڵەوە و یاری لەگەڵ بکات هەمیشەش باسیەوە کات کە حەزەکات ماڵ بەجێ بهێڵێت وا دەرەکەوێت ئەمەش نەگونجێ بۆ ئەوێک کە زۆر گرنگی بە خێزانەکەی هەیەات من لەو بڕواایەم هێدی بۆیە ئەوەنە کۆشش زۆرەکە تا بتوانێت لەو ماڵە لەوان دوور بکەوێتەوە من پێم وایە هێدی ڕقە بە تایبەتی بەرامبەر دایکی کە ئەو هەموو خەم و گرفتەی هەیە یەکەم جار برا گەورەکەی هێدی کە ناوی ڤێرنەر بوو بە کارەساتی ماتۆرسکیل مرد جۆرجی براشی پیاوێکی کوش کە لە دیسکۆی ناو شارا لەگەڵی بەشەڕ هاتبوو جۆرج تەنها بە 1 ساڵ بنکردن سزادرا چونکە ئەو بە ئارەزووی خۆی ئەم کارەی نەکردبوو بەڵام پاش ئەوەی 2 مانگ لە بەندیخانە بوو خۆی کوشت لە ژوورە بچووکە تەنهایەکەی خۆیان بە پشتێنەکەی خۆی هەڵواسی هەل لە دوای ئەوەش بێندی برای چوو بۆ ئوستورالیا ئەوە 6 ساڵ تێپەڕی تا ئێستا هیچیان دەربارەی ئەو نەبیستووە لە براگەورەکانی هێدی ئێستا تەنهای ویلی ماوەتەوە ئەو 28 ساڵە و هێشتا لە ماڵەوە لای ئەوانەژی جارجار بۆ شارەوانی وەک شەقام گسک دەرکارەکات ئەویش هەروەها زۆر لە باڕەکە داهانیشێت ئەو کەمێک ناچێتە دڵەوە ئەویش بەهۆی ناڕێکی میزاجیەوە ڕاستتر ئەوەیە زۆر خراپ هەڵەچێت و بەڕووی خەڵکە هەڵە شاخێت و ترسناک تووڕابێ هەنێک جاریش وەک مناڵێکی بچووکەکەوێت و ئەگری بە شێوەیەک چڵمەکەی بەلووتایەتە خوارەوە هێدی پێی وایە کە ئەو تۆقێ نەر و بێزارکەرە کاتێک بچووک بوو من زۆری لێ ترسام بەڵام ئێستا پێی ڕاهاتووم هەموو مرۆڤەکان ناتوانن وەک یەک بن هێدیڵێ ئەوان هەمویان ئارەقخۆری تەواون ئەو بڕیاریەوە هەرگیز دڵۆپێک حول نەخواتەوە ئەو حەزەکە پاش پۆلی نۆ ماڵ بەجێ بێڵێت پارە پێیا بکات و لە ئامادەیی بازرگانی بخوێنێت ئەو تاکە کەسە لە پۆلەکەمانە کە بە تەواوی ئەزانێت چیەوێت
کاتێک من و ئەو دەربارەی بۆ ماوە و ژینگە گفتوگۆمانە کرد بە نزمی و لێوێکی لەرزۆکەوە وتی من تەنها خۆمم، هیچ شتێکی هاوبەشم نییە لەگەڵ ئەوانەی بەڕێکەوت بوونەتە خزممان. من وتم بەڵام ڕەنگە ئەوان بەجێ ئاڕاستەکاریان تێکرد بیت، ئەوسا بەهۆی ئەوانەوە تۆ بوویتەتە ئەوەی کە هەیت. کاتێک لە داڕشتنەکەمان بووینەوە چەند جۆرێکی تەسریحەی جیاوازی قژی یەکتریمان شانە کرد و جۆرەها ئارایشتمان تاقی کردەوە. پاشان باسی قورآنمان کرد. دیارە من زیاتر باسی مارکۆسم کرد. کاتی ئێستا کەسێک نییە هێدی بێوێت، بەرحاڵ خۆی واڵێت. ئەوەی ڕاستیش بێ ئەو خۆی نەویستراوە لەلایەن قورآنەوە. ئەویش بە تەواوەتی لەبەرەوەیە کە ئەو زۆر سعیکەر و هەمیشە تووڕە دەرەکەوێت. لە ڕاستیە ئەو وانە وەک خۆیڵێت تەنها وا دەرەکەوێت. جوجە لە زەردە جوانەکەم کاتێک بۆ کراسە زەردەوە کە پورە ئینگریت بۆی چنیوی تووگا گۆڵکەیەکەی تەواو لە جووچکەچیت. ئەمڕۆ مارکۆس بە پێکەنینەوە لە بەردەم دەروازەی ماڵەوە وەستاوتی ماریا جلی گەرم لەبەر بکە چونکە ئێمە ڕۆسواری ئۆتۆمبیلی کراوە بین. لە دەرەوە بایسکیلەکەی مارکۆس وەستا بوو لەگەڵ گالیسکەیەکی تەختەی تایبەت بە بایسکیلی پێوە بوو کە مشەمایەکی پێیات بۆ خوارەوە. ئەم گالیسکەم لە دوکانی ئاسنگەرەکەی کریسیانەوە هێناوە. ئەگەر بارانیش باری ئەوان نایلۆنەکەی پێایە. دەی ماریا دەستم بەرێ من یارمەتی تێم دەی سەرکەوە. پاشان مارکۆس پایدەری لێیەوە بەرەو خوارەوە نزیکی دارستانەکە کەوتینە ڕێ. 3 کیلۆمەتر بە درێژایی شەقامەکە ڕۆشتین. پاشان بەرەو لای چەپ بە ڕێگەیەکی چەوڕێژ کراوە لایە. لە کۆتایی ڕێگەکەیە ئەو باخچەیە بوو کە کۆمەڵەکەی تیابوون. هەر لە دوورەوە مرۆڤی توانی ببینێت کە کەسانێکی نەئاسایی لەویاژین. چونکە وێنەی گەورە گەورە لەسەر دیواری خانوەکان کێشراوە تەواو وەک وێنەکانی کریستیانە. ماریای من لێرە دوو ژن و پیاوێک لێرە ئاژین تەعامولیان زۆر سەیرە بەیەکەوە بەڵام زۆر خۆشە سەیریان بکەیت چونکە هەستەکەم لەگەڵ یەکە زۆر کۆکن. من سڵاوم لە هێلە کرد کە لەسەرەوە خەریکی لقەیدار بۆیە بڕێەوە. ئەو بچووک و بەهێز و قژێکی کورت و دەنگێکی کڕی تا ڕادێک وەک پیاوی هەیە و هەروەها بە نوشتانەوەی بەشی سەرەوەی لەشی و بە هەنگاوە درێژەکان و قاچخشانی تەواو وەک پیاوێکە جوڵێتەوە. لە ژوورەوە سوسانە خەریکی نانکردن بوو. ئەو تەواو بە شێوەیەکی تر بوو. ئەو زۆر شێوازی کۆندیار بوو. قژێکی درێژێ خەنە ڕەنگکرا و ناوچەوان پێچێکی بەدەست نەخشکرا و تەنورەیەکی درێژ و زلکەوا دەرەکە و چەندین چین بێت لەگەڵ چاکەتێکی نەرم کە پارچە قوماشێک بە ئانیشکەکانیەوەیە. کاتری ناکەم. کاتێ ئێمە گەشتینە کۆمەڵگاکە هێلە و سوسانە هەردووکیان کاتێک سڵاویان لە من کرد زۆر ڕووخۆش دیار بوون. سوساناوتی ئەگەر ئێمە لە چێشخانەکەدا بنیشین ئەوە چاوکێکی گێزەرمان بۆ هێنێت. مارکۆس پرسیاری کرد هانس لەکوێیە؟ سوسانەوتی لە دەرەوە لە کایەنەکەیە دانیشتووە و خەریکی ڕامانە. من وتم چیەکات؟ ئەوسا مارکۆس باسی کرد کە هانس بوودیە و کاتی خۆی لە تێبێت لە پەرستگایەکە بووە. هەروەهایکێکە لەوانەی کە لە دانیمارک پەرستگای دروست کردووە. من لە سوسانەم پرسی بوودیەکان بڕوایان بەچی هەیە؟ سوسانە باسی کرد کە بوودیەکان بڕوایان وایە پاش مردنیش گیان بەردەوامەژی و ئەچێتە لاشەی مرۆڤی تر و گیان لە بەرانەوە. پاش لەدایک بوونەوەی ئەچێتە چ کەسایەتێکەوە بەستراوە بەوەی کە لە ژیانی پێشوویە چ گوناهێک یان چاکەیەکی کردووە. بەهۆی تێڕامانی قوڵەوە مرۆڤ ئەتوانێت گیان لە لەش ڕزگار بکات و هەست بە نەمری بکات. بێگومان ئەوە بەدڵی منە چونکە لەوانەیە من بەم زوانە بمرم و بەخۆشیەوە حەزەکەم کەمێک لەگەڵ هانس دەربارەی ئەوە بدوێم. بەڵام ئەو هەلە نەڕەخسا. ژووری دانیشتنی ڕۆژانەیان لەوێ لە کۆمەڵگاکە تەنها دۆشک و سەرین و فەرشی لێبوو. تەنها شتێکە کەمێک جیاواز بێت تەلەڤیزیۆنەکە بوو. ئەویش بە پارچە قماشێکی چنراودا پۆشرا بوو. هەموو شتێک بۆنێکی سەیری لێ هات. ئەو بۆنە لەو دووکەڵەوەیەت کێواران دایەگرسێنن. ماڵێکی سەیرە لە ڕاستیە لە مۆزەخانەیەکی ساڵانی 60ەکان ئەچێت. مارکۆس ئەوان هیچ کارێک ناکەن؟ ئەوان منیان هەیە. ئافرەتەکان باخچەکە بن بەڕێ و ماڵ ڕێکەخەن. کەمێکیش خەریکی سێحر و جادوون. ئەوە تۆ هەڵی چی؟ بەڵێ کارتی بەخر ڕیزەکەن و بەختی خەڵەگە خوێندنەوە. ئەوان وەک خۆیان ئەڵەن شەبەنگی مرۆڤ لێکێنەوە. ئەتوانن تیشکێکی لاوازی ڕەنگا و ڕەنگ لە دەوری سەری مرۆڤ بین و ئەشتوانن مانای و ڕەنگانە لێک بنەوە. ئەوان بە جۆرێک چوارگۆشەی لە داریبی دروستکراوە سوڕێنەوە و بە دوای کایی موگناتیسی ئاگەڕێن. هەندێک ڕووەک ئەڕوێنن کە بە مانگەشە و دایانچن و ئەتوانن نەخۆشی پێچاک بکەنەوە. بەڵام من یەک تۆز بڕوان بۆ شتانە نییە.
من زۆر حەزم لەو شتانەیە و هەموو ئەوانەی ڕۆژنامەکانە خوێنمەوە کە دەربارەی دەرمانە سروشتیەکان و موعجیزە نووسراون بۆ هیوایەی شتێک هەبێ بۆ چارەسەری دڵە نەخۆشەکەم. سەگەکەی مارکۆس ناوی فیفیکە و لە هێلەی وەرگرتووە. ئەو تەنها 1 ساڵە و زۆر دەستبازە. مارکۆس بەنیازە ڕای بهێنێت تا بتوانێت بەردەوام لەگەڵیا بێت. تا ئێستا توانیوێتی فێری بکات بە جوانی دابنیشێت. ئێمە پەڕاوەمان پێکرد تا بەسەر دەستکی گسکەکەیە باز بدا. کاتێکی خۆش بوو. پاشان تا پێش ئەوەی نان بخۆین یاری کارتمان کرد. من تا کاتی نیوەڕۆ هانسم نەبینی. ئەو سەری پاکتاشی بوو، جۆرێک بیجامەی لەبەرا بوو، بەسەریدا پارچەیە قوماشی گەورەی لە خۆیەوە ئاڵاندە بوو. پاش ئەوە مارکۆس باسی کرد کە ئەوە جلوبەرگی تێڕامانیەتی. ئەو هەموو ڕۆژێک ڕامێنێت و هەموو ئیش و کارەکانی ناوماڵ و دەرەوە بۆ ئافرەتەکان بەجێهێڵێت. ماریا، هانس زۆر فێڵبازە. هانسیش تەواو وەک هێلە و سوسانە بەڕێز بوو لەگەڵم. هەمویان وتیان کە پێیان خۆشە من هاتووم و پێویستیشە سەردانیان بکەمەوە. هەستمە کرد لە دڵەوە واڵێن. هانس و هێلە و سوسانە تەنها کەلانە و فاسۆلەی قاوەییان خوارد چونکە ئەوان ڕووەکین. بەڵام من و مارکۆس مریشکێکمان خوارد. تەنها شتێک هەبوو کە من زۆرم پێ ناخۆش بوو، ئەو گەورانی لای مێزینان خواردنەکە دانیشت بوون بە بەرزی خۆیان بەتاڵە کردەوە. بەڕاستی ئەوانی مارکۆس لەلایەنەژی خەڵکێکی تایبەتن. مارکۆس بە گالیسکەی پاسکیلەکەی منی گەیاندە ماڵەوە. کاتێک منی دابەزان تەنها پێی وتم ماڵەوە ماریا گیان. پاشان مارکۆس بە پەلەری خوڕی و ڕێگەی گرتەبەر. ئێمە هێشتا یەکتریمان ماچ نەکردبوو یان هێندە دەستی یەکتریمان نەگرتبوو. من کەوتمە بیرکردنەوەی ئەوەی تۆ بڵێیت مارکۆس کوڕێکی ئاسایی بێت، یاخود تۆ بڵی مەبەستی ئەوە بێت کە ئێمە تەنها هاوڕێین و بەڕاستی پێکەوە نین. واروەها و بیرە ناخۆشەشم بە بیرا هات کە ڕەنگە و تەنها لەبەرەوەی بەزەی پیامایەتەوە لێم نزیک بێتەوە. نەخێر حەز ناکەم وا بیر بکەمەوە. بەرحاڵ پێویستە زیاتر ئارامم هەبێت. ڕەنگە تەنها لەبەرەوەش بێت من کاتی زۆرم نییە بچکۆ لە خۆش ماچەکەم. ئای ئەم 5 ڕۆژەی دوایی چەند بیرمە کردیت. لێم ببوورە کە هیچت لێ نەبیستم. شەوی پێنجشەمە زۆر نەخۆش بووم. زۆرە کۆکیم و هەناسم بۆ نادرا. بۆیە بردیانم بۆ نەخۆشخانە. لەوێ وتیان ئاوێکی زۆر لە سیەکان مایە. پێویستە بە دەرمان دەربهێنرێت و ئەبێت لەوێ بکەوم و لەژێر چاودێرییا بم. من هەست بەواکەم، بەڵام پێش هەموو شتێک لە ڕوخساری گەورەکان نایبینم. من نزیک بوومەتەوە جامردن بێیانەوەی دڵێکی نوێ وەربگرم. ناخۆشترین شت لە نەخۆشخانەوە بوو کە ئێواران بیری تۆمە کرد. تۆ کۆرپە بچکۆلەکە. ئێوارەی هێنی دەستم بە گریان کرد و پزیشکەکە هانە کار لە ژیشکە چێت. هات لەلام دانیشت و دەستی گرتم و دەستی هێنا بە ڕوومەتمە. کاتێک کەسێک بە چاوی بەزەییەوە سیرمەکات خۆم پێ ناگیرێت. بەهانەم وت نەخێر من تەنها بیری خوشکە بچکۆلەکەمەکەم کەوا ڕاهاتوم لای من بنوێت. کاتێک ئەو لی پرسییم ماریا شتێک هەیە لی بترسیت؟ دکتۆر مردن ئازاری هەیە؟ بڕوا ناکەم، مردن خۆی نا. لەوانەیە مرۆڤ پێشتر ئازاری هەبێ بۆ ئەوەش دەتوانێت دەرمان دژی ئەوە وەربگرێت. زۆرێک لەوانەی تووشی دڵوەستان بوون پاشتر باسییان کردووە کە هەستیان بە خۆشیێکی ئەوتۆ کردووە کە ئاواتەخوازن جارێکی تریش تاقی بکەنەوە. من کتێبێکە بۆێنم کە تیا بەشێک لەو کەسانەی ژیاونەتەوە باسی سەرگوزشتەی خۆیانەکەن کاتێ لەسرە مەرگا بوون. ئەوانە جێڕنەوە کە هەستیان کردووە باشن و ڕووناکێکی جوانی ڕەنگە و ڕەنگ بە بەردەمیان ئافڕیوە. ڕەنگەوە گیان بێکە خەریکە لە لەژێتە دەرەوە. من بوودیەکە ناسم لە کۆمەلگاکەیە باسی خواردنە ڕووەکیەکان و دووکەڵ و دۆشک و فەرشەکە کە لەسەر زەوی دانراون. بەڕاست هێشتا جۆری وا ماون. کاتێ من مناڵ بووم خەڵکێکی زۆری وا هەبوون بەو شێوەیە ژیان. ئەوسا ئەوە نوێ بوو. لەو بڕواایە کاتێک مرۆڤ مرێت گیان بەردەوام بژیت؟ نەخێر ڕێک بەو شێوەیە نا. بەڵام ئەوازانم کە هەر مرۆڤ شتێکی هەیە بیر و هەست کە کار لە مرۆڤەکانی ترەکە. بەو شێوەیە مرۆڤ دەتوانێت بڵێت کە بەشێکی کەسێک لە هزری کەسانی ترا بەردەوامە ژی. ئەوان هەندێشتیان بیر دێتەوە کە مرۆڤ توێتی هەستێک کە مرۆڤی ناسیوە. چۆن مرۆڤ دەتوانێت تەواو دڵنیا بێت لەوەی کە هەستەکان لە دڵا جێگیر نین؟ هەمیشە وتراوە کە تێگەیشتنەکان لە مێشکان و هەستەکانیش لە دڵان. مرۆڤ ئەڵێ دڵتم بە دیاری بەرێ، هەروەها ئاڵێت دڵ نەرمە، دڵگەرمە یاخود بێدڵە. خەڵک تەواو لەو بڕواایە بوون کە هەستەکان لە دڵان، چونکە کاتێ مرۆڤ خۆشحاڵە بێ یانە ترسێ یان هەڵەت چێ هەستەکات چۆن دڵی تەپەتەپەکات. ئەو دووپاتی کردەوە
کە هەموو هەستەکان و بیرەکان لە مێشکان و کەسایەتی منیش کەمترین گۆڕانی بەسەرا نایەت بە وەرگرتنی پەمپێکی نوێ لە سینەما. لەگەڵەوەشا هێشتا چاوم لەسەر هەندێک گوشە و دەستەواژەیە کە دڵیان تیا بەکارهێت. هەنە دڵنیا بوو لەوەی هێندەی نەماوە دڵێک بۆ من پێیا بکرێت. با بەودایە هەموو ڕۆژێکە هاتن بۆ لام و هەواڵیانە پرسییم. دەستەکانی دایە هێشتا ئەو نەخراپن کە هەر مۆڵەتی نەخۆشی لە کارەکەی هەیە، بەڵام ئەمە ڕێی ئەوەی لێ ناگرێت. هەر جارێک بێت بۆ لام جێگەکەم ڕێگە خات و مێزی تەنیش جێگاکەم لە دەرەوە و ناوەوە شوات. بابە ورتەی لێوە نەهات، تەنها لای قاچی سیسەمەکە ڕق ڕاوەستا بوو. بەڵام وەکوتر ئەوان زۆر دڵنەرم بوون. ڕۆژنامە و کتێبیانە هێنا و دایە زۆریەکرد کە هەر چێکمەوێ بۆمی بهێنێت. تەنانەت ئەوانەی ئاواتیشم پێ نەخواست و نیان بەکاریشم نەهێناون. مارکۆس نەهات و ئەمەش کەمێک خەمباری کردم. ڕاکشام و هەوڵم ما قەناعەت بە خۆم بکەم کە ئەو بە تەواوی منی ناوێت. جگە لەوەش ئەو کوڕێکی قۆزە، چاوەڕێی چی لە بەهێزێکی مردووی وەک من بکات. بەڵام بێگومان ڕێشی تێیەچێ زۆر بە ئاسانی نەیوێرابێت یان شەرمی کردبێت. من بڕیارم ما ئەگەر ئێمە بەردەوام بین لە پەیوەندیەکەمان ئەوە زۆر بە ئاسانی داوای لێ بکەم یەکتری ماچ بکەین. لەبری ئەوە ئەلیزابێت هات و داڕشنەکەی منی هێنابوو کە دەربارەی بۆ ماوە ژینگە نووسی بووم. چوارم وەرگرت بوو. ئێمە دەربارەی ئەو شتانە دوایین کە کار لە مرۆڤەکەن. ئەلیزابێت گێڕایەوە کە ئەو خۆی لە خێزانێکی دەوڵەمەند گەورە بووە، بەڵام لە ساڵانی 60ەکانە کەوتۆتە ژێر کاریگەری بزوتنەوەی لاوانەوە و بەشداری بزوتنەوەکانی دژی دیکتاتۆری و دژی ئەوانەی دەسەڵاتدارن کردووە تاوە ڕادەیی بچێتە پاڵکەم دەستان و هەژاران. ئەو سەردەمانە زۆربەی زۆری لاوان چەپڕە و شۆڕژگێر بوون، بەڵام ئێستاەوە سەردەمیان نییە. ئەوە کاریگەریەکی ئۆتۆی نەماوە، بۆیە تەنها ئێمەی سۆسیالیستە ڕاستەقینەکان ماوینەتەوە. ئەلیزابێت هەروەها باسیەوەی کرد کە لە هەڵبژاردننی شارەوانیەکانە لەسەر لیستی سۆسیالیستەکان بەشداریەکات. من پرسیارم لێ کرد لەو بڕوایە یای سیاسەت پەیوەندی بە ژیانەوە هەبێت. ئەلیزابێت وتی بە هەندێک شێوە ئەگەر بە شێوەیەکی گشتی ئامانجێک هەبێت. ئەوەیە کە ئێمە ئابێت لەگەڵ ژیانە بین تا ئەو توانە بچووکەی کە هەمانە بیخینەگەڕ بۆەوەی جیهان بگۆڕین بە جیانێکی باشتر تاتیایە بژین. بە هەر حاڵ من پێم وایە سیاسەتیش بەلای منەوە ئەمریکا مرۆڤ توانێ بەکاری بێنێ بۆ باشکردنی جیهان. من وتم بێدادی زۆرە. ئەلیزابێت وتی بەڵێ هەر ئەوانەشە کە ئابێت ئێمە کاریان بۆ بکەین، ئەمەمانە ئايات بە ژیان. ئێستادایە بانگی کردم، تەلەفۆنێکم بۆ هاتووە. هەڵی بهێنە کێیە؟ خوشکەلە مارکۆسە، مارکۆسی خۆشەویستم. زۆرم بیرە کردی، ئەمەش دەرخستنی خۆشەویستیەکی زۆری منە بۆ تۆ ماریا. سبێنێ دوای قوتابخانەیەم بۆ لات. من خۆم تا 2 ڕۆژی تر ناچمەوە بۆ قوتابخانە، زۆر بەهێمنی وەریەگرم، بەڵام ئانا بڕیاریاوە بێت بۆ ئێرە و بەیەکەوە وانەکان بخوێنین. کاترینا شەو باش. خوشکە بچکۆلەکەی خۆم دایە لای دەروون ناسێک بوو لە ناو شار. پزیشکەکەی پێی وایە شتێکی دەرونی هەیە وای لێ کات ئەوەنە خەریکی پاکردنەوە بێت و هەمیشە دەستەکانی بشوات. خۆی پێی وابوو چوونی ئەو بۆ لای دەروون ناس بێعقلێکی تەواوە. دایەوتی ئێستا پاک و خاوێنی بۆ بە نەخۆشی، بەڵام هەرچۆنێک بێ ئەو چوو بۆ ئەوێ، چونکە پزیشکەکەی پێیوت بوو پێویستە بچیت. خۆشی تا ڕادەیە گوێڕایەڵی دەسەڵاتە، سەرەڕای ئەوەش دەستەکانی کۆڵەوارن. ئەو ئەبێ نزیکەی هەموو ڕۆژێک بچێ بۆ نەخۆشخانە بۆ گۆڕینی لۆکە و لەفاف و دانانی دەستکێشی لۆکە. ناشتوانێ بچێ بۆ کار، لە ماڵیشەوە دەستکێشی لاسیک بەسەر لەفافەکانە لە دەستەکات بۆ ئەوەی هەرچۆنێک بێ گسکبات و ماڵ پاک بکاتەوە. لەژێر دەستکێشە لاستیکەکانەوە لەفافەکە تەڕەبن، ئەمەش بەوە کۆتاییە لەفافەکەی لێ بکاتەوە و دەستەکانی بشوات بۆ ئەوەی هەو نەکەن. کاتێک دایە هاتە ماڵەوە من لێم پرسی دەروون ناسەکە وتی چی؟ دایە سەری ڕاوەشان وتی ترس لە پیسی مانای ترسە لە ژیان. داوای لێکردم بۆی باس بکەم ئایا لە ژیانە ترسم؟ خوایەگیان چ قسەیەکی قۆڕە، بۆ ئەوەش هەبێ پارەیان بدرێتێ. بەرحاڵ وای بیر لێکەمەوە جارێکی تر نەچمەوە بۆ لای. ئەمەی وت و پاشان کەوتە خۆی بۆ دانانی کاغەزی نوێ لە دۆڵابی چێشخانە و چەکمەجەکانیە.
پاش قوتابخانە مارکۆس هات، بەڵام ئەوە نەمایەوە چونکە ئەو ستێڤن زانی بۆیان گۆمەکە ماسی تایە، بۆیە بڕیاریان نابوو بچن ماسی بگرن. من پێم خۆش بوو، بەڵام خۆم وا پیشان نەیە. تەنها ئەوە نەموت کە ئەمە بۆ منیش گونجاوە، چونکە لەگەڵ ئانایە بەیەکەوە سەعیەکەین. ماریا، سبەینە تەنها دووانم هەیە، بۆیە ئەگەر تۆ بتوانیت و ئەوە هەواش خۆش بێت، ئەوە حەزەکەم بە پاسکیل گەشتێکی خۆش بکەین. زۆر باشە، هاتوانم. کەواتە من خواردن و خواردنەوە چەند بەتانیەک بۆ کوشتنی پاسکیلەکەم هێنم. مارکۆس ئەمەی وت و ڕۆشت. ئێمە بەڕاستیە بۆیە لای ئانا ماتماتیکمان بخوێنایەتەوە، بەڵام لە بری ئەوە سێری کتێبەکانمان کرد کە هی دایک و باوکی ئەوەن. ئەوان ژمارەیەکی چاوەڕوان نەکرا و کتێبیان هەیە. من هیچم نییە دژەوەی کتێب بخوێنمەوە، بەڵام حەز ناکەم سێری وێنە نەشیاوەکانیان بکەم. ئەویش وەک ڕۆمانسیە داتە ڕووخێنێ. وێنەی نەشیا و زۆر قێزەونە. من خەو بەوە بینم مارکۆس ماچ بکەم و باهۆش بە یەکا بکەین و بڵین یەکترمان خۆشەوێت. کە بیر لەوە کەمەوە هەموو لەشم گەرمدایەت. لەو کاتەیە کە ئێمە هەموو کتێبەکانمان لە بەردەممانە بڵاو کردبووە، دایکی ئانا بە چاوە خۆی کرد بە ژوورە. جوانە، ئابە ماڵن سعیکردن؟ ئەمەی وت و پێکەنی. بەڵێ بۆتان لواوە، کاتێک من لە تەمەنی ئێوەیە بووم، کتێب دەربارەی هەنێشت قەدەغە بوو، بە تایبەتی بۆ کچان. من پرسیارم کرد، قەدەغە بوو؟ بەڵێ، ئەگەر تۆ کچێکی باش بیت ئەبێ نەبینیت و نەبیستیت و هەست نەکەیت. دایکم فێری کرده بووم کە کچی ڕێک و پێک خو نایاتە شتیوە، دواتریش ناو و ناوبانگ و نرخی خۆیە بێ لە بازاڕی هەوسەرگیریە. بەڵێ، ئێوە پێتان وایە ئەمە تەواو لە چرخی ناوەڕاستە چێ، بەڵام بەڕاستی من فێریان کرده بووم کە پاکیزەی شتێکی ئەوەنە گرانبەهایە کە کچ تەنها بە هاوسەرگیری بۆی هەیە بیگۆڕێتەوە. خۆ ئەگەر پێشتریش ئەوەی لەدەستدا بێت، ئەوە زۆر سووکە بێ. ئەو ساش کەس نایەوێت بیهێنێت، بەو شێوەیە بە تەنها ئامێنێتەوە و سکپڕ و هەژارە بێت. دیارە پیاوان بۆیان هەبوو، چونکە ئەو شتانە لە نرخیان کەم ناکاتەوە. ئەمەش بە بیری پاکیزەی و دووڕێی ناوە برێت. من لێم پرسی، لێگەڕان وا بچێتە سەر؟ دایکی ئاناوتی، نەخێر، هەرگیز، لە بریەوە شۆڕشێکی ئازادیمان بەرپا کرد. خەباتی ڕزگاری خوازی لەژێر چەرچەفا بەڕێوە چوو. مرۆڤ ئەتوانێ بڵێ کە ئێمە هەوڵمانەیە بەبێ دووڕووی لەگەڵ یەکتری جوود ببین. بەڕاستی ئەوە کەم نییە ڕاپەڕین لە پێناو شتێکی یاوایە بکەیت. ئێمە ئەومان کرد کە خۆمان فێری بوو بووین و گرنگترینیشان ئەوە بوو ئێمە لەگەڵ هەمووان جوود بووین. ئەوە بە سوک سەیری کوڕانمانە کرد پێش ئەوەی ئەوان فریاب بکەون بە سوک سەیری ئێمە بکەن. ئێمە خۆمان پارەمان پێیا کرد و پاکیزەیی خۆمان بە هیچ کەسێک نەفرۆشت. لەو کاتەیە ئانا بە تەواوەتی گوێی گرت بوو. ئاناوتی، ئەوە ڕاپەڕین بوو کە ئێوە کردان، بەڵام دیارە ئێمە پێویست ناکات بەو شێوەیە ڕاپەڕین بکەین. دایکی ئاناوتی، نەخێر، ئێوە پێویستە تەنها بۆ خۆشی بیکەن، ئەوەش ئەوەنە بێعقلی نییە. دیارە هەروەها ئەگەر بڵین مەبەستێکە لە ژیان. من پرسیارم کرد، ئەمە مەبەستێکی ژیانە؟ دایکی ئاناوتی، بەڵێ، بەو پێی زۆربوون، پاراستنی جۆر، بەردەوامی ژیان، دیارە پێویستە ئەوەش مەبەستێک بێت. هەر لەبەر ئەوەشە کە ئەم بابەتە بەسراوەتەوە بە هەموو ئەو ئارەزوو تۆزانەی کە ئێمە زۆر بە ئاسانی ناتوانین دەستبەرداری ببین. تەنانەت ئەگەر کەمێک فێڵ بکەین و هەموو جارێکیش مناڵی لە دواوە نێت. کاتێک دایکی ئانا چوە دەرەوە، ئاناوتی، من پێم وایە شتێکی قێزەونە کەسانی بەتەمەن بەو شێوەیە خۆی بەنێ و قسەی لەسەر بکەن. من پێم وانییە. من پێم باشە ژمارەیەکی زۆر کەسانی گەورە هەبن ئەمە بە سروشتی و نەرمی وەربگرن. لە ماڵەوە لای ئێمە هەرگیز کەسێک نییە ناوی جوودبوون بەرێت. بەڵام دایکم بە ئاگاوە هەنێک کتێبی پزیشکی جیاوازی دەربارەی ژیانی جوودبوون و خولی مانگانە و شتی وای بۆ داناوم. بەڕاستی ئەو دەربارەی ئەو شتانە زۆر شەرمنە. هەرچەنە ئەویش هاوتەمەنی دایکی ئانایە، هەردووکیان 43 ساڵن، بۆیە زۆر دڵنیام کە ئەو بەشداری ئەوەی نەکردووە
کە دایکی ئانا ناوێ بات شۆڕشی جوود بوون. ئەمەش تەواو وەک بزوتنەوەی لاوانەکەی ئێلیزابێت وایە شتێک بۆ لە کۆپنهاگن ڕوویاوە، بەڵام کاتی ئێستا ئەوە لێ هاتووی نییە بەو شێوەیە دایکی ئانا کردوێتی، چونکە لەوانەیە مرۆڤ تووشی نەخۆشی ببێت. بیرکردنەوە لەم نەخۆشیە کاریگەریەکی کەمێک ترسناکی هەیە، بۆی حەز ناکەم ئێستا لەوە زیاتر بیری لێ بکەمەوە. ئێستا خۆمە خزێنمە لای تۆ و بیر لە مارکۆس و گەشتەکەی بەیان یەکەمەوە. بڕیارم ماوە داوای ئەوەی لێ بکەم یەکتری ماچ بکەین. شەو باش بچکۆلە مێرووە بچکۆلەکە، ئەمڕۆ خۆشترین ڕۆژە بەسەرم بردبێت. دەرەوە هاوین بوو، گەرمتر بوو لە هەموو ئەو 29 مارتانەی لە بیرەوەریمان. بیرمێت ئەم کاتانە ئاو هەوا چۆن بووە، چونکە سبەینی ڕۆژی لەدایک بوونمە. من و دایە پێکەوە چای بەیانیمان خواردەوە و زۆریش خۆش بوو. کاتێک باسی ئەوم بۆ کرد کە لەگەڵ مارکۆس گەشتەکەین، ئەو زۆر نیگەران بوو. بەردەوام ئەهات و ئەچوو ئەیوێت بیرە نەچێ، خۆ گەرم داپۆشیت، هەمیشە گەرم و گوڕ بیت، ئاگار لە دڵێ بێ. ئەگەر کۆکەت بۆ هات یەکسەر بیتەوە بۆ ماڵەوە، ژیرانە هەڵس و کەوت بکەیت. من هەمیشە هەمووت بەڵێدایە. ئەو زۆری مەبەست بوو، لە ڕاستیە ئەو نەخۆشی نیگەرانیە، بەڵام نایەوێ هیچ شتێ لە من قەدەغە بکات. لەو ڕۆوە من لە زۆر کەسی تر باشترم. کاتێک مارکۆس هات ئەوی ژوانەیەکی باشی دەربارەی جلوبەرگی گەرم دڵێکی نەخۆش و کۆکە وەرگرت. دایەوتی هەروەها بە ئاگاهێنەکەش لەگەڵ خۆتان بەرن، ئەگەر لێ یا خێرا بگەنە نزیکترین تەلەفۆن. خەمە نەبێ هەروواکەین، ئێمە بە زەویشی تەختانیا لێخوڕین. هەروەها من لەگەڵ خواردنی چەند ڕۆژێک لە گالیسکەکەیە دانرا بووم، چونکە هەردوو ئافرەتەکەی کۆمەلگاکە و دایکیشم بە زۆر خواردنیان پیاناردبووین. دایە وەستە و بەدەست ماڵ ئاوایی لێکردین، بەدەم پێکەنی، بەڵام من ترسم لە چاوەکانیا بینی. ئێستا چێتە ژوورەوە و دەستەکات بە گسکدان. دەروون ناسەکە ڕاستەکات، ئەوە ترسەواکات. من بیرم لێ کردەوە. ماریا، دایکت زۆر ڕووخۆشە. بەڵێ، ئەوە تەنها و کاتەنەی بیرێکی نەگۆڕی بوات بێت تا بە تەواوەتی ماڵ پا بکاتەوە. ئەوەیان هیچ نییە، من زۆرم حەزە کرد وەگەوە ئاوا خۆش بژیم. تا بتوانم زووتر ژنێنم، ئافرەتێک ماڵ پا بکاتەوە و دوو مناڵی بچکۆلەی ژیکەڵەمان هەبێت. چەند سەیری مارکۆس. بەناو دارستانەکەی هاڕۆشتین. لەوێ بە درێژایی ڕێگەکە بۆنی بەهارە هات. لە کێڵگەیەکی ناو دارستانەکە و نزیکی پەرژینێک کە ئاسکی تیابوو مارکۆس وەستا. دانیشتین و کەمێک سەیری ئاژەڵەکانمان کرد کە هی ئاسک بە خێوکەرێکن. ئەوانە گەورە کرێن و سرە بڕێن و فرۆشرێن. مارکۆس، ئەوانە زۆر گوناحن. لە هەموو ئاژەڵانی تر گوناهتر نین. مرۆڤ لە هەموو ئاژەڵەکان ڕەخترە. مرۆڤ وڵایەت دەست بەسەر سروش تا بکرێت، سوودی لێوەرەگرێت، کاولی ئەکات و هاوژیانەکانی خۆی لەسەر زەوی ئەخوات و لە ناوەبات. مارکۆس، پێشتر هەرگیز کوڕێکم نەبینیەوە بەو شێوەیە بیر بکاتەوە. ئەزانی بەڕاستی هەنێک جار وا بیرەکەمەوە ببم بەڕۆیکی. ئەمە ژەونە لە مەسەلەکە ناگۆڕێت. باشتر وایە تا دوای نانی نیوەڕۆ چاوەڕوام بکەیت، چونکە ڕانەمریشکم لەگەڵ خۆمێناوە. مارکۆس کاسێتێکی ئیرۆن مایدن کە ڕۆکێکی خێرایە خستێ سەر و پاشان بە بایسکیل بەردەوام بووین. ئەو ناچار بوو زۆر بە ئاگاییەوە پایدەر لێبە، چونکە بە زەویەکی چاڵ و چۆڵیان لێمانە خوڕی. مۆسیقاکە دەنگی بەرز بوو، خۆرەکەش منی گەرم کرد بۆ کە لە ناو گالیسکەی بایسکیلەکەیە دانیشت بووم. من دانیشت بووم و بیرم لەوە کردەوە کە مارکۆس کوڕێکی زۆر تایبەتە. هیچ کوڕێکی تر لە فارۆب بیر لەوە ناکاتەوە بە گالیسکەی پایسکیل لەگەڵ کچێک گەشت بکات، بۆیە بێ شەرم بیان گرێت. پاش ئەوەی گەشتی نەئەوێ و نانمان خوارد، مارکۆس وتی: ماریا، سەرماتە؟ مارکۆس، یەکتری ماچ نەکەین؟ بەڵێ، بەڵام ئەبێ ڕوودوەرگێڕی بەلای منە. ئەوە نەشڵەژام تەوژمێکی کۆکەم بۆ هات. ماریا، هەستەکەی خراپ بێت؟ نانا نەخێر، تەنها خراپ دانیشت بووم. خوارم. کاتێک ماچەکەین باش نییە لە تەنیژیەکەوە دابنیشین، لەوانەیە ملل لە جێ بچێت.
پاش ئەوەی ڕاکشین و بە ماوەیەکی زۆر یەکتریمان ماچ کرد، مارکۆس پشوویەکی یا و خۆی خستە سەر ئانیشکەکانی. چڵەگیایەکی ڕاکێشا و کەوتە قوتوکەدانی لوتم. تۆ لە دڵە ترسیت؟ بەڵێ. وا باشترە بگەڕێنەوە بۆ ماڵەوە، ئەژینا دایک و باوکە پیرەکە تووشی دڵەڕاوکێ بن. کە گەشتمە ماڵەوە بینیم دایە هەموو فەرشەکانی بردووەتە دەرەوە و تەکاندبووی. کاتێک من هاتمە ماڵەوە ئەوەنە سەرقاڵی ئەوە بوو پەڵە نەبینراوەکانی سەریان لابەرێت. ئەوەنە بە تایبەتی و زۆر سێری منی نەکرد. ئەوەش بۆ من زۆر باش بوو. من زوو تۆم لە خەو هەڵسان کاترینا. بە درێژایی ئێوارە هەوڵم ما فێرت بکەم بڵێ مارکۆس. تۆ توانیت بڵێ کوکو. بە هەموو دەموچاوت پێیەکەنیت. پێویستە بچم پاڵ بکەوم. لە ڕاستیە پێم وایە خەوتن کات بە فێڕۆدانە، بە تایبەتی ئەگەر مرۆڤ ئاوا دڵخۆش و بەختەوەر بێت. هەوڵ هەم تا بتوانم خۆم بە ئاگا بهێڵمەوە هەست بە خۆشی بکەم. بچکۆلەکەم کاترینا. ساعت 7:20 ئەم بەیانە 14 ساڵ بەسەر بۆ یەکەم جار چاو بە ڕووناکی هەڵهێنانی خوشکە گەورەکە تا تێپەڕی. بۆ بۆنەیەوە دیاریم وەرگرت و بۆ بەرچایی شکولاتی گەرم و سەمونی فەڕەنسی تازە برژاوم خوارد. لەلایەن دایکم و باوکمە تراک سوودێکی زۆر جوانم وەرگرت. تۆزێک گەورە بوو. دایوتی بۆ ئەوەی تایە گەشە بکەم. کاتێک ئەمەی وت دەستی بە گریان کرد. من باوەشم پیا کرد و وتم جوان گەشەهاکەم. بەخۆشی و بێ کچە جوانەکەم. باوکم ئەمەی وت و چوە دەرەوە بۆ وەرشەکەی. لەسەر ڕۆژی لەدایک بوونا خۆش نییە مرۆڤ دایک و باوکی وای هەبێت بەداخەوە بۆ ئەوان نەخۆشەکەی منیان زۆر لە خۆم زیاتر بە هەند وەرگرتووە. هەستم کرد ناچارم دڵنەوایی دایکم بدەمەوە. دایە پێش هەموو شتێک هانەوتی کە ئەو دڵنیایە لەوەی من دڵێکی نوێ وەرەگرم. دووەم شتیش خراپترین شتێک بتوانیت ڕوو بدات ئەوەیە بمرم. خۆ هەموو کەسە مرن جا چه زوو بێت یان درەنگ. دایکم وتی ئێستا باسیەوە ناکەین. فرمێسکەکانی سڕی ئێمە بێت ڕۆژێکی لەدایک بوونی خۆشمان هەبێت. تۆ کاترینا ئەمڕۆ ناچیتەوە بۆ باخچە و لە ماڵەوە لە شوێنەکەی خۆتا یاریەکەیت. یەکەم جارە دایە دەستی بەتاڵ بێت. دانیشتووە بە دەستە پێچراوەکانیەوە لاپەڕەکانی گۆڤاری خێزانی هەڵەیاتەوە. دەستەکانی لەژێر لە فافەکەەوە ئازاریەن. بۆیە دوو حەبی خوارد. منیش دانیشتم و کەوتمە وێنەکردن بە بۆیەی ئاوی کە وەک دیاری ڕۆژی لەدایک بوون لە تۆ وەرم گرت. لەلایەن دایکمەوە کڕابوو. من حەزم لە وێنە کێشان و بۆیەکردنە. ژمارەیەک دەفتەرم هەیە کە وێنەی سروشت و جۆرەها گوڵی تایە و من ڕەنگیانەکەم. بۆ نیوەڕۆژ خۆشترین خواردنیان بۆ لێنام. مریشکی بچووکی فەڕەنسی کە مرۆڤ ئەتوانێت لە بیلکابی کرێت. پاش نیوەڕۆژ کاتێک کە کێکمان خوارد باوکم گەیاندمی بۆ کۆمەڵگاکە و بۆ لای مارکۆس. سوسانە چۆرەک و چای بەهشتی بۆ لێنین کە تامی نعنایەیە. هانس نەی خوارد چونکە بە ڕۆژوو بوو. ئەو بەتەمایە بە ڕۆژوو بێت و ڕامان بکات تا بگاتە نێرڤانە. خۆی وایوت. من پرسییم نێرڤانە لەکوێیە؟ هانس ڕوونی کردەوە کە نێرڤانە جۆرێک لە بەختەوەری وەسف نەکراوە کە گیانتیایە خۆی لە ئازاری ژیان ڕزگارەکات. من و مارکۆس بە پرسەوە لەومان ڕوانی. هانس ڕوونی کردەوە بەڕامان مرۆڤ ئەتوانێت لە پەیوەندیە قوڵەکانی ژیان بگات. ئەم تێگەیشتنەش هێمنی و ئارامی ناخ بە دیاریە هێنێت. هەموو گومان و ترسەکان وەنەبن. ئەوە پێوترێ بوودی. ڕێگەی نێرڤانە بە بوودیە تێپەڕێت. مرۆڤ تەنها کاتێک ئەتوانێت بگاتە نێرڤانە کە واز لەم دنیاە بهێنێت و خۆی لە ڕامانە قوڵ بکاتەوە. زۆر پڕنهێنی دەرەکەویت. بەڵام ئەوەی من تێگەیشت بم هانس مەبەستی ئەوەیە کە مرۆڤ لە بری ئەوەی خۆی تێکەڵی ژیان و کۆمەلگا بکات بەختەوەرترە بێت ئەگەر بە چوار مشقی دابنیشێت و بیر بکاتەوە. بە شێوەی چوونە ئاسمانی بوودیەکانە وترێ نێرڤانە. ئەوە هەر زیندووە کرێنەوە و زیندووە کرێنەوە. هەر ژیانێک بۆ خۆی ئازارێکە. لەسەر ئەو کارانەی کە لە ژیانی پێشترا کردویانە سزا هەدرێن. کاتێک ئێمە کەمێک لە دەوری مێزەکە دانیشتین هانس چۆ دەرەوە بۆ کایانەکە
تا بوودی و نێرڤانە بدۆزێتەوە. بەڕاستی هانس تەواو شێتە. بەڵێ، بەڵام خۆشە گوێت لە گەورەکان بێ باسی بکەن ژیان چمانایەکی هەیە بەلای ئەوانەوە. بەلای دایکی منەوە ئەوەیە کار بکەیت و ڕێک و پێک بیت. بەلای یەکێک لە مامۆستاکانمەوە ئەوەیە خوو بەیتە سیاسەت و کۆمەلگا بگۆڕیت. بەلای دایکی ئاناوە مانای ژیان ئەوەیە جۆرەکان خۆیان زیاد بکەن. بەلای هەنسیشەوە مانای ژیان ئەوەیە لە دەرەوە لە کەیانەکە چوار مشخیدا بنیشیت بۆی بگەیتە بەهەشتێکی هندی. ماریا، ئەی بەلای تۆ ژیان مانای چییە؟ نازانم، بەڵام من زیاتر بڕوام بە مامۆستاکەمە ئەلیزابێت کاڵێ مرۆڤە بێت هەوڵ با گیان باشتر بکات بۆ ئەوەی ئەوانەی ژیانیان ناخۆشە باشتر بژین. تۆ بۆ خۆت زۆر فەلسەفیت، وایە؟ بەڵێ، پاش ئەوەی دڵم نەخۆش کەوت و نەمتوانی وەرزش بکەم و ئەوەنە لە دەرەوە بم، زیاتر کاتم ما بە خوێندنەوە و بیرکردنەوە. من تااقەتی شتێکم نییە سیاسەتی تیابێت. بەڕاستی من تەواو خۆپەرستم. من تەنها حەزەکەم زۆر دەوڵەمەند بم، ڤێلایەکی گەورەی کەشخەم هەبێت، حەوزی مەلە و گۆڕەپانی تێنسی تیابێت، ئۆتۆمبیلێکی کەشخەش، تەواو وەک ئەوانەی داڵاس. کەواتە بەلای تۆ مانای ژیان پارەیە. دیارە ژمارەیەکی زۆریش بووک لە خەونەکان تا هەیە. نەخێر، هەر تەنها دانەیەکە. ماریا، کەمێک نزیکتر بەرەوە. لە یەک نزیک بووینەوە و لە تەنیشتی یەکتری دانیشتین تا کاتێک گوێمان لە ئۆتۆمبیلەکەی باوکم بوو. ئەو کاتێک کە بوو بچینە خوارەوە مارکۆز ڕای گرتم و گێڕایەوە کە قسم لەگەڵ یاریدەدەرە کۆمەڵایەتەکەی خۆم لە کۆپنهاگن کردووە و لێم پرسی ئایا توانی پەیوەندی بە دایکمەوە بکەیت؟ ئەوی ژووتی باشە، بزانم چۆنە بێت، بەم نزیکانە لێ کۆڵمەوە. ماریا، منم ئەوێ بزانم بنەچەم لەکوێوە هاتووە. من زۆر باش لەوە تێیەگەم مارکۆس. کاترینە بچکۆلەکە دایە گوناحە ئەم بەیانێ زوو بە ئاگا هات، چونکە ئازارێکی زۆر هەبوو لە دەستەکانیا و بە درێژایی ژێر قۆڵی سوور هەڵگەڕا بوو. هەویان کردبوو تووشی ژەهراوی بوونی خوێن بوون. بەڕوویەکی پەشۆکاوە وتی پزیشکەکەی بڕیاریە کە بێت بەلایەنی کەمەوە 2 ڕۆژێک لە نەخۆشخانە بکەوێت. من خەمبار بووم و دەستم کرد بە گریان. هەنێک جار ڕەنگەوا دەربکەوم کە دایکمم خۆش نەوێت، تەنانەت کاتێکیش قسەی لەگەڵەکەم، بەڵام وان نییە. من ئەوم خۆشەوێت و حەزیشەکەم پێکەوە قسە بکەین. لە ڕاستیە بە تەنها هەڵەی ئەو نییە کە ناتوانین پێکەوە بین، چونکە منیش زۆر ڕەخنە لەوە گرم. من پێم وت حەیف بۆ تۆدایە، بەڵێنەیەم ئەو ماوەی لێرە نیشت بڵاو نەکەمەوە و ماڵ پیس نەکەمەوە. دایکم وتی ماریا، خاڵ خاڵۆکە بچکۆلەکەم. فرمێسک بە چاوەکانیان هاتە خوارەوە. پاشان تەلەفۆنی بۆ خوشکە بچکۆلەکەی خۆی کرد لە باکووری ئیلاند. پورە ئینگریت، بۆ خۆشبەختی پورە ئینگریت توانی 2 ڕۆژێک مۆڵەت وەربگرێت و بێت ئاگای لە ئێمە بێت. ئینگریت ڕابەری کۆمەڵایەتیە لە بەشی کۆمەڵایەتی شارەوانیەکانی ئەوێ. زۆر لەدایە گەنجترە، تەمەنی نزیکەی 30 ساڵە و شووی نەکردووە. هەمیشە لە شتاغ و قسە خۆشە، بۆیە من زۆر دڵخۆش بووم. ئەو پاشنیوەڕۆ هات، باوەشی بە ئێمەیا کرد و ماچی کردین و شیرینی و ڕۆژنامە و کۆلای لە جانتاکەی یاینێ. بابەت تەواو ترسا و دەرەکەوت، حەبەسا بوو. بۆیە بە پەلە ئینگریت باوەشی پیا کرد و بە پێکەنینەوە وتی من گاز ناگرم. دەستیا بە شانی بابەیە و وتی چۆنیت؟ بابە ورتەیەکی ناشکرای کرد و گەڕایە دواوە و لە ژووری دانیشتنەکە چووە دەرەوە. ئینگریت هەناسەیەکی هەڵکێشا وتی پیاوان ئەوەیان زۆر بەلاوە گرانە، لەبەرەوەی خۆیان فێر نەکردووە مامەڵە لەگەڵ هەستەکانی خۆیانە بکەن و دەریان ببڕن. من وتم بابە هەرگیز قسە ناکات، هەمیشەش لە دەرەوە لە وەرشەکەیەتی. زۆرێک لە پیاوان ئاوان کاتێک بارودۆخەکە پەیوەندی سۆزداری بخوازێت ڕاکەنەوە چنە دواوە، بەڵام بابە دڵی باشە. پورم وتی بەڵێ ئەو وایە، بەڵام ناتوانێت ئەوەی هەستی پێیەکات و حەزەکات بە خۆشیەوە بیڵێت و بیدرکێنێت، بۆیە خۆیە شارێتەوە. زۆرێک لە پیاوان کاتێک گەکەونە تنگانەوە و هەڵسو کەوتەکەن. من تەلەفۆنم بۆ مارکۆز کرد تا پێی بڵێم دایکم چی لێ بەسەر هاتووە. بڕیارمان ناسبێنی ئەو بێت بۆ ئێرە. ئینگرید وتی و پێکەنی ئاوا تۆ کوڕێکت گرتووە. من وتم ئەوە تەنها هاوڕێکی قوتابخانەیە. من زوو چوومە سەرەوە بۆ ژوورەکەی خۆم چونکە زۆر ماندوو بووم. ئەمەش خراپترین شتی ئەم نەخۆشیەیە. ئەو نەماندووە بم بەڕادەیەک ناتوانم هیچ شتێک بکەم، واش هەستەکەم خراپتر و خراپترە بم. کاترینە
ئەمڕۆ قەڵەمێکی لێوە دڕفاندم و هێنات بە دیوار و زەویەکەیە لەگەڵ ئەوە شاتەنها راپۆرتێکی خێرات بۆ نووسم چونکە من جل تاقیەکەمەوە هەوڵەیەم بڕیارێک بەم سبێنێ بۆ کۆنفێرماشۆنەکەی هێدی چی لەبەر بکەم پێش نیوەڕۆ مارکۆس هات و پاشان هەمومان جگە لە بابا چون بۆ یاریگاکە سەیری تیپەکەممان کرد یاریە کرد لە نیوەی یەکەمی یاریەکەیە هەوڵی زۆریان لەدەستدا و گران بوو بەلایەنەوە بگەنە گۆڵ من چەند لە تواناما بوو ئەم قیژان پێویستە بڕواتان بە خۆتان هەبێت پێویستە بڕواتان بە خۆتان هەبێت لە نیوەی دووەمی یاریەکەیە ئێمە گۆڵێکمان کرد ئەمەش بەسە بۆ ئەوەی جێگەکەی خۆمان بپارێزین ئێمە تەنها یەک خەڵ لە دوای ئەو تیپەوە بووین کە لە پێشڕەوی ڕیزبەندیەکەیە کاتێک سەیری یاریەکەمانە کرد ڕاهێنەرەکەمان لێمان هاتە پێشەوە وتی کە ئەو بیری منەکات چونکە لە ناو هەموو کچەکانە من باشترین یاریزانی هەڵی ناوەڕاست بووم باش بوو مارکۆس گوێی لەمە بوو ئەو بەلایەوە سیر بوو کە من یاری تۆپی پێم کردووە چونکە خۆی هەرگیز ئەو نە ئارەزووی نەکردووە من هەرگیز لەگەڵم قەلەقی پێشبڕکێدا نەبووم قسەی هیچ زۆر خۆشە سێری یاری تۆپی پێ بکەیت من کاتێک سەیریانەکەم گڕوتینیەتەوە قاچەکانم من لەگەڵیان چوومە ژووری خۆگۆڕینەکە تا باسی یاریەکە بکەم ئینگریدیش هەموو تیپەکەی بانگێشی دۆدرمە خواردن کرد ئەو هەروایە شتێکی باشی تریش هەموو هاوڕێ کۆنەکانی تیپەکەشم بینیمیان لەگەڵ مارکۆسام کە ئێستا پیس قۆز بوو چونکە کەمێک خۆر قاوەی کردووە هیچ گومانی تیانیەکە و قۆسترین کوڕی فەوروپا من وەک کە لە شێر شانازیم بەوە کرد کە ئەوان قاقیان لێدا و ئەیان وت من کوڕێکم بۆ خۆم گرتووە کاتێ ڕێکەوت بە تەنها بین ئینگرید وتی ئەو زۆر جوانە من لە خۆشیە سوور بوومەوە ئینگرید پێکەنی و یەکی 20 کڕۆنیەینێ پاش نان خواردنی نیوەڕۆ بە بایسکیل ڕۆشتین و من لە گالیسکەی بایسکیلەکەیا بووم ئەمە مانای وایە بێ شوێنێک بدۆزینەوە تا بتوانین تایە ماچ بکەین بەڵام لەلایەن پاسێکی گەشت و گوزاریەوە وەستێنراین شۆفێرەکەی هەواڵی ڕێگەی قوتابخانەی کشت و کاڵێ لابراوەکەی لێپرسین پاسەکە پڕ بوو لە کۆچبەر کە بێ لەو قوتابخانەیە بژین 2 هەفتەیەک پێش ئێستا ئێمە پێمانزانی گفتوگۆیەکی زۆریش لە ڕۆژنامەی ناوخۆییە دەربارەی ئەوە کرا هەنێک هەند زۆر بە توندی دژی ئەوەن کۆچبەرێکی ئەوەنە زۆر بێن و لێرە و لە کۆمەڵگایەکی بچووکی ئاوایە بژین من و مارکۆس بڕیارمان ناپچین کاتێک کۆچبەرەکانە چنە ژوورەوە بۆ قوتابخانە کشت و کاڵێکە سەیریان بکەین کاتێک پاسەکەیان لە کارتۆن و تورەکە و زەرفی کاغەز و جانتا و کیسە بەتاڵە کردەوە ئێمە بە بایسکیلەوە کەمێک لەولاوە وەستاین و سیرمانە کرد ئەوان نزیکەی 30 کەسێکە بوون و تەنها کوڕی گەنج بوون ماریا ئەوانەی ئێرانین و لە شۆڕشی ئیسلامی ئێرانە وڵاتون منیش بوومایە هەروامە کرد دەسەڵاتدارانی وڵاتە خەڵک دارکاریەکەن و ئازادیان پێشێلەکەن و لە سێدارەیانەیەن کوڕەکانیش لە تەمەنی 12 ساڵیەوە بن بۆ شەڕ سنووری وڵاتانی دراوسیان تۆپبارانەکەن سەیرە مارکۆس ئەوانە تەنها لە بەرەوەی بڕوایان بەشتی جیاوازە یەکتری ئەکوژن بەڵێ ئەمانە هەمیشە وایان کردووە ئەمە پێوترێت جیاد بەڵام لە ڕاستی ئەمە شێتیە مارکۆس ئیلیزابێتم بیرکەوتەوە مامۆستاکەم ئەو هەمیشاڵێ بە شەڕکردن مرۆڤ ناگاتەوەی بزانێت کێ ڕاستە مرۆڤ تەنها بۆی دەرەکەوێت کێ بەهێزترە ماریا ئەو مامۆستایە هەمیشە پێشەنگی تۆیە کاترینە ئێستا ناتوانم لەوە زیاترت بۆ بنووسم چونکە بێجل تاقی بکەمەوە و لە ئینگرید بپرسم تا بزانم ئەو پێی چۆنە خەوێکی خۆش بن و کاترینە لێگەڕێ قەڵەمی لێوەکەم بەردەوام بێت بچکۆ لە زێڕینەکەم خێزانی هێدی وەک وتم زۆر تایبەتەن ئاهەنگی کۆنفێرماشۆنەکەش بۆ کۆتایی هات لەگەڵ من بێتەوە ماڵی ئێمە لەبەرەوە دوێنێ نەمتوانی هیچ بنووسم ئەوان ئاهەنگەکەیان لە هۆڵێکی کۆبوونەوە لە ڕێستۆرانێکە سازدا بوو ئێمە بە گشتی 18 کەس بووین هێدی زۆر جوان بوو پانتۆڵێکی سپی و چاکەتێکی سپی لەبەرا بوو کەس نییە بتوانێوا لەو بکات کراسێکی ئاودامان لەبەر بکات دایکە زۆر قەڵەوەکەی خۆی ترنجاند بۆ کراسێکی زەردەوە کە زۆر بە شانازی لە دوکانێکی کۆنە بە 35 کڕۆن کڕیوێتی باوکی هێدی ئەوەنە بە توندی خۆشت بوو کە ڕەنگەشینە مۆرباوەکەی دەموچاوی ئەوەی تر جوانتر دەرەکەوت و چاوەکانی تەواو پڕ بوو لە ئاو ئەو هەمیشە هەستیارە و ئەگەر بجوڵێنرێت بە کوڵ و بە بەرزیە گری چەند جارێکیش لە ئاهەنگەکەیە گریە ئەگەرچی ئەو تەنها کەس نەبوو بگری
بەڕاستی بوو بە جۆرێک لە ئاهەنگی گریان. هەموو شتێک باش تێپەڕی تا ئەوان سەرخۆش بوون. هێدی دوان مناڵە و تەنها ئامۆزای گەورەی هەیە و بەزمەکەش بەوە دەستی پێکرد کە دوان لە ئامۆزاکانی ئۆرلا و ڤیگۆ ناڕێک بوون. هەردووکیان تازە دوو ئافرەتی پۆڵۆنیان هێناوە کە لە ڕێگەی کۆمەڵەیەکی هاوسەرگیریەوە دەستیان کەوتون. هاوسەرەکانیشان لەگەڵ بوون، بەڵام ئەوان تەنها یەک مانگە لە دانیمارکن، بۆیە هیچ تێ ناگەیشتن و هیچیان ناوت. ئێستا ئۆرلا پێی وایە کە ڤیگۆ فێڵی لێ کردووە و زەرف و وێنەی کچەکانی گۆڕیوە. بۆ پێی ڤیگۆ لەو کچە و پۆڵۆنیە مارە کراوە کە ئۆرلا بەتەمای بووە. چیرۆکەکە ئاڵۆزە، بەڵام ئۆرلا تەواو تووڕە بوو چونکە پێی وایە لەگەڵ کچێکی تر بەهڵە مارە کراوە و ئەویش ئەوەی هەڵبژاردووە کە ڤیگۆری گرتووە. ئەوان لەسەر ئەو کچە پۆڵۆنیانە بە دەنگێکی ئەوەنە بەرز بە شەڕ هاتن کە هەمووان گویان لێبوو. بە تەواوی وەک ئەوەی پۆڵۆنیەکان کاڵایەک بن و ئەمان پێکەوە کڕیار بن و نەتوانن لەسەری ڕێک بکەون. دایکی هێدی و هەنێک لە پورەکانی هەوڵیان نابێ دەنگیان بکەن، بەڵام ئامۆزاکان زیاتر و زیاترەیان قیژان تا لە کۆتاییە لەسەر زەویەکە سواری سەری یەکتر بوون. ڤیگۆ لەگەڵ خۆیان سەرمێزێک و قاپێک شۆربای ڕاکێشا. ژمارەیەک ئامۆزا و مام هاتن و هەوڵیانە لیکیان بکەنەوە، بەڵام بێسوود بوو. هەتا وێڵی براکەی هێدی تێکەڵ بە مەسەلەکە بوو. ئەو مشتێکی توندی کێشا بە ئۆرلایە و خوێنی لوتی پژە و بردیان لە سوچێکی هۆڵەکە دەیاننا. ژنە پۆڵۆنیەکەی ئۆرلا چوو بەلایەوە و بەدەستڕی کاغەز خوێنەکەی لێسڕی. پاشان ئاهەنگەکە بەردەوام بوو. ئێمە گۆرانیەک ماموت کە دایک و باوکی هێدی لە بیلکا کڕیبوویان. هەموو سەرخۆش و سەرخۆشترە بوون. ژاوەژاوێکی زۆر ناخۆش بوو. پاشان نۆرەی وتاری براکەی هێدی هات. ئەو بۆ دەستی پێکردکەوتی هێدی پرۆفیسۆرێکی بچووک و سعیکەرە. پاشان درێژەی یا بە قسەکانی وتی من تووڕەبوونم لە مدیرەکەمەوە وەرگرتووە. بە دەنگی بەرزقی ژانی وتی من ڕقم لەو پیاوەیە چونکە پێێنێ بۆ مرۆڤە بچووکانەیە و هەر خەریکی دزیکردنە. دایکی هێدی وتی هێی تۆ لەسەر خۆ بە، ئەمڕۆ باسی هێدیەکەین. پاشان ویلی قیژاندی وتی ئاخر دایکە ئەو بە چاوێکی سووک سەری منەکات، ئەو ڕقی لە منە و زۆر چاگلەی تێگەم. چاوتروکانێک بێدەنگ بوو. پاشان لە بریەوەی تووڕە ببێت دەستی بە گریان کرد. بەدەم گریانەوە ئایوت من کڵۆڵم، من خوێڕیم، من سفرێکی گەورەم، خۆزگە منە مردم لە بری جۆرج و وێرنەر. ئەو بەردەوام ئەم ڕستەیەی دوای دووبارە کردەوە و بەدەنگی بەرز ئەگریا. دایکی هێدی وتی نەخێر ڕۆڵە ویلی نابێت وا بڵێت. ئەویش دەستی کرد بە گریان. بە درێژایی نیوەڕۆ هێدی نیگەران دەرەکەوت تا هات بێدەنگتر و بێدەنگترە بوو. ڕووی تا ڕادەیەک زەرد هەڵگەڕا بوو. بەڕاستی ئەو ئامۆزا قێزەون و تارە بێ ئەقلانەیە جێی داغ بوو بۆ ئەو. شەڕانی ترین ئامۆزاکانی ئۆرلا کە وێڵی لێیدا بەسەرێکی پیسەوە کە هەمووی شۆربا بوو خەوی لێکەوت بوو. ژنەکەی کە بەوە ڕازی نەبوو بێدەنگ لە تەنیشتیەوە دانیشت بوو وشک کرا بوو. شتێکی سەیرە بتوانی لەگەڵ کەسێک هاوسەرگیری بکەیت کە پێشتر نەتناسی بێت و نەشتوانیت قسەی لەگەڵ بکەیت. ئامۆزاکان تەنها بە نووسین نردویانە بە شوێن کچە پۆڵۆنیەکانە و ئەوانیش هاتوون بۆ دانیمارک و پاش 2 هەفتەیەک زەماوەندیان کردووە. پۆڵۆنیەکان بۆیە واکەن چونکە ئاستی ژیان لە دانیمارک باشترە وەک لە پۆڵۆنیا. من پێم وایە لە برسا بمرم باشترە لەوەی شووبەیەکێک لە ئامۆزاکانی هێدی بکەم. ئەوان قێزەوەندترین کەسن من بیان ناسم. سەرەڕای هەموو شتێک وێڵی برای هێدیم پێ باشترە. ئەو کەسێکی باشە، وەک دایکی هێدیەڵێ تەنها میزاجی باش نییە. پاش ئاهەنگەکە کاتێک لە ماڵەوە بووین لای هێدی هات بۆ لام و جار دوای جار دووبارەیە کردەوە کە بێت دڵی ئەو وەربگرم. وێڵی وتی من مەبەستمە تۆ وەری بگریت. بەلایانی کەمەوە 20 جار بەڕق ئەستوریەوە ئەمەی دووبارە کردەوە. دایکی وتی ئێستا بیبڕەرەوە. وێڵی قیژانی و لە پڕ وەک شێت هەڵچوو. ئەوتی من زبڵم،
من 28 ساڵم و دەرکراوم. ئەوان پێڵێن مۆڵەتی بێکاری درێژخایەن، بەڵام من فڕێدرا و دەرکراوم. ئەوەنە تووڕە بوو کە بوتڵێکی بیری بەتاڵی هەڵگرت و بەتوندی کێشایی بە مێزەکەیە و هەزاران پارچەی بە ژوورەکەیە بڵاو کردەوە. ئەوەی باش بوو پارچەیەک بەرچاوی کەس نەکەوت. ئیتر هێدی نەیتوانی چیتر ئەو دەمام کە بە ڕوخساریەوە هەڵبگرێت. دەمی کەوتە لەرزین و فرمێسک زایە چاوەکانی. من و ئانا لەگەڵی چووینە ژووری نووستنەکەی و دڵنەوایی مانیایەوە و لەسەر ئەوە ڕێکەوتین کە ئەو لەگەڵ من بێتەوە ماڵەوە و لەوێ بخەوێت. کاتێک هاتینە ماڵی ئێمە هێدی وتی تەواو پێیەچێ نەفرەتێک لەسەر براکانی من هەبێت. دوانیان مردووە و یەکێکیشیان ون بووە. ئەمەش ویڵیەکەی بینن بەردەوام بێهیوا و بێهیواترە بێت. ئەو ئالوودەی کحول بووە و لە نێوان هەڵچوون و بەزەی بەخۆیان هاتنەوە یاژی. پێویستە واز لەو خواردنەوە بهێنێت و خۆی بگورج بکاتەوە. من وتم بەڵێ، بەڵام بە دڵنیاییەوە ئەوە هەروە ئاسان نییە. ئەو بە کحۆلیست و تلیاک خۆرەکانەوە دیارە. ئەوان خۆیان بە کێشەکەن و ژیانی ڕاستەقینە ناژین. من وا بیرەکەمەوە ژیان پێشبڕکەیەکی وەرزشی نەبێت کە براوە و دۆڕاوی تیا بێت. ئەو بە تەواوی وایە. بەڵام وەک لە وەرزشە هەیە مادەی وزەبەخش تەنها هەلێکی کورتە ڕەخسێنێت. بەکارهێنانی بۆ ماوەیەکی درێژ مرۆڤ بەفەوتێنێت. من و هێدی پێکەوە چوین بۆ قوتابخانە. لە پۆلا دەربارەی کۆچبەرەکانی قوتابخانەی کوشت و کاڵێکە زۆر قسەمان کرد. هەمووان باسی ئەوانەکەن. زۆربەیان حەز ناکەن لێرە بن. کۆبوونەوەیکی گەورە کرێت و لەوێ خەڵک بیر لەوە ئاکەنەوە وا داوا بکەن بیان گوێزنەوە. بەڵام ئیلیزابێت ئاگاداریەکی هەڵواسی بوو بۆ ئەوەی بەشێکی ناوچەیی لە ڕێکخراوی هاوڕێیانی کۆچبەران دابمەزرێنێت. هەروەها دوو کۆچبەری بانگێش کردبوو تا سبەینێ بە ئینگلیزی بۆ پۆلەکەمان قسە بکەن. پاش نیوەڕۆ مارکۆسە بێ لەگەڵ ستێڤن خەریکی کارێک بێت. بەڵام من نامەیەکم بە ئیمزای ئایلاڤیەوە لەوە پێگەیشت. بڕیارم ما قەژم لول بکەم بۆ ئەوەش کاتم لە ئارایشگا وەرگرت بۆ چوارشەممە. ئێستادایە دەستەکانی باش بوون. سبەینی لەوانەیە بێتەوە ماڵەوە. کاترینە بچکۆلەکەم. لە پێشەوە هەواڵێکی خۆش. ئێستادایە لە ماڵەوەیە و دەستەکانی زۆر باشن. پورە ئینگریت تا یەکشەمە لێرە ئامێنێتەوە و ئەڵێت ئەگەر دایە بچووکترین هەوڵی گسکدان یان پاکردنەوە بات ئەوە تون بۆ مێزە مەڕمەڕە قورسەوەی بەستێتەوە. هەردوو خوشکەکە دڵیان زۆر خۆشە. قساکەن و پێیەکەنن. ماوەیەکی زۆرە دایم وا بە دڵخۆشی نەبینیوە. بەڵام پێچێت بابە ئارەزووی ئەو قسەکردن و گاڵتەیەی ئەوانی نەبێت. پێشتر لای ئێوارە بینیم سیسەمێک و هەنێک نوێنی پێبوو ئەیبر بۆ وەرشەکەی. وا بزانم ئەوێ لەوێ بنوێ. لە قوتابخانە دوو کۆچبەری قوتابخانەی کوشت و کاڵێکە هاتبوونە سەردانمان کە ئیلیزابێت بانگێشی کردبوون تا بەشداری بابەتی ئەو هەفتەیەمان بکەن کە دەربارەی کۆچبەرانە. یەکێکیان ناوی عومەرە. ئێرانیە و تەمەنی لە 18 تێناپەڕێت. ئەو گێڕایەوە کە باوکی لە زیندانایە و براکەشی لە سێدارە دراوە. هەروەها خۆشی بند کراوە و بەدار لە بنی پێی دراوە چونکە گومانی ئەوەی لێکراوە دژی ئەو شۆڕشە ئیسلامیە بێت. هەروەها ئەو خۆشی وتی کە و دژی ئەو شێوازە کۆنە پەرستانەیەی شۆڕشی ئیسلامیە کە ئێرانی گەڕاندووەتەوە بۆ بربەرێتی سەدەکانی ناوەڕاست. ئەو بۆیە هەڵهاتووە هەتاوکو وەکو براکەی لە سێدارە نەدرێت. ئەمە شتێکی ئەوەنە گران نیە تا خەڵک لیان تێنەگات. عومەر زۆر بەجددی و هەنێک جاریش زۆر بە تووڕەییەوە قسەیە کرد. بەگشتی کوڕێکی جوان بوو. ڕوخساری ڕێک و پێک و چاوێکی قاوەیی و جلوبەرگێکی جوانی لەبەرا بوو. سۆلۆمۆنیش خەڵکی سریلانکایە. ئەو تەواو شێوەیەکی تر بوو. پیاوێکی بچکۆلەی 30 ساڵە. قژێکی لول و لێوێکی ئەستوری هەیە. شەرمن و گۆشە گیر دیار بوو. بەدەنگێکی نزم باسی میلەتەکەی خۆی تامیلەکانی کرد کە کەمایەتێکی سریلانکان. ئەو گێڕایەوە چۆن ئەندامانی خێزانەکەی گیراون و کوژراون تەنها لەبەر ئەوەی تامیلی بوون. کاتێک لە سۆلۆمۆنمان پرسی کە ئایا خێزانەکەی لە دانیمارکن، هەردوو دەستیدا بە ناوچاوانیدا ئەوسا هەمومان وەک مردوو بێدەنگ بووین و لە جێی خۆمانە وشک بووین.
بە دەنگێکی نزم و چاوی پڕ فرمێسکەوە سۆلۆمۆن گێڕایەوە کە ژنەکەی 2 مانگ بەر لە ئێستا لە سریلانکا مرد. سۆلۆمۆن وتی نازانم چۆن، ڕەنگە ئازاریان نابێت، ڕەنگە کوشت بێتیان، ئەوان ئاوا مامەڵە لەگەڵ ئافرەتانی تامیلیەکەن کە بەتەنها بن. سۆلۆمۆن خۆی 9 ساڵ پێش ئێستا وەک کۆچبەر هاتە دانیمارک. لەو ساوە داواکات و هەروەهاش داواکە ژنەکەی بێت بۆ دانیمارک، بەڵام هیچ وەڵامێکی وەرنەگرتووە. ئێستاش تازە درەنگە. ئەلیزابێت باسی کرد کە سۆلۆمۆن بەڕاستی مافی ئەوەی هەبووە ژنەکەی بێنێتە ئێرە، چونکە هەردوو یاسای دانیمارک و یاسای مافی مرۆڤەڵێن کۆچبەر مافی ئەوەی هەیە لە وڵاتی کۆچبەر مافی ئەوەی هەیە لەو وڵاتی کۆچی بۆ کردووە لەگەڵ کەسە نزیکەکانی خۆیان یەک بگرن. بەڵام ئەم وەزیری دادەی دانیمارک بە پێچەوانەی یاسای مافی مرۆڤەوە بڕیاریاوە داواکاری تامیلاکان دەربارەی هێنانی خێزانەکانیان دوا بخرێت و کۆمەڵە بکرێن و زۆر بە هێواشی مامەڵەیان لەگەڵ بکرێت. ئەلیزابێت وتی وەزیری داد پەیڕەوی یاسای نەکردووە و نرخەکەشی ژیانی ژمارەیەکی زۆری وەک ژنەکەی سۆلۆمۆن بووە. هێدی پرسیاری کرد ئەی وەزیری داد چی لێ بەسەریەت؟ ئەلیزابێت وتی هیچ، دەسەڵات یاسای خۆی هەیە. هەستم کرد ئانا هەوڵەیە چاوبازی لەگەڵ عومەر بکات. دانیشت بوو بەردەوام چاوی بڕی بووە عومەر، چاوەکانی کردەوە تاوەکو چاوی ئاسکیان لێە هات. پاشان بە هێواشی پێڵوەکانی لێکەنات تا پیا و برژانگە کەوانیەکانی ببینێت کە بە ماسکەرا درێژ کرابوون. کەمێک لەسەر کورسەکەی خۆی جوڵان و قاچەکانی دەرخست و پاشان دەستی بەرز کردەوە و لە عومەری پرسی کە ئایا ئەویش لە ئێران ژنیان دەستگیرانی هەیە؟ عومەر سوور هەڵگەڕا و دەمی تەتەڵەی کرد. ئەووتی نانانا، من تەنها کوڕەلاوێکم. ئانا کەمێک شەرم گرتی و عومەریش هەروەها. پاشماوەی سەعاتەکە هەریەکەیان سێری لایەکیە کرد. بەڵام لەوانەی ئەڵمانێدا هەمیشە ژاوەژاوە، چونکە مامۆستایەکی زۆر نەرممان هەیە. ئاناوتی عومەر پێویستی بەوە نییە زۆر خۆی ماندوو بکاتە ئەم ڕابهێنێت. هێنریک و ستین خۆیان تەواو تەنگاو کرد. ستین پرسیاری کرد بەڕاست تۆ بۆت نییە ڕێبە خۆت بێ لەگەڵ سپاکێتێکی وایە بیت؟ ئانا هەناسەیەکی قوڵی هەڵکێشا و سەرێکی ڕاوەشان و چاوە ئاسکەکانی داگرت و وتی ڕەگەز پەرست. هێنریک بە پێکەنینێکی گاڵتە ئامێزیەوە وتی ئەو ڕەگەز پەرست نییە، تەنها غیرە ئاکات. پاش قوتابخانە ئانا و هێدی بڕیاریانە ئێوارە یەکتری ببین و بچن کەمێک چاو بە دوکانەکانە بگێڕن. لە فاروب ئەوەنە شت زۆر نییە تا سێری بکرێت، بۆیە من پێم وایە تەنها بۆ ئەوەیە ئانا چاو بۆ عومەر بگێڕێت. من بەخۆشیەوە بۆم هەبوو لەگەڵ یا بچەم، بەڵام بەڕاستی من هیلاک بووم، بۆیە لای تۆ بم خوشکە بچکۆلەکەم. لەگەڵ کۆمپیوتەرەکەم و بیرکردنەوە جوان و گەرمەکانم لە مارکۆس. سبەینی ڕۆژی لەدایک بوونیەتی ئەو 15 پڕەکاتەوە. کاتێک لە ئارایشگاکە بوومەوە بابام گەیەنێت بۆ ئەوێ. کتێبەکەی سوسان هینتۆس دژە باوەکانم بۆ کڕیوە. شەو باش بەرخە بچکۆلەکەم. کچە بچکۆلەکە من هیلاکم، بۆیە بڕواناکەم ئەمڕۆ راپۆرتێکی درێژ وەربگریت. لەلایەکی تریشەوە نووسین لەسەر کۆمپیوتەر ئاسانە. من ئێستا ئەوەنەم پڕاوە کردووە کە هاتوانم بە خێرایی بیرکردنەوەم بنووسم. یەکسەر دوای قوتابخانە چوون بۆ لای قژبڕەکە تا قژم بۆ لول بکات. زۆر نیگەران بووم لەوەی ئاخۆوە بێت چۆن دەربچێت و مارکۆس بەلایەوە چۆن بێت. ئەو قژی منی پاک کردەوە و کەمێک لولی کرد. ئێستا تەواو جیاواز دەرەکەوم. یەکەم جار کە خۆم لە ئاوێنەکەی هابینی ترسام و پەشیمان بوومەوە، چونکە خەریک بوو خۆم نەناسمەوە. بەڵام هەمووان مارکۆسیشان لەگەڵ بێت ئەڵێن زۆر جوان لێت هاتووە. پاش ئەوە بابە بردمی بۆ ئەوێ بۆ لای مارکۆس. لەوێ مێزێکی جوانیان بە چۆرەک و کێک و شەربەت و ئەم شتانە ڕازاندبووە. جێ سەرسوڵمانی من بوو کە بینیم هاوڕێکانی مارکۆس ستیڤن و نیکۆلای لەوێ بوون. بەڕاستی نەمەزانی باسی چی بکەم کە هەر خۆم بە تەنها لە نێوان سێ کوڕا بووم، بۆیە تا ڕادەیەک هیچم نەوت و تەنها کوڕەکان لەگەڵ یەکتری قسەیانە کرد. بەڵام کاتێک چووینە سەرەوە بۆ ژوورەکەی مارکۆس تا گوێ لە میوزیک بگرین، مارکۆس لای منەوە دانیشت و دەستی کردە ملم و ماچی کردم. اینجا نۆرەی ستیڤن و نیکۆلا بوو بساکێن. لای سەعات 6 ئەوان بە بایسکیل ڕۆشتنەوە بۆ ماڵەوە.
بەڵام بڕیار وابوو من بمێنمەوە و لەوێنان بخۆم. ماریا ئەوان لە حەسوودیەوەی تۆم هەیەزەر دەڵگەڕاون. کاترینی بچووک، من ئەوم خۆشمەوێ بەڕادەیە کە هەنێک جار ئازارمەیات. منە پرسم و ئەڵێم تۆ بڵی لە شوێنێکی تر کەسێک هەبێ ئەوەندە کەسێکی تری خۆش بوێ. پاش ئەوە کاتێک چای بەهشتمان خواردەوە زەنگی تەلەفۆن لێیە. مارکۆسیان نەویست. هەستم کرد کەمێک پەشۆکەوە بەردەوام کورت و پچڕ وەڵامیایەوە. سوپاس، باشم. ها؟ بەڵێ. ماریا ئەوە دایکم بوو، ناوی وێ نییە. ئەوتی ئەویست بڵێ جێی شانازیەتی کە سبەینێ بێت بۆ ئێرە. سوسانەوتی ئەوە زۆر خۆشە. نازانم، من ئەو ناناسم. هێلەوتی کەواتە کاتی هاتووە بیبینی. چاوم لێبوو دەمارە وردەکانی لاجانگی مارکۆز ئەلەرزین. داوای لێکردم بچینە سەرەوە بۆ ژوورەکەی خۆی و کەمێک گوێ لە میوزیک بگرین. ئەمەش تا ڕادەیەک هەڵەی تۆیە. ماریا تەنها لە بەرەوەی تۆم خۆشەوێت بەرپرس بووم لە دایکم. نازانم ئەگەر لێم تێبگەیت. بۆیە پێنجشەمەی ڕابردوو لە یاریدەدەری کۆمەڵایەتیەکەم پرسی ئەگەرەوە توانێت پەیوەندی بە دایکمەوە بکات. بەڵام وامدا نەنابوو ئاوا کتوپڕ بێت، وامەزانی نامەیەکم بۆ نێرێت یان شتێکی وە. مارکۆس بەڵام ئەوە زۆر خۆشترە بێ. هەروەها ڕەنگە زۆر ناخۆشیش بێت. ماریا پاش قوتابخانە لەگەڵ میتەوە لێرە بین؟ دەنگی مارکۆس پاڕانەوە ئاسا بوو. منیش پێم خۆش بوو، دەستم کردە ملی و سەری ماچ کرد. من وتم بە دڵنیاییەوە. شەو باش بچکە بچکۆلەکە. پێویستە من بخەوم تاکو بەیانی گورج بم، چونکە سبێنی خۆشەویستەکەم پێویستی بە منە بێ. مارکۆس. کاترینا لە قوتابخانە کۆمەڵێک قسە و قسەڵۆک بڵاو بوو بۆ دەربارەی ئەوەی گوایە ژمارەیەک دایک و باوک شکاتیان لە ئێلیزابێت کردووە، چونکە بانگێشی کۆچبەری کردبوو بۆ قوتابخانە و بەڕاو بۆ چوونە سیاسیەکانی کارەکاتە سەر ئێمە. هەروەها ئاڵێن بەڕێوبەری قوتابخانەکەمان زۆر تووڕەیە، چونکە عومەر و سۆلۆمۆن بەبێ پرسی ئەو هاتوونەتە قوتابخانە. ئەمە تەواو ڕێی تێچێت، چونکە بەڕێوبەر بۆ خۆی کەمێک دیکتاتۆرە. ئەو حەزەکات خۆی بڕیاری هەموو شتێک بات. من ئەوە ئازانم، چونکە من بۆ خۆم بۆ چەند ساڵێک لە لیژنەی قوتابیانە بووم. ئەلیزابێت باشترین مامۆستای هەموو قوتابخانەکەیە. هیوادارم لەوان و لە ناڕازایەکانیان ڕزگاری ببێت. ئەو تەنها کەسەکە ئێمە شتێکی لێەوە فێر بوو بین، چونکە ئەو تاکە کەسە گفتوگۆی شتە گرنگ و جدیەکان لەگەڵ ئێمە بکات. زۆربەی ئەو گەورانەی منەیان ناسم، بەڕاستی هیچ زانیاریەکیان دەربارەی گرفتەکانی جیهان نییە. هەرگیز بە بیریانە نەهاتووە کە گفتوگۆی ئەوانەمان لەگەڵا بکەن کەمانایەن بە ژیان. ئێمە پرسیارمان دەربارەی ئەوە کرد کە ڕاستە هەنێک کەس لەبەر ئەوەی عومەر و سۆڵۆمۆن لێرە بوون شکاتیان کردووە. ئەلیزابێت وتی بەڵێ، بەڵام ئەمڕۆ ناتوانم باسی ئەوەتان بۆ بکەم. هێدی وتی ئەوانە بە ئاشکرا نەتەوە پەرستن. ڕۆژی شەمەش کۆبوونەوەیەکی گەورە لە بارەگای مەدەنی ناوچەیی یەکرێت. ئەوانەیانەوێت کۆچبەرەکان لە قوتابخانە کشتوغاڵەکە دەربکەن. قەشەکەش لە پشتی هەموو ئەو شتانەوەیە. ستێنوتی ئەو شێتی چاوی قاوەی و سمێڵی ڕەشە. پاشان بلوزەکەی ئانای ڕاکێشا بۆ ئەوەی بە دوای خۆیان ڕای بکێشێت، بەڵام ئەو تااقەتی نەبوو. مارکۆس گالیسکەی بایسکلەکەی لەگەڵ خۆی هێنابوو بۆ قوتابخانە. کاتێک پاش دواوانە بەڕێکەوتین بەشێکی زۆریان دەمیاندا چەقاندبوو. هەموویان ئەزانن کە ئێمە پێکەوەین و منیش هیچم نییە دژی ئەوە. ئێمە بێ سەعات 3:30 بچین لای پاسەکەەوە دایکی مارکۆس بێنین. هەستم کرد مارکۆس زۆر نیگەرانە. چاوەڕی زۆر خراپترەکەم. پاشەوەی بیستم و تیلیاخۆرە، هەروەها نیوە سۆزانیشە. هەموو تلیاکیەکان وان. مارکۆس پورم ئەڵێ
هەمیشە باشترین و دڵنەرمترین مرۆڤەکانە بنە کۆحۆلیست و تلیاکی ئەوان بەرگەیم جیهانە دڕندەی ئێمە ناگرن. هەروەها پورم زۆربەیانە ناسێ چونکە ڕابەری کۆمەڵایەتیە لە سۆسیالیست. پێم وایە ئەوە لاوازیە پیا ئەوە بە جارێک تەسلیم بێت و خۆی پڕ بکات لە مادەی هۆشبەر. ئەزانی چی ماریا، منەمەوێت ببم بە شتێکی گەورە و دەوڵەمەند، پارەم دەست بکەوێت، پارەی زۆر زۆر. وا بزانم هەردووکمان سەرمان سوڕمان کاتێک دایکی مارکۆسمان بینین لە پاسەکە دابەزی. من کەسێکمە هاتە پێش چاو، ڕەنگی زەرد، قژبژ و لاواز و داڕوخا و ئارایشتێکی تۆخی کردبێت و جلوبەرگی فینلی لەبەردا بێت. بەڵام وینی بە هیچ شێوەیەک وا دەرنەکەوت بە پێچەوانەوە. ئەو لە زۆر دایکی هاوتەمەنی خۆی جوانتر بوو. قژێکی کورت بڕاو و پانتۆڵێکی کابۆی ئەستوری فراوان و چاکەتێکی چەرمی کلاسیکی و جووتێک پێڵاوی ئیتاڵی جوانی شێوە پیاوانەیە لە پیا بوو. ئەو سەنگین و جوان ئارایشت بوو. هەموو بارودۆخەکە دیارە زۆر نەئاسایی بوو. بەڵام سەرکەوتوو بووین لەوەی ڕۆژ باش بکەین و خۆمانی پێ بناسێنین. مارکۆس جانتا گەورەکەی خستە لای من لە گالیسکەکە، وتی: ئێمە پێویستە نزیکەی 9 کیلۆمەتر بە پێ بڕۆین تا ئاگەینە باخچەکە. وینی هەناسەیەکی هەڵکێشا وتی: ئۆف وانەڵێیت، من زۆر ماندووم، نەتانەتوانی ئۆتۆمبیلێک پێیا بکەن؟ لێرە ئۆتۆمبیلی تاکسی نییە. لە ڕێگە بەرەو باخچەکە بۆمان دەرکەوت. وینی کەسێکی بۆڵەبۆڵکەرە، گلەیی لە هەموو شتێک هەبوو. بلیت بڕی شەمەند نەفەرەکە هیچ و پوچە. پاسەکە ئەوە بملەولایە کەوت ئەم دڵی بەیەکە هات. شارەوانی لە بینایەکە شوقەیەکیان ناوەتێ. لەوێ لە ژەرزەمینەکە جلە شۆراوەکانی ئەمیان دزیوە و ژنە هاوڕەکەی دزی لەو پیاوە کرد کە 2 مانگ لەگەڵ یاژی. بەڵام لە ڕاستیان نابوو ئەو پیاوە ڕابگرێت، چونکە ئەو تەنها ئەمی ئیستیغلالە کرد و دەرمانەکانی ئەمیە برد و ئەی فرۆشتن. مارکۆس زۆر بێدەنگ بوو، بەڵام من بەڕێزەوە بە بەڵێ و ڕاستە وەڵامی هەموو گلەی و بۆڵەکانی مێیایەوە. من هەرگیز مرۆڤێکی گەورەی ئاوام نەبینیوە بەو شێوەیە بەزەیی بەخۆیان بێتەوە و هەست بکات مافی خوراوە. ئەو تەنها جارێک نەیپرسی مارکۆس کە 13 ساڵە نەیبینیوە چۆن ژیانی گوزەراندووە. لەوێش کە گەیشتینە کۆمەڵەکە هەر بەردەوام بوو. لەوێ سۆسانە خواردنێکی جوانی بۆ نیوەڕۆ ڕێخست بوو. هێلە کاتێک دانیشتین نان بخۆین بە سۆزەوە لە دایکی مارکۆسی پرسی: هەست بە چیەکەیت کە جارێکی تر کوڕەکەتت بینیوەتەوە؟ دایکی وتی: ئۆف لەو مناڵە خەریک بوو بمکوژێت لە کاتی لەدایک بوون یا بە پشتا هات بوو. بۆیە ناچار بوون هەموو حەوزم لەت بکەن تا چەند مانگێکیش دواتر کۆڵەوار بووم. ئەوەنە زۆری ژێ قیژان تووشی داڕوخانی دەماری کردم، هەر لەبەر ئەوە ناچار بووم لە خۆمی دوور بخەمەوە. منیش گەیشتمە ئەوەی بخرێمە ئەو بەشە داخراوەوە. ماوەی 9 ساڵ لە ساندهانز مامەوە و کارەبە و دەرزی ژەهریان لێیام. منیش تا بوو خراپترە بووم. ئەو پزیشکانە پیاوکوژن و ڕۆبی سپیان لەبەرا بوو. لە نەخۆشخانە کەس دڵنیا نییە لەوەی مافیایی بۆنێت. ئەوان ژارە خەنە خواردنەوە. خۆگەر مرۆڤ ناڕازی بێت و نەیخوات، ئەوە کاتێک پاڵکەوتیت و خەوتی تیشکی چالاکی ڕادیۆت لێیەن. من چەندەها جارەوەیان لێیاوم. وینی ئەوەنە بەدەنگێکی بەرز ئەمەیوت کە کاری لە هانس کرد و لەو ڕامانە قۆڵە بە ئاگای هێنایەوە. ئەو بەسەر سوڕمانەوە سەیری دایکی مارکۆسیە کرد. مارکۆس ڕەنگی لە ڕووپەڕی بوو، ماسوولکەکانی سەر لاجەنگی بەنیگەرانیە لەرزین. کاتێک لە نان خواردن بووینەوە هێلەوتی کە ئەو حەزەکات مارکۆس و من یارمەتی بین مریشکەکان بگرینەوە. لە دەرەوە لای کەیانەکە هێلە دەستی خستە سەرشانی مارکۆس و بە دڵنەوایی دانەوە وتی: ئەو نەخۆشە. مارکۆس هاواری کرد و بە گریانەوە خۆی یا بە زەویە و بە مشک کەوتە لە زەویدان و وتی: ئەو شێتی خۆپەرستی و مووی خواردنەوەی شێتانەیە. هێلەوتی: ئەو بێهیوا بووە. من وتم: مارکۆس ئەو بەدەست خۆی نییە، ئەو نەخۆشە. بەڵێ ئەو باشە زانم.
من تەنها دڵگران بووم. یەکەم جار پێم مابوو زۆر جوان و لە دڵی خۆماوتم ئۆی چ دایکێکی سەنگینم هەیە. مارکۆس ئەبێ ئێمە زۆر نەرمونیان بین لەگەڵی، ئەو نەخۆشە. ئەزانم ئەوە ئاشکرایە. پاشان چووینە ژوورەوە و کێکی گێزەرمان خوار لەگەڵ چای بەهەشتا. کاتێک باوکم لە دەرەوە هۆڕینی بۆ لێیام، مارکۆس لەگەڵم هاتە دەرەوە. لە ژووری جلشتنەکە وەستا و ماچی ناوچەوانی کردم. بۆ هەتاهەتایی ماریا؟ بۆ هەتاهەتایی مارکۆس. من ماندووم، ئەم ئێوارەیە زۆر ماندووم، بەڵام ناچارم بۆت بگێڕمەوە ئەمڕۆ چی ڕوویاوە تا تێبگەی چۆن مارکۆس و من پێکەوە لە حیم بووین. سبێنێ لە بەشی دڵ پشکنین و کۆنتڕۆڵم هەیە. نازانم مارکۆس ئاسانتر یان گرانتری کردو بۆ من تا بمرم. ئاسانتر چونکە بۆم لوا لە خۆشەویستیا بژیم، گرانتر چونکە بەخۆشیەوە حەزەکەم زیاتر تایە بژیم. من شێتی ئەو بووم، تۆش خوشکە بچکۆلەکەم پێویستە چەند باوەشێکی زیاتر وەربگریت، بەڵام بە دڵنیاییەوە تۆ هیچت نییە دژی ئەوەی کەمێک لەگەڵ تا خەم بەبا بدەم. ئازیزم خوشکی بچکۆلە، من لە سەرەتاوە بەڵێنم ما بە شێوەیەکی فراوان شارەزایەکانی خۆمت دەربارەی ژیان پێ بگەێنم تا تۆ بەهۆیانەوە ژیرتر ببی. وام زانیە توانم بە قۆڵی بیر بکەمەوە و بگەمە بەشێک لە ڕاستیەکان دەربارەی ژیان تا بتوانم بیگەێنم بە تۆ، بەڵام وا دەرنەچوو، چونکە تا زیاتر فێر ببم و زیاتر هەوڵ بەم بیر لە شتەکان بکەمەوە، ئەوەنە کەمتر وەڵامم دەسەکەوێت و ئەوەنەش زیاتر پرسیاری زۆرترم بۆیەت. بۆیە بێت تۆ بەم بیرەوەری نامەیەی من ڕازی ببیت. هیوادارم بەو شێوەیە کەمێک بمناسیت. هەروەها من پێم وایە نووسین خۆشە، چونکە هاتوانم بیر و بۆچوونەکانم زیاتر ڕێک بخەم. ئەمڕۆ لە بەشی دڵ بووم و بە هەموو پشکنینە ئاساییەکانە تێپەڕیم. ئەوان ئەلکترۆدی بچووک بچووکە بەسن بە قەفەسەی سنگەوە تا پێوانی چۆنێتی کارکردنی دڵ بکەن. وێنەی تیشکی دڵەگرن و پشکنینی تیشکی سەر و دەنگی سۆنەرەکەن. هیچ کامێک لەوانە ئازاریان نییە. تەکنیکەکەش بە شێوەیەکی گشتی بۆیان باس کردووم، شتێکی سەرنجڕاکێش و کاریگەرە. لە کاتی پشکنینی تیشکی سەر و دەنگیەکاندا ئەتوانم لەسەر شاشەیەکی بچووک دڵی خۆم ببینم چۆن کارەکات. وە گوێشم لە پەمپەکە و خوێنەکەشە وروژ مەبات. هەستێکی زۆر سەیرە دابنیشیت و ببیستیت و ببینی چۆن ماتۆڕەکەی خۆت کارەکات. من خۆم تەنها بە ئامێرێک ئەزانم، ئامێرێک هەڵەیەکی تیا بێت. تۆ بڵێ پارچەیەکی یەدەگ وەربگرم پێشەوەی ئامێرەکە تێک بشکێت. هانە پزیشکەکە وەک پێشتر بەڵێنی یابوو کتێبەکەی بۆ خواستە بووم کە دەربارەی هەستەکانی سەرەمەرگە. کاتێک پاڵکەوت بووم تا ئێگۆکێم بۆ بکەن، دەستم کرد بە خوێندنەوەی. لە کتێبەکە ژمارەیەکی زۆر خەڵک مردوون بۆ نمونە بەهۆی دڵوەستانەوە، بەڵام جارێکی تر ژیاونەتەوە. باسی تاقیکردنەوەی ژیانە مەزنەکانی خۆیانە گێڕنەوە. ئەوان بە ئاسمانە بەرەو ڕووناکیە کەفڕن، چەند ڕەنگێکی زۆر قەشەنگیان بینیوە. میوزیکێکی زۆر نامۆیان گوێ لێ بووە و خۆیان لە دۆخێکی پڕ تەندروستی وەسف نەکراوە بینیوە. پیاوێک کە 7 جار بەهۆی دڵوەستانەوە مردووەڵێت ئەو کەمترین ترسی لە مردن نییە، بەڵکو بە پێچەوانەوە پێی خۆشە. من وانیم، بەڵام ناشترسم. تەنها خەفەت بۆەوە خۆم ئەگەر ئامێرەکە تێک بشکێت ئەوە زۆر شت هەیە من نایبینم. هانەوتی من لەسەرەوەی لیستی چاوەڕوانی دڵێکی نوێیە. ئەو پێی وایە ڕۆژێک لە چەند مانگێکی نزیکە ئەمە ڕووەیات. پاشان ڕێنماییە ئاساییەکانم دەربارەی ئەوەی نابێت هەڵبچم و نابێت هەرگیز خۆم ماندوو بکەم وەرگرت. بابا هات و منی هێنایەوە. هەستم کرد قژی زۆر خۆڵەمێشی بۆ و چرچی زۆر کەوتۆتە لای چاوی، بەڵام چرچەکان نەرمن. بابە باشە، بەڵام بە تەواوی وازی لە قسەکردن هێناوە.
لە فاروب خەڵک ئەو بەفیتەرە کە ڕووڵاڵەکە ناوە بن. منیش کە گوێم لەوە بێت خەمبارە بم. دایاڵێ ئەو تەنها بە خۆیان شکاوەتەوە. پورە ئینگریدی ژەڵێ ئەو بەخواستی خۆی خستوەتە ژووری تەنیاییەوە. ئەو کەم ئەندامەیەکی ترسناکی پەیوەندیکردنە، ئەو پێویستی بە یارمەتیە. دایە بە خوشکەکەی خۆی وت قسەی هیچ، خەڵکە بێ بۆی هەبێ کەمێک جیاواز بێت، تەنها بەوەیە گەرجیان بە خەڵک نەگەیەنێت. من خۆم بەخۆشیەوە حەزەکەم زیاتر پەیوەندیم بە باوبەوە هەبێ. هەنێک جاری شەچمە دەرەوە بۆ وەرشەکەی، هەستەکەم دڵخۆشە بێ کە منەچم. بۆ خۆشم هەزەکەم شتێکی وا هاوبەش هەبێ، بەڵام زۆر گرانە بتوانی بە تەواوی ئەو بهێنیتە قسەکردن. پاش نیوەڕۆ مارکۆس هات بۆ ئێرە. ئێستا بێدەنگ نییە. ئەو لە دۆخێکی زۆر باشا بوو، زۆر قسەیە کرد. ماریا، دایکم بڕیاری یاوە لە کۆمەڵگەکە لای من بمێنێتەوە، چونکە ئەو ئەڵێت تیشکە چالاکە ڕادیۆیەکان ناتوانەوەنە دوور بڕۆن و بگەنە لادێ. ئەو نەخۆشی دەرونیە و هەر لەبەر ئەمە شەخان نشین کراوە. دایکم ماوەیەکی زۆر لە نەخۆشخانە و خانەی جیاوازی چاودێری ماوەتەوە. ماریا، من ئەبوو زووتر بمزانیا کە دایکم نەخۆشە، نەک تلیاکی سۆزانی. پەشیمانم کە گومانی وام لە دایکم کردووە. ئەمڕۆ سوسانە هەندێک یای کوڵان تاک و دەرمانێکی سروشتی بۆ دایکم دروست بکە. هێرش قاچەکانی ئەشێلا و هانسیژ ئاسایی وەکو جاران لە کایانەکەیە دانیشتو بوو خەریکی ڕامان بوو. بەڵێ، من پرسیارێکەکەم، ئەرێ من شێتم یان باقی خەڵکی دنیا؟ مارکۆس، هەموو خەڵکی دنیا شێتن، بە تەنها تۆنا. ژیانێکی هیچ و پوچە. مەبەستت چییە؟ ماریا، بەڕاستی دنیا بێمانایە و هیچ پێی ئاسوودە نیم. مارکۆس، توم باوەشم پیاکە. هاوڕێ بچکۆ لە دڵسۆزەکەم. درەنگە و منیش زۆر ماند و دڵتەنگم. دنیا سارد و ناخۆشە و منیش خەریکە گومان لە خۆشەویستی مارکۆس بکەم. ئێمە لە ئاهەنگ بووین لای ئانا. کاتێک هەمووان سەمایانە کرد و کاتێکی خۆشیان بەسرە برد، من ئاسایی ناچار بووم دابنیشم و سیر بکەم. یەکەم جار مارکۆس دانیشت و قسەی لەگەڵ من کرد، بەڵام دوایی پرسیاری کرد کە ئایا ئاسایی یەکەمێک سەما بکات. مارکۆس وتی کەمێک، بەڵام بەلایەنی کەمەوە سەعاتێک لەگەڵ هێلینە سەمای کرد. چاوەکانی هێلینە ئارەزویان تیا بریسکایەوە. تەلەفۆنم بۆ باوکم کرد. کاتێک سوار بووم بچمەوە بۆ ماڵەوە، مارکۆس بە تووڕەییەوە هەنێک ورتەورتی کرد دەربارەی ئەوەی ئەو هیوادارە من زویر نەبوو بم. زویر؟ نەخێر. من دڵشکا و خەمبار بووم و چەند ساعتێک گریام. ئایا چێتر تەواو کۆتایی هات و بڕایەوە؟ ئەمە هەموو تەنها خەیاڵ بوون؟ من خۆم گەورم کردبووم بە خۆشەویستیەکی گەورە. بەڵام ئەوتی بۆ هەتاهەتایی. مارکۆس بە منی وت بۆ هەتاهەتایی منی خۆشەوێ. ئەو نەبیرم لێ کردەوە خەرێک بوو شێت ببم. ڕەنگە زۆر ئاساییش بێت، ڕەنگە تەنها ئیرەی بێت. تۆ بڵێ و ئاژەڵە چاوسوورەوە توند گەست بێتمی. پێویستە بیر لە شتێکی تر بکەمەوە. بۆیە لێم گەڕێ با ئێستا باسی ئەم شەمە شومەت بۆ بکەم. تا ڕادەیەک بەخۆشی دەستی پێکرد بۆی ئانا هات بۆ ئێرە و نهێنەیەکی زۆر گەورەی لای من دەرکان. ئەو دەستی کردووە بە بینینی ئەو ئێرانیە عومەر. ئاناوتی من زۆرم خۆشەوێت، بەڵام ئەبێ ئەمە لە نێوانمان دەرنەچێت. ئەو لەوە ترسا دایک و باوکی ڕێنەیەن کوڕێک ببینێت کە پێشتر 18 ساڵی پڕ کرد بێتەوە. ئانا پرسی بڕوات وایە ئەوە جیاوازێکی گەورە بێ لە تەمەنا؟ منیش وتم 18 بۆ من زۆرە، بەڵام تۆ وەک 16 ساڵ دەرەکەویت. پرسیاری ئەوم لێ کرد کە ئایا ئەوان یەکتریان ماچ کردووە؟ ئانا هەناسەیەکی هەڵکێشا و چاوەکانی لێکنا. من و ئانا بڕیارمان بچین بۆ کۆبوونەوەکە کە لە بارگای جواتی ناوچەیی دەربارەی کۆچبەران ڕێکەخرێت. ئەوە لەلایەن چەند کەسێکەوە ڕێکخراوە کە ئایانەوێت ناڕەزای دژی هاتنی کۆچبەران بۆ دانیمارک و بە تایبەتی بۆ فاروب دەرببڕن. قەشە بەوە دەستی پێکرد کە ئەو دژی کۆچبەران نییە، بەڵکو دژی سیاسەتی دانیمارکە لە بواری
ئەو پێی وایە دانیمارک تووشی شەڕی ناوخۆییە بێت تەواو وەک لوبنان. هینسن کە پیرەمێردێکی پیرە و 22 پشیلەی هەیە وتی هەروەها مرۆڤ زۆر شت دەربارەی ئەوە بیستێ کە ئەوان تاوانکار و تلیاکین. باخەوانە قش سوورەکە کە لەم ماوەیە ئیفلاسی کردبوو وتی بۆچی ئێمە پارەیان بینێ، بۆچی لەسەر ژێمی ئێمە مشەخۆر بن، ئێمە بڕەتێن و مانچە و سێرنەوە و چەندین باجمان لێ بسەنن بۆ بەرژەوەندی ئەوان. پاشان عەرەبانە زلەکەی وەرچەی میکانیک مشتی نوقان و ڕای وەشاند و وتی ئەوان کچەکان و کارەکانمان لێ زەوتەکەن. پاشان ئەلیزابێت قسەی کرد. ئەو وتی لە ڕاستیا دانیمارک ئەوەنە زۆر کۆچبەری وەرنەگرتووە و ئەبێت ئێمە شەرم بکەین لەوەی ئەوەنە خۆپەرست و میوان نەویست بین. بە قەشەشی وت هەڵوێستەکانە لەگەڵ کریستینایەکی ڕاستەقینەیە ناگونجێت و پێویستە بچیتەوە ماڵەوە و سەرگوزشتەکانی مەسیح بخوێنیتەوە دەربارەی پیاوە بە بەزەییەکەی سامیرە. پاشان باسی ئەو ڕاوە دوونان و ئازاردانەی کرد کە کۆچبەرەکان بەسەریان هاتووە و بەوە کۆتایی هێنا کەوتی ئەگەر ئێمە نەتوانین هاوکاری و هاوسۆزی خۆمان لەگەڵ کەسانێک پیشان بدەین کە لە کۆچ و تنگانەدان ئەوە بەڕاستی ئێمە هیچ کللتورێکمان نییە تا لە دەستی بدەین. من و ئانا بە بەرزی چەپڵەمان لێدا بەڵام تەنها 2 کەس لەگەڵمان بوون. باخەوانەکە هاواری کرد ئەلیزابێت کۆمۆنیستە و پێویستە بچێتەوە بۆ ماڵەوە بۆ سیبریا. عەربانە قەڵەوەکە وتیشی کاتێک ئەلیزابێت لەلایەن نێکیکیانەوە دەستدرێژی کرایە سەر ئەو کاتە تەواو ڕای خۆیە گۆڕێت. ئەو چەند نمونەیەکی هێنایەوە کە کچانی دانیمارکی ئازار دراون، بەڵام ئەگەر لە فاروب ئەمە ڕووبدات ئەوە ئەو خۆیە زانێت چیەکات. ئەو بەوە مشتی گرت کردەوە وەک ئەوەی لە کەسێک بدات وەشاندی پاشان پیشانی یا خۆی چیەکات. کۆبوونەوەکە بێ ئەوەی هیچ بڕیارێک دەربارەی کۆچبەرەکانی قوتابخانەی کشت و کاڵێکە بدرێت کۆتایی هات. بەڵام ژمارەیەکی زۆر لیستی ناڕەزایی نامەکەیان دژی سیاسەتی دانیمارک بەرامبەر کۆچبەران ئیمزا کرد کە قەشەکە لەگەڵ خۆی هێنابووی. ئانا کاتێک پاش کۆبوونەوەکە لە ماڵەوە لای ئەو دانیشت بووین وتی ئای خوایە لەو کۆمەڵنەتەوە پەرست و بێمێشکە. من وتم پێم وایە شتێکی زۆر ترسناکە خەڵک ئەوەنە دڵڕەق و سارد بێت. ئاناوتی ئەوان ڕۆحیان تەمەڵ بووە. من وتم ئەوە مانای چییە؟ ئاناوتی مانای وایە هیچ لە کەلەیانە نییە بێمێشکن. منیش وتم بارحاڵ قەشە زۆر پێویستی بەوەیە. ئاناوتی بەڵێ ئەو تەنها بێمێشکەکان بۆ مەبەستی خۆی بەکارەهێنێت. هەمیشەش وایە باوکم کۆمەڵێک بیردۆزی جوانی دەربارەی ئەم شتە هەیە. چینە بەرزەکان بێمێشکەکانە جوڵێنن تا هێرش بکەنە سەر چەند داماوێک کە وەک قوربانی دیاری کراون. پاشان بێمێشکەکان و داماوەکان پێکایەن و ئەو ساش چینە بەرزەکان ئەتوانن بەهێمنی و لەسەر خۆکێکەکە بخۆن. من بەسەر سامیەوە لە ئانام ڕوانی بەڕاستی ئەو لە سیاسەتە زانێ. ئەوەش تەنها لەبەر ئەوەیە باوکی زۆر شتی بۆ باسەکات. پاشەوەی ئەمڕۆ گوێم لەو قەشە ناکریستیانەیە بوو بەڕاستی پێم وایە هەر چۆنێک بێ کۆنفێرماشۆن نەکەم، تەنها ئاهەنگێکی وەک ئەوەی تۆ بکەم. ئاناوتی ئەوە ناومەنێ ئاهەنگ. باوکم ئەوەنە ناخۆشی کرد کە هەرگیز بیرم نەچێتەوە. من بە دڵنەوایی دانەوە وتم بەڵێ بەڵام مرۆڤ ناتوانێت لە پرسراوی ئەوە بێت کە دایک و باوکی ئەیکەن. پاشان ئانا بیرۆکەی ئەوەی بۆ هات کە کەمێک بە خێرایی ئاهەنگ ڕێک بخەین، تەلەفۆن بۆ هەموو هاوپۆل و هاوڕێکانمان بکەین و داوایان لێ بکەین چیپس و ساردی و شیرینی لەگەڵ خۆیان بێنن. پێشتر ڕوویدا بۆ ئاهەنگی سەرپێیی لەو جۆرە ڕێک بخەین. پاشان ئەوە بوو کردمان. تۆشە زانیت چۆن کۆتایی پێهات. من ئەوە تا لێرا دانیشتوم و ئەبێ ئاگاداریەوە بم فرمێسکەکانم بەسەر کیبۆردەکەیان نەڕژێن، بچکۆلەی دەم بە پێکەنین. سەڕەیەک خۆشترین کات. من بەختەوەرەیترین مرۆڤی جیانم. من هەر خۆم شێت و دڵپیس و بەگومانم. هەر دوای من مارکۆس ڕۆیشتووە و بە ئانای وتووە کە بەبێ من ئاهەنگەکە بەلای ئەوە خۆش نییە. ئانا ئەم بەیانێ کاتێک تەلەفۆنی بۆ کردم بۆی گەڕامەوە. بۆیە تەلەفۆنی کرد تا بپرسێت ئایا مارکۆس و من ئەتوانین لەگەڵی بچین بۆ ناو شار چونکە لەوێ هاوڕێنیێنیەکەیە بینێ.
ئەوەی کە من بۆم نییە لای هیچ گەورەیەک یاخود هیچ کەسێکی تری فاروب کە بەڕقەوە خۆیان لەو مەسلەیە لە قورتێنن باسی بکەم. پاش چەند تەلەفۆنێک چوونە دەرەوەکەمان ساز بوو. بابە پورە ئینگریتە گەیەنێتە لای شەمەند نەفەرەکە. من و مارکۆسیش توانیمان لەگەڵ یا بچین و سعات 2 لە وێزگەکە ئانا ببینین. من کەمێک پێم ناخۆش بوو کە پورە ئینگریتە ڕواتەوە، چونکە ئەو کاتێ ئەو لێرەیە هەموو شتێک لە ماڵی ئێمە بە جوانیە ڕوات. دەستەکانی دایە چاکبوونەتەوە و سبەی جارێکی تر دەست بەکارەکاتەوە. میزاجیشی زۆر باشتر بووە. دیارە ئەو ناتوانێت بە تەواوەتی دژی ئارەزوەکانی بوەستێت و ماڵپاک نەکاتەوە، بەڵام ئەو بە ئاگاییەوە هەردوو دەستکێشە لۆکە و لاستیکەکان پێکەوە لە دەستەکات. کاتێک لە وێزگەکە خواحافیزیم لە پورە ئینگریت کرد 100 کڕۆنی یامی وتی ئێستا کاتیەوە هاتووە لەگەڵ خۆشەویستەکەت بچیتە ناو شار؟ هەمان کات بە هێواشی و هاوڕێیانەوە کێشەی بە مارکۆسە. پورە ئینگریت 21 نیسانە گەڕێتەوە تا لە ئامادەکاریەکانی کۆنفێرماشۆنەکەما یارمەتی دایکم بات. هیچم دەربارەیەوە باز نەکرد کە ڕەنگە کۆنفێرماشۆن نەکەم و بیگۆڕم بە ئاهەنگێک. بەلای دایک و باوکمەوە ئەوەنە گرنگ نییە گەر ڕێگە بەم کۆنفێرمێرا بکرێمیاننا. هەر کەمێک پاش ڕۆیشتنی باوکم ئاناش دەرکەوت. ئەوسا بە شەقامەکەیە چووینە خوارەوە بۆ باڕێکی برژاندن. لەوێ عومەر وەستا بوو چاوەڕێیە کرد. پاشان کەمێک سوڕاینەوە، کەمێک شەرمانە کرد و نەمانەزانی لەگەڵ یەک باسی چی بکەین. کەمێک گرانە لەگەڵ کەسێکابی کە خەڵکی دەرەوە بێت، بەڵام عومەر و مارکۆس دەستیان کرد بە قسەکردن دەربارەی ئۆتۆمبیل. ئەوانە ڕۆیشتن و باسی هەموو ئۆتۆمبیلانەیانە کرد کە بەلامانە تێپەڕین. دیار بوو هەردووکیان زۆریان لەبارەی ئۆتۆمبیلەوە ئازانی. قسەیانە کرد و خێرا خێرا دەستیانە جوڵان. ئانا کەمێک بۆم پێکەنی، هەناسەیەکی خۆشی هەڵکێشا وتی بەڵێ سەیری کوڕانکە. چوونە قاوەخانەیەکە و شکلاتی گەرمان خواردەوە و کولیچەمان خوارد و هاوکات قسەمان کرد دەربارەی ئەوەی ئەبێت چی بکەین. ئاناوتی من ناتوانم لە فاروب لەگەڵ عومەر خۆم پیشان بم. بۆچی نابێت؟ ئاناوتی هەموو فاروب بەکەونە باسکردنی، دایک و باوکیشم هەر نایانەوێت. لێیانگەڕێ ناتەوێت تاوە بیشاریتەوە؟ ئانا بەدەنگێکی بەرز قسەی کرد و تون دەستی عومەری گرت و وتی نەخێر. عومەر سەرسام و دڵخۆش دەرەکەوت. ئێمە ئەتوانین سوار پاسێک بین ڕاستەوخۆ بۆ کۆمەڵەکەی ئێمە. کەمێک لەوێ گوێ لە مۆزیکەگرین. بەهەرحاڵ لەوێ کەسی لێنێ گوێ بەوە بات، چونکە هەریەکەیان لەوی تریان سەیرتر و شێترە. ئانا پێی وا بوو ئەوە بیرۆکەیەکی باشە. هەروە عومەریش کاتێک پێیوترا بە ئینگلیزی ڕوونی کردەوە کە پێی باشە. من بە هێواشی وتم من ناتوانم لە پاسەکەەوە تەواوی ڕێگاکە بە پێ بڕۆم. ماریا تۆ خەمن نەبێ، کێشت کەمەوە توانم لە کۆڵت بکەم. چوین بەرەو ژوورەوە بۆ وێزگەی پاسەکان. لەوێ ئانا عومەر لەسەر کورسیەک دانیشتن و دەستی یەکتریان گرت. من و مارکۆسیش چوینە ژوورەوە سەری خشتەی کاتەکان بکەین. کاتێک هاتینە دەرەوە 3 شەقاوەی بچووک بەرامبەر ئانا و عومەر وەستان و بیرەی قورسیانە خواردەوە. ئەوان قسەی ناشرینیان بەرامبەر ئانا و عومەر کرد. ئانا بە تووڕێیەوە وتی ئاگاد لە دەمت بێ. یەکێکی تر لەوان بیرەکەی کرد بەسەر ئانایە وتی سۆزانی. عومەر لەسەر کورسەکەی ڕاپەڕی و زۆر دڕ دەرەکەوت، بەڵام مارکۆس تونگرتی و لەسەر کورسەکەی داینایەوە قیژانی. عومەر دەستیان لێمێ و لێگەڕێ بۆ من. پاش ئەوە شتێک ڕوویە. لە هەموو ئەو فلمانەی دیبووم باشتر بوو. مارکۆس ئەو 3 کوڕی وەک بوو کە پەڕۆ فڕێیایە ئەولاوە، یەکێکیانی بەسەرا فڕێیایە ئەولاوە. شەقێکی لە دووەمیان هەڵا و چەند مەترێک لەسەر لاپەڕی. سێمیشیان بە شێوەیەکی ناخۆش لە بەردەم مارکۆسا کەوت و لەوێدا لە سەقم دانیشت بوو بە پاڕایەوە. من نەبووم. کاتێک مارکۆس هیچی تری لێ نەکرد بە گاگۆڵکێ چوە ئەولاوە. هەمومان ئانا عومەر و من سەیری مارکۆسمانە کرد و وەک ئەوەی ئێستا لە ئاسمانەوە کەوت بێتە خوارەوە. ئەویش بە سەرنج ڕاکێشترین خەندەی خۆی پێکەنی و دەستەکانی بەیەکایە وەک ئەوەی کەمێک تۆز لە دەستەکانی بتەکێنێ. ئێساوەنە باش نیم، بەڵام ساڵێک پێش ئێستا یەکەمی گروپی کێشەکەم بوو. عومەر بەوەشی پیا کرد و ماچێکی کرد. لە 8 ساڵیەوە جۆرەها وەرزشی بەرەنگاربوونەوەم کردووە. لەبەر ئەوەی لەو سەردەمانە من زۆر بچووک و لاواز بووم،
هەمیشە لیانم خواردو و ئازاریان ناوم. هەموو ڕێگاکە لە پاسەکەەوە کە دابەزین هەتاکو کۆمەڵەکە من بەسەرشانی عومەرەوە بووم. مارکۆس داوای کرد کە هاوکاری بکات، بەڵام عومەر وتی مارکۆس لەوە بچووکترە بتوانێ من هەڵبگرێت. دایکی مارکۆس بە نیگەرانیەوە پرسیاری کرد ئەوە جاسووسی ڕووسیەکان نییە؟ نەخێر دایکە، ئەوە عومەری هاوڕێمە. عومەر بەخۆشیەوە حەزیە کرد بگەڕێت و سێری هەموو شتێک بکات. باخچەکە ئاژەڵەکان هێ لە خەریکی دروستکردنی تەیمانێک بوو بۆ مەڕەکان و سوسانش سەرقاڵی دروستکردنی نانی جۆ بوو بە هەویری ترش. لە دەرزی دەرگای کادانەکەشەوە توانی تەماشای هانسی تێڕاماو بکە. ئەو پیاوێکی زۆر ئاینیە. عومەر کاتێک لەسەرەوە لە ژوورەکەی مارکۆس دانیشتە بووین وتی تۆ توانی خۆت بە بەختەوەر بزانیت ئێرە شوێنێکی زۆر جوان و مەزنەتیایە بژیت. بەڵێ ڕەنگەوا بێت، من بیرم لەوە نەکردوێتەوە. پاشان میوزیکێکی خستە سەر و شانەکانی منی گرت و ماچی کردم. هەمان کات چاوم لە عومەر و ئانا بوو، لەسەر چەند گۆشەیەک لەسەر زەویەکە دانیشتە بوون. من تەلەفۆنم کرد تا باوکم بێت بمان باتەوە. یەکەم جار عومەرمان لای قوتابخانەی کشت و کاڵێکەوە دابەزاند و پاشان ئانامان گەیاندە لای ڤێلاکەی خۆیان. بابە لەبەر خۆیەوە ورتەیەکی کرد. من پرسییم وتت چی بابە؟ بابە وتی هیچ. لەمڕۆ بەدواوە من مارکۆس مەر بە تەنیا خۆش ناوێت، بەڵکو ئەو پاڵەوانی منە و ئەی پەرستم کاترینەی بچکۆلە، شەو باش و خەوێکی خۆش. چ خوورپەیەکە کاترینەی بچکۆلە. ئەلیزابێتیان لە کارت دەرکردووە. لە ڕۆژنامە ناوخۆیەکەی ئەمڕۆیان نووسراوە. نووسیویانە بەڕێوبەرەکە و قەشا کە لە هەردوو لیژنەی بەڕێوەبردنی قوتابخانە و لیژنەی کلتوریان لە پشت دەرکردنی ئەو مامۆستا 43 ساڵەیەوەن. ئەلیزابێت ئەندرسن کە لە هەڵبژاردننی شارەوانیەکانە کاندیدی لیستی هاوبەشی سۆسیالیستەکانە. هەروەها ڕۆژنامەکە نووسیوێتی مەسەلەکە مەبەستی سیاسی لە پشتەوەیە. ژمارەیەک دایک و باوک شکاتیان کردووە کە ئەلیزابێت ئەندەرسن بۆ چوونە سیاسیەکانی خۆی فێری مناڵان کردووە و بەبێ ڕەزامەندی بەڕێوەبەر کۆچبەری بانگێشتی قوتابخانە کردووە. پێشتری شکات لە ئەلیزابێت کراوە کە گوایە پرۆپاگەندەی ئاشتی لە قوتابخانەکەی بڵاو کردووەتەوە. ئەو ئەندامێکی کارای بزوتنەوەی خێر بۆ چەکی ئەتۆمیە و ڕێی بە قوتابیەکانی خۆی یاوە جۆرەها گۆرانی ئاشتی و ناڕەزایی دەربڕین لەبەر بکەن. بەڕێوەبەری قوتابخانەکە بە ڕۆژنامەکە ئاڵێت ئەوە ڕاستە ئەلیزابێت بەداخەوە وەک مامۆستا ناسراوە بەوەی پرۆپاگەندە بۆ بیر و بۆ چوونە سیاسەکانی خۆیەکات. بەڵام هاوکات ئەوەشی ڕوون کردوێتەوە کە بەڕاستی لە کارەکەی دەرنەکراوە. ئێمە تەنیا ئەوەندە وەستاوین ڕێ بگرین لەوەی ئێستا بکرێتە هەمیشەیی. ئەو 2 ساڵە ئەو بەکاتی لای ئێمە کارەکات. ئەمەش ئەوە ئاگەێنێت بە کۆتایی هاتنی وەرزی بەهارە کارکردنی ئەویش کۆتاییەت. ئەمەش لەلایەکی ترەوە گونجاوە لەگەڵ ئەو کەمکردنەوە خەرجێدا کە ناچارین ئەنجامی بین. نوێنەری یەکێتی مامۆستایانیش بە ڕۆژنامەکەڵێ دەرکردنی ئەلیزابێت چیرۆکێکی ناخۆشە و بۆنی پێشلکردنی ئازادی بیرکردنەوەی لێت، قەدەغەکردنی کارکردن بەهۆی بۆچوونی سیاسیەوە. نوێنەری یەکێتی مامۆستایان ڕوونی کردەوە بەڵام لەلایەن یەکێتی مامۆستایانەوە ئێمە ناتوانین هیچ شتێ بکەین لەبەر ئەوەی ئەوان تەواو پابەندی یاسا بوون. ئەلیزابێت کارمەندی هەمیشەیی نییە و کاتی دامەزرانەکەی هاوین تەواوە بێت. من ناچار بووم بابەتەکە چەند جارێک بخوێنمەوە تا بتوانم لە هەمووی تێبگەم. ئەوە هیچ ڕۆڵێک نابینێ ئەوان چی ناوەنێن. ئەوان ئەلیزابێت دەرەکەن چونکە هەوڵیا فێرمان بکا کە هەنێشتی بەنرخان تا بۆیان بژین و هەوڵیان بۆ بین. ئاشتی، خۆشەویستی، دادپەروەری و هاوکاری. من ئەگەر ئەلیزابێت وەک مامۆستا نەبوایە ئەمردم و نەمەزانی مانای ژیان چییە. دەستەکانم پێکەوە نووسان چاوم نوقاند و بیرم کردەوە. پێویستە شتێک هەبێت مرۆڤ بیکات، لیستی ناڕازایی بنووسرێت، کۆبوونەوەیەک ڕێک بخرێت، لیژنەی قوتابیان، دایک و باوکان، بەڕێوەبەرایەتی قوتابخانەکان. کاتێک دایکم هاتەوە بابەتەکەم پیشان ناو خوێندیەوە وتی جا ئەوسا لە پۆلی 8 کێ بێتە ڕابەری پۆلەکەتان. من خەریک بوو دەست بە گریام کە وتمدایە من جگە لە ئەلیزابێت هیچ کەسێکی ترم ناوێت. دەرکردنی ئەو بێڕەوشتی و بێدادیە. ئێوە ناتوانن هیچ شتێ بکەن. دایکم دەستی خستە سەر دەستم کە لەسەر مێزەکە بوو. وتی
ماریا خاڵ خاڵۆکە بچووکەکەم ئێستا کە تۆ زۆر سەرسامیت بە و ئەوە شتێکی زۆر ناخۆشە بەڵام ئەگەر بەڕێوەبەر و قەشە بڕیاریانیا بێت ئەوە بە تەواوەتی ڕاستە خۆ ئەگەر واژ نەبێت ئەوە لەگەڵ ئەوان هیچمان پێ ناکرێت من دەستی خۆم لەژێر دەستی دەرهێنا و پێم وت خوایە چەند ترسنۆکیت چوومە ژوورەوە تەلەفۆنم بۆ مارکۆس کرد هەرچەنە بڕیارمان نابوو ئەمڕۆ یەکتری نەبینین چونکە ئەوە بوایە راپۆرتێک بنووسێت مارکۆس ناتوانی هەر چۆنێک بێت تا ئێرە بیت شتێک هەیە پێویستە لەگەڵ تا دەربارەی قسە بکەین چی ڕوویاوە خۆ تۆ نەخۆش نیت نانا نەخێر من زۆر باشم باشە ماریا خەمە نەبێ سەعاتێکی تریم ئاهێکم پێ هاتەوە دیارە مارکۆس خۆشەویستەکەم پاڵەوان و سۆپەرمانەکەم کە بەجارێک دەرەقەتی 3 شەقاوە هات هەروەها ئەمەش چارەسەرەکات ئەیکێ بێتە ڕابەری پۆلەکەتان بەڵام مارکۆس ئەمە زۆر بێدادیە و ئێمە ئەومان زۆر بەدڵە کاتێک مناڵ بووم و لە خانەی مناڵانە ژیام منیش هەمیشە و هەستم هەبوو هەرزوو کە پیا خۆی فێر کرد یەکێک لە فەرمانبەرەکانی خۆش بێت ئەوە لە دڵی خۆیە و کەسە بە باوکی یان بە دایکی خۆی زانێت ئەگەر ئەو کەسە دەربکەوێت یان خۆی کارکتەری تەواو بێت ئەو هەستی لا دروسە بێت سەرڕای ئەوەش هەمیشە بە فێڵی فەرمانبەرانی تر ناوە برێت مارکۆز وتی کە ئەو لەبەر من پێی خۆشە و ماچێکی کردم بەڵام من وا هەستم نەکرد ماچەکەی خۆش بێت شتێکی سیراوی خواردبوو لەگەڵەوەشا من لێ بێزار بووم و وتم زۆر ماندوم و ناچارم بچم زوو پاڵ بکەوم سبەینێ پێویستە لەگەڵ ئانا و هێدی قسە بکەم هەروەها لەگەڵ هێنریکی پۆلەکەشمان خوشکە بچکۆلەکەم ئەلیزابێت نەخۆش بوو بۆیە وانە بێژێکمان هەبوو هەموو قوتابخانە سەرقاڵیە و قسە و قسەڵۆکە بوون کە و دەرکراوە ئانا و هێدی تەواو هاوڕای من بوون کە هەبێ شتێک بکەین ناڕەزایی و شتی ئاواهی لە پشوە گەورەکەیە قسەمان لەگەڵ هێنریکی پۆلەکەمان کرد ئەو لە لیژنەی قوتابیانایە ئاناوتی پێویستە ئێوە ناڕەزایی دەرببڕن هێنریکیش وتی ئێمە ناتوانین ئەوە بکەین ئەوە لە دەرەوەی تواناکانی ئێمەیایە وە زیاتریش دانی بە وشە جوانەکانیانە تواناکانی ئێمە ئانا پرسیاری کرد مەبەستت چییە؟ هێنریک وتی مەبەستم ئەوەیە بەپێی یاساکان لیژنەی قوتابیان لە دانانیان دەرکردنی مامۆستایە هیچ دەسەڵاتێکیان نییە ئاناوتی تۆ توانی یاساکان بخەیتە پشتی گوێتەوە هێنریکیش وتی بەڵام ئەوە ڕاستە کە ئاڵێن ئەو هەمیشە باسی ئاشتیەکات و ئەو ڕەشانەشی هێنا بۆ ئێرە بۆ قوتابخانە ئاناوتی هەی شەیتانی پیس هێنریک وتی لەگەڵ ئەوەشە ئەو گۆرەوی سوورێکی تەواوە بە ناڕەزاییەوە پشتی کردە ئێمە و چۆ ئەولاوە بۆ لای کوڕەکانی تر ئانا بەڕقەوتی خوایە کرد ئەچووە ئەو پەڕی دنیا من سەرسامم بە ئانا پێم وایە ئەو باشترین هاوڕێمە ئەو هاوڕێیەکی زۆر باشە ئازایە هەمیشە ئەوەی بیەوێت ئەیڵێ هەرگیز درۆزن و ترسنۆک نییە سەرەڕای ئەوەش هەمیشە توانای ئەوەی هەیە لە ماناکانی پشتەوەی مەسەلەیەک تێبگات و زۆر بە جوانی و ڕێکوپێکی باسی بکات بە شێوەیەک مرۆڤ ناچارە بێت پێ بکەنێت و هەست بکات زۆر زیرەکترە ئەوەش بە دڵنیاییەوە لەبەر ئەوەیە لە ماڵێکی ڕۆشنبیری ئەو تۆ هاتووە کە لەوێ مرۆڤ ئەتوانێت قسە لەسەر هەموو شتەکان بکات کاتێک ئانا و هێدی من هاوڕا بووین هەستم کرد زۆر باشتر بووم و ژیانێکی نوێم بۆ گەڕاوەتەوە من زۆر لە دایکم زویر بووم زیاتریش لە مارکۆس چونکە ئەوان وایان پیشان نەدا کە یانەوێت بەگشتی ڕۆڵێک ببینن هێدی وتی پێویستە ژمارەیەک دایک و باوکیش ڕازی بکەین ئێمە لەسەرەوە ڕێکەوتین کە من لەگەڵ ئانا بچمەوە بۆ ماڵی ئەوان و هەوڵ بین باوکی ڕازی بکەین نامەیەک بۆ ڕۆژنامەکە بنووسێت یاخود بانگێشتی گرتنی کۆبوونەوەیەکی دایک و باوکان بکات تا ناڕەزایی دژی دەرکردنی ئیلیزابێت دەرببڕین تا ناڕەزایی دژی دەرکردنی ئیلیزابێت دەرببڕن
بابە گەیاندینیە لای ئانا و پێشتریش باوکی لە قوتابخانەی باڵای مامۆستایانەوە کە ئەم بەڕێوەبەریەتی گەیشت بۆ ماڵەوە. باوکی ئاناوتی: بەڵێ ئێوە ڕاست دەکەن ئەمە کارێکی بەرازانەیە ئەوان جێ ئیلیزابێت کردویانە. باشکرا دیارە ئەمە هەمووی لەبەر ئەوەیە ئەوان پێیان وایە ئەو ڕێڕەوێکی چەپانەی هەیە. کاتێکی سەختەوە ئەویش زۆر زیرەکانە هەڵسوکەوتی نەکردووە. مەبەستە لە زیرەکانت چییە؟ ئیلیزابێت دەناسم، پێکەوە لە قوتابخانەی باڵای مامۆستایان بووین. ئەو سەردەمە هەمووان شۆڕژێر و خوێنگەرم بووین. داوای هاوکاری نێونەتەوەییمان دەکرد، بەڵام ئێستا کات گۆڕاوە، پیاو دەبێت خۆی بگونجێنێت و کەمێک نەرەمتر لەوەی ئیلیزابێت کردوێتی وەری بگرێت. من پێم وایە ئەو تاکتیکی خراپی هەبووە. ئاناوتی: ئەتەوێ بڵێ چی؟ مرۆڤە بێدەمی خۆی بگرێت و ڕای خۆی نەڵێت چی ڕاستە و چی هەڵەیە؟ نەخێر، بەڵام پیاو پێویستە کەمێک عەمەلی بیر بکاتەوە، چۆن باشترە بەناو بیر و بۆچوونەکانی خۆیدا بگەڕێت و بگاتە ئەوەی دەیەوێت. ئێمە وامان بیر لێ کردەوە گەر تو بتوانی نامەیەک بۆ ڕۆژنامەکە بنووسیت یاخود داوای کۆبوونەوەیەکی دایکان و باوکان بکەیت. بەڵێ، لە ڕاستیان من ناتوانم خۆم خەمە ناو ئەم کێشەیەوە. بۆچی نا؟ لە کاتێکا تۆ وڵیت ئەمە کارێکی بەرازانەیە و ئەمە دەرکردنێکی سیاسیە. بە شێوەیەکی ڕسمی ئەوان هیچ هەڵەیەکیان نەکردووە. ئانا قیژانی وتی: قسەیەکی چەند بێمانایە. تۆ کچم هەوڵ بە تێبگەیت. ئانا بە مۆڕەکردنەوە لە باوکی ورد بۆ وتی: بەڕاستی تۆ لاشەیەکی بێگیان و کەسێکی کۆنەپەرستی. ڕەنگە وا بێت. کاتێک چوینە سەرەوە بۆ ژوورەکەی ئانا، من بە ئانام وت: پێم وایە تۆ زۆر ڕەقیت بەرامبەر بە باوکت. مەبەستم ئەوەیە ڕەنگە گران بێت ڕاست مامەڵە بکەیت، هەرچەنە مرۆڤەش زانێت چی ڕاستە. بەرحاڵ من پێم وایە بێت تۆ خۆت بە بەختیار بزانیت کە باوکێکی ئاوات هەیە کە زۆر قسەت لەگەڵەکات و ئەوەنە زۆریشت فێرەکات. ئاناوتی: باوکم کەسێکە هەمیشە چاکەتەکەی لەگەڵ ئاڕاستەی بایە هەڵەیاتەوە و خۆی کەنارەگرێت. کەسێکە هەمیشە ملکەچی ئەوانەیە کە دەسەڵاتیان هەیە. زۆربەی خەڵکەکە بەڕاستی پیسن، زۆربەیان پاشە ڕۆژێکی باشیان هەیە. ماریا، ئەمانە ڕۆحێکی کۆنەپەرستیان تایە. کچە جوانەکە کاترینا، ئەمڕۆ نەچوون بۆ لای قەشە لە بری ئەوە نامەیەکم بۆ نووسی و وتم من نامەوێت کۆنفێرمێرا بکرێم. هەروەها ئەوەشم بەدایکم وت، ئەو ئەڵێت ئەوە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ. دایەوتی: ئەوە شتێکە خۆت بۆت هەیە بڕیاری لەسەر بیت، لە هەموو حاڵەتێکە ئاهەنگێکمانە بێت. ئەمە ئەوە ناگەیەنێ کە بە تەواوی بڕوان بە ئاین نەمابێت. پێم وایە زیاتر لەبەر ئەوەیە کە مەسیحەڵێ مرۆڤە بێت برای مرۆڤی خۆش بوێت، بەڵام کریستیناکەی قەشە ترسانمی. من حەز ناکەم لەلایەن کەسێکەوە کۆنفێرمێرا بکرێم دژی کۆچ بەران بێت و باشترین مامۆستامی دەرکرد بێ. بیرم کردەوە ئەوەش لە نامەکەیە بۆ قەشەکە بنووسم، بەڵام نەمکرد. ڕەنگە ئەوەش ترسنۆکی بێت. ئێستا پاش ئەوەی وتم نامەیە کۆنفێرمێرا بکرێم، هەست بە ئاسوودەی یەکەم. سەرەڕای ئەوەش پلانی تاوانی زۆرتر داهانێم. من و مارکۆس پێکەوە ئەو پلانەمان داناوە. ئێستا شتێکت بۆ باسەکەم کە نابێ هەرگیز لای کەس باسی بکەیت یان بۆ دایە و بابەی بگێڕیتەوە. کاترینا، ڕۆژی شەمە دایە و بابە بۆ یادی جیوینی زەماوەندیان لای براکەی بابا بن لە شیلاند. تۆ لەگەڵیانە بیت، بەڵام من لە ماڵەوە ئامێنمەوە، چونکە بەرگەی ئەو سەفەرە درێژە ناگرمەوە ئەبێت هەمیشە نزیکی نەخۆشخانە بم. وا بڕیارە ئانا لەلام بخەوێت، ئەو یەت، بەڵام کەسێکی تریش، مارکۆس. ئێستا بیر لە هەستە هەر خراپەکان مەکەرەوە. لە ڕاستیە من بڕوان بەوە نییە مارکۆس لەو جۆرە کەسانە نییە باسی بکات و هەوڵ با خۆی لەو باساڵ قورتێنێت. منیش کاتێک بێتە سەر ئەو باسانە شەرمنم و لە ڕاستیشا ناوێرم. بەڵام ئێمە بڕیارمان ناوە بە درێژایی شەو لە ئامێزی یەکتریا بخەوین و ئەو نەماچ بکەین بخرێتە کتێبی ژمارەی پێوانەیەکانی گینسەوە. من هەستێکی کەمێک ناخۆشم هەیە، چونکە فێڵ لە دایاکەم. ئەنا هیچی تر، هیچ هەڵەیەک لە خۆشەویستیان نییە. منەمەوێت چەند زۆرتر بگونجێت تیا بژیم، چونکە ڕەنگە بەم جوانە بمرم. ئەم ڕۆژانە کە بە ئاگاهێنەکەم لێنایە مردن هێدی نزیکترە بێتەوە. خۆشم هەست بەواکەم ئەو نەماندوم کە چیتر ناتوانم بگەشتی ئەرک بخەمە سەر خۆم. هەوڵم ما تەلەفۆن بۆ ئەلیزابێت بکەم تا پێی بڵێم ئانا و هێدی و من
پێمان وایە کە دەرکردنی ئەو زۆر ناحەقیە. هەروەها بیرم کردووەتەوە پێی بڵێم ئەو باشترین مامۆستایە هەمبوو بێت و ئەو تاکە مامۆستایە فێری کرد بم مانای ژیان چییە. بەڵام کاتێک زەنگم بۆ لێیە وەڵامی نەبوو. بۆیە لە بری ئەوە ئێستا نامەیەکی بۆوە نووسم. ئێمە نازانین کاتێک ناڕەزایی دەرببڕێت یاخود ڕێپێوانەکرێت ئەتوانین چی بکەین. من زۆر نیگەرانم لەوەی گەورەکان تەنها شان هەڵەتەکێن و خۆیان لە هەموو شتێکە دزنەوە. هیچ هەستێک نییە بەرامبەر ڕاستی و هیچ هاوکاریەک نییە. قسەم لەگەڵ برا گەورەکەی هێدی کردویلی کە لە وێستگەی پاسەکە لەسەر کورسیەک دانیشت بوو لەگەڵ بێکارێکی ترە بیرەیانە خواردەوە. ویلی وەک هەموو کاتێکی تر تەواو سەرخۆش بوو. ویلی وتی وەرە بۆ ئێرە گوڵە بچکۆ لە بەهارەی یەکەم. من بەڵێن ماوە تۆ دڵی من وەرەگریت و هەر کاتێک بتەوێ بۆ دەرەهێنم. من وتم هەموو چاکی خۆتە. ویلی وتی هێدیاڵێ مدیرەکە مامۆستاکەی ئێوەی دەرکردووە. من وتم بەڵێ ئەوەش لەبەر ئەوەی ئەو سۆسیالیستە و بۆ ئاشتی و بۆ هاوکاری پەنابەران تێکۆشێت. ویلی وتی مدیرەکە زۆر شەیتانە. ئەو کابرایەکی زۆر سادیە و تەنیا بۆ کەسانە شەوێرێ کە هیچ دەسەڵاتێکیان نییە. دەسەڵاتدارانیش زمان بە پاشەڵی هاهێنن. ئەو سفرێکی لەسەر تەختەکە نووسی و ناویلی. ماوەی 8 ساڵ قژی ڕاکێشام و لێیام. من وتم ئێمە هەرگیز لە هیچ بابەتێکە ئەومان نەبووە، بەڵام ئەڵێن ئەو زۆر توند و تیژە. ئێمەش ڕازی نین بۆی باشترین مامۆسامانی دەرکردووە. ویلی وتی ئەوە ویلی جوان گرنگی پێەیە بۆتان. ماسوولکەکانی گرش کردەوە. نەمتوانی خۆم بگرم و پێکەنیم. ویلی بۆ ئەوە ناتوانێت هیچ شتێ بکرێ ئەوان دەسەڵات و یاسایان لە پشتە. ویلیش وتی هەروەها منیش هەنێک شتم هەیە لەو بارەیەوە بێڵێم. ئەمەی وت و بە لارەلار چوە خوارەوە بەرەو دوکانەکان. بە دڵنیاییەوە بۆ بیرەی زیاتر ڕۆشت. ئەمڕۆ مارکۆسم نەبینی و هەروەها سبەی نێژ نایبینم، چونکە لە هەنێک کاری بەهارانەیە لە باخچەکەیە یارمەتی هێلایات. کاترینەی بچکۆلە ئای هێدی داما و برا گەورەکەی ویلی گیراوە. لە ناو شار دەستگیریان کردووە. پاش ئەوەی دوێنێ من قسەم لەگەڵ کرد پەلاماری بەڕێوبەرەکەی یاوە کاتێک ویستوێتی لە قوتابخانە بچێتەوە بۆ ماڵەوە لاچاوی شین بووەتەوە و دانێکێشی شکاوە. پۆلیس هاتووە و لە باڕەکە ویلیان گرتووە و ئەڵێن ویلی ئەوەنە سەرخۆش بووە بە 4 دەست هەڵیان گرتووە و هێناویانەتە دەرەوە بۆ ناو ئۆتۆمبیلی پۆلیسەکە. هێدی وتی من خۆم بەلامەوە هیچ نییە، بەڵام خەمی دایکمە ئەو تەواو نیگەرانە، چونکە پێی وایە ویلیش وەک جۆرج خۆیە کوژێت. بەڵام من پێم وانییە ئەوە ڕاست بێت کە بەلای هێدیە و هیچ نییە. ئەو تەنها نایەوێ پیشانی ئێمەی بات هەستی چۆنە، بەڵام زۆر ماندوو بێڕەنگ دەرەکەوت. وانەی پێش کۆتایی لەسەر خۆچوو. وا بڕیاردرا ئانا و من لەگەڵی بچینەوە بۆ ماڵەوە. من تەلەفۆنم بۆ باوکم کرد. کاتێک هاتینە دەرەوە لە ئۆتۆمبیلەکەیە هێدی دەستی کرد بە گریان و وتی نایەوێت بچێتەوە ماڵەوە. ئەو نەیەویست بێتەوە بۆ ماڵەوە بۆ لای دایکی و کە باوکیشی هەر سەرخۆش بوو ئەو ناڕێکیەش گشت لایەکی گرتووەتەوە. بۆیە بابە ئێمە گەیاندە ماڵەوە، بەڵام بەو شێوەیە نەکەوتەوە کە ئێمە بیرمان لێیە کردەوە. لەپڕ دەستی کرد بە هاوارکردن. هێدی وتی دەمتان داخن، ناتوانم گوێتان لێ بگرم، ئێوە هەموو شتێکتان هەیە. ئانا دەستی بە قسەکردن کرد. بمبورە هێدی، من تەنها ئەمەوێ. هێدی بە گریانەوە وتی و قسەکەی پێبڕی. ئێوە هەموو شتێکتان هەیە، دایک و باوکی ئاسایی، ماڵی خۆش، جلوبەرگی جوان، کوڕان. ئانا چۆ پشتەوە و باوەشی کرد بە هێدیە، بەڵام ئەو خۆی ڕاپسکان لە دەستی. هێدی وتی باشتر وایە من خۆم پێتان بڵێم، من ئیرەییتان پێیە بەم، هەمیشە ژوا بووم. ئەو هەستی ئیرەیە وا لە کەسێکەکە حەسوود بێت، من ئەوە زانم، بەڵام ئێوە پێتەن وایە هەستم چۆنە بێت کاتێکە زانم سەر بە سووکترین خەڵکی ناو ئەم کۆمەلگایە بچووکەم. من وتم سووکی چی؟ تۆ هێدیت، هاوڕێی ئێمەی تو باشترین قوتابی پۆلەکەیت. ئاناوتی هەروەها جوانیشیت، بەڵام تەنها هەوڵ بە کەمێک دڵخۆش دەربکەوی. هێدی وتی هەموو خێزانەکەم بەدمەستن، هەمووان بە چووک سەیرمانەکەن، من ئیرەی هەموو شتێکتان پێیە بەم. من پرسیارم کرد هەموو شتێک؟ هێدی ڕێک سەیری ناو چاومی کرد. بەڵێ هەموو شتێک،
تەنانەت دڵە نەخۆشەکەشت. من ئاواتە خوازم ئەوەم هەبوایە و بەهۆیەوە بمردمایە. لەوەتەی چوومەتە قوتابخانە 100 جار بیرم لەوە کردوەتەوە خۆم بکوژم. ئانا حەپەسا بوو، وتی بۆچی هەرگیز بۆت باز نەکردوین کە ئەوەنە هەستت بە بێزاری کردووە؟ هێدی وتی بۆ ئەوەی ئێوە هیچ نەزانن، پاشان مرۆڤ کبریایی هەیە. من نەمتوانی شتێک بڵێم چونکە خەریک بوو دەست بە گریان بکەم، بەڵام ئانا بۆی ڕوون کردەوە و وتی ئێستا گوێم لێ بگرە هێدی، تۆ خۆتیت، تۆ هەموو خێزانەکەت خراپ نین، لەگەڵ ئەوەشە لە زۆربەی ئەوانی تر خراپتر نیت. خۆزگام توانی هەنێک شتی خۆشی خێزانەکەی خۆمت بۆ بگێڕمەوە. خوای گەورە، برا گەورە سەرخۆشەکەت کێشاوێتی بە قۆپۆزی مامۆسا کۆنەکەیە. من وتم هەر چۆنێک بێ وێلی شتێکی کردووە، ئەوم بۆ گێڕانەوە کە دوێنێ لای وێزگەی پاسەکە باسی چیمان کرد. هێدی وتی ئەڵێن بەلایانی کەمەوە 3 مانگ بە تاوانی لێدانی کەسێکی بێتاوان بند دەکرێ. من پرسیارم کرد مەبەستت چییە لە بێتاوان؟ هێدی وتی کەسێک هیچی نەکرد بێت و لێی بدرێت. من وتم کەواتە مدیرەکە بێتاوان نییە؟ ئاناوتی با بەپێی یاساوایە. ئێمە بڕیارمان نا ئانا لەگەڵ هێدی بچێتەوە بۆ ماڵی ئەوان و 2 پاکەت جگەرە بکڕین لەگەڵ نامەیەکە بینێرین بۆ ویلی تا کەمێک دڵی خۆش بکەین. بچکە بچکۆلەکە، وەک مارکۆسەڵێ ژیان هیچی تیا بەستە نییە. من بڕیارم ما لە مەولا زۆر نەرمونیانتر بم لەگەڵ هێدی. زۆر دڵگرانم بۆی نەمزانیەوە ئەو نەهەستی بە نیگەرانی کردووە. هەستم کرد هەروەها ئاناژ وایە. کاترینا بیرێ نەچێ، ژیان بە قورسی مەگرە. ئۆی کاترینا، چەند گرژ و نیگەران و دڵخۆش و دوودڵم. سبەینێ لەگەڵ مارکۆس پێکەوە خەوین. هەموو ئەو شتانەمەهێنایەوە بەرچاوی خۆم کە ڕەنگە ڕوو بدەن. هەنێک جار پەشیمانە بوومەوە لەو بڕیاری یاومانە، چونکە نیگەرانە بم لەوەی بەکارێکی سەیر و ناخۆش لێک بدرێتەوە. سەرەڕای ئەوەش هەستێکی ناخۆش دامەگرێت چونکە فێڵ لە دایک مەکەم. بەڵام بیر لەوەش ئەکەمەوە چەند مارکۆسم خۆشەوێت. ئێمە باسی ئەوەمان کرد کە خۆمان بە 2 موگناتی سەزانین کە یەکتری ڕاکێشن. ئەوە خۆشەویستیە. من بڕوام بەوەیە کە خۆشەویستی مانایەکی زۆرەیە بە ژیان. هەروەها حەزەکەم پێش ئەوەی بمرم چەند بۆم بکرێ زۆرتر و بەهێزتر خۆشەویستی بکەم. بۆیە پێویستە ئەوە بکەم کە کردومە. کاترینا، هەوڵمدا بزانم ئێلیزابێت لەکوێیە. کاتێک تەلەفۆنی بۆ کەم وەڵام نایەتەوە و لە ماڵ نییە. لە مامۆستایەکی ترم پرسی کە ئێلیزابێت زۆر جا لەگەڵیایەتی. ئەوتی ئێلیزابێت داوای لێکراوە مۆڵەتی نەخۆشی وەربگرێت و چیتر نایەتەوە. هاوڕێکەی پێی وا بوو کە ئەو چوو بێت بۆ سەفەریان شتێکی وا، بەڵام نەیەزانی بۆ کوێ. من بەمە زۆر خەمبار بووم و چیتر گوێ بە قوتابخانە نایم. سەرەڕای ئەوەش زۆر نیگەرانم بەوەی هەمووان لە بری ئەوەی کارێک بکەن تەنها ئاڵێن ئەم ناحەقیان پێ ناخۆشە. من نامەیەکم بۆ ئێلیزابێت نووسیوە کە توانم کۆپیەکت بۆ بنووسم. کاترینا ئازیزم ئێلیزابێت، من ئەم نامەیەت بۆ نووسم تا بزانی کە ئێمە من و ئانا و هێدی زۆر خەمبار و تووڕین لەوەی تۆ لە کار دەرکراویت. ئێمە لە دڵەوە حەزەکەین خۆپیشاندانێک یان کۆبوونەوەیەکی ناڕەزایی دەربڕین ساز بکەین، بەڵام ناتوانین ئەنجومەنی قوتابیان ناندایک و باوکان ڕازی بکەین لەگەڵمان بن. ئەوان ئەڵێن یاسا دژی ئێمەیە. برا گەورەکەی هێدی ویلی لە مدیرەکەی یاوە هەرچەندە دژی توند و تیژی بم، بەڵام ناتوانم ڕێلەوە بگرم دڵخۆش نەبم بەوەی لاچاوی شیم بۆتەوە. نازانم تۆ گەڕیتەوە یان نا، بەڵام ئەگەر نەگەڕیتەوە ئەوە حەزەکەم لە دڵەوە بۆت بنووسم کە تۆ باشترین مامۆستان بوویت و لە هەموو گەورەکانی تر مەزنتری لەلام. من کاتێک هەستم کرد کە ئامرم گرنگ بوو بەلامەوە هەوڵ بەم مانای ژیان و هەموو شتەکانی تر بدۆزمەوە، بەڵام گران بوو چونکە هەروەک زۆربەی ئەوانی تر بۆ نمونە دایک و باوکی من لە ڕاستیە هیچ بیرکردنەوەیەکیان نییە لەوەی بۆچیە ژین یاخود مرۆڤ چۆن بژی. هەنێکی تر بیرۆکەی سەیریان هەیە. بۆ نمونە کەسێکی بوودیە ناسم هەموو ڕۆژێک دانیشە و ڕامانەکات. یەکێکی تر پێی وایە 3 زمانەی ژیانە. یەکێکی ترە ناسم کە لە ڕاستیە خۆشمەوێت ئەڵێ مانای ژیان لەوەیە مرۆڤ خۆی بڕێوە بەرێت و دەوڵەمەند ببێت. لە ڕاستیە حەزمە کرد هاوڕای ئینجیل بم دەربارەی ئەوەی
مرۆڤ بێ بژی تا خۆشەویستی بۆ ئەو دنیا پیشان بات. بەڵام بەهۆی ئەو قەشەیەوە من وازم لە ئاینی کریستینیا هێناوە، چیتر ناچم بۆ ئەوێ و ناشخوێنمەوە. هەموو ئەو شتانەی لە کڵێسا ئاکرێن بەلای منەوە تەنها شانۆییەکە بۆ خۆی. من زیاتر بڕوان بەوەیە کە مرۆڤە بێ خۆشەویستی بەرامبەر ئەو دنیا پیشان بات، وەک تۆ ئەڵێیت، بۆی کار بکات و تێبکۆشێت بۆ هێنانە دیدار پەروەری و ئاشتی لێرە لە جیهانە، دژی برسێتی و چەوسانەوە و جەنگ بێت. ئەگەر دڵێکی نوێم وەرگرت و ژیام، ئەوە ژیانم مانایەکێ بێ. هەروەها ئەمێ سپاسی تۆ بکەم بۆ گرنگی بە منت دیاوە و هیوادارم بەردەوام بی لە کارەکە تا وەک مامۆستا. زۆر بیرتەکەم و بۆ دڵخۆشە بم ئەگەر بتەوێ نامم بۆ بنووسی. هەزاران سڵاوی هاوڕێیانە. ماریا. کاترینا. ئەمە نامەکەیە کە بۆ ئیلیزابێتم نووسیوە. نامەکەم بە ناونیشانەکەی ئیلیزابێت ڕەوانە کرد، بەڵام نازانم کەی جارێکی ترە گەڕێتەوە ماڵەوە. خوشکە بچکۆ لە جوانەکەی من. سبەینێ هیچ شتێکم لێ نابیسی، چونکە زۆر سەرقاڵە بم بە مارکۆسەوە. کاترینا. بێزاری و شەرمەزاری بە شەپۆلی گەرم و سوور بە لەشما ڕۆچن. ئەپرسم تۆ بڵی مرۆڤ ئەوەنە شەرم بکات بمرێ؟ ئەوە تا ڕادەیەک ئارام بەخشە بێت، بەڵام چی بکەم؟ کاترینا. خوشکە بچکۆ لە خۆشەویستەکەم، باشتر وایە لە سەرەتاوە هەموویت گوێ لێ بێت. دایە و بابە و تۆی بچکۆ لە ڕۆیشتن بۆ شیلاند، وەک بڕیار بۆ ئانا هات بۆ ئەوەی لای من بمێنێتەوە. دایە بەڕاستی جوان بوو. ئەو ڤیدۆیەک و 3 فیلمی بەکرێ هێنابوو، هەروەها پڕێک جبس و شیرینی و ساردی کڕێ بوو، هەروەها خواردنیشی ئامادە کرده بوو. کاتێک ڕۆیشتن باوەشێکی کەمی پیا کردم کە زۆر کەم ڕۆیات و وتی هیوای کاتێکی خۆشتان بۆ خوازم. ئاناش ئاگادار کرایەوە کە لە تەنیش منەوە بخەوێت و باشگوێی لە تەلەفۆن و بە ئاگاهێنەکەم بێ. منیشی وام خواست گەشتێکی خۆش بکەن و داوام لێکردن سڵاوم بگێنن بە مام و پۆرم. هەستم کرد کارێکی باشم نەکردووە ئەوم لێ شاردوونەتەوە کە لەگەڵ مارکۆس بەنیهێنی لەسەری ڕێکەوتوین. کەمێک نیگەران بووم لەوەی نەوەک پێمەوە دیار بێت، بەڵام دایە دڵخۆش بوو، هیچ گومانی پێوە دیار نەبوو. وەکوتریش هەرگیز وا نەبووە، بەڵام منیش فێر نەبووم لە کاتی ئاسایی یا فێڵی لێ بکەم. دایە زانی کە پاشنیوە ڕوو مارکۆسێت بۆ ئێرە، وتی ئەوەی پێخۆشە و ئەویش کوڕێکی باشە. بڕۆ ناکەم گومان بکاتیان بیر لەوە بکاتەوە کە ئێمە یەکتری ماچەکەین. ئەو پێی وایە من هێشتا مناڵێکی بچووکم و مارکۆسیش تەنها هاوڕێیەکی یاریکردنمە. پاشنیوەڕۆ هەر تەنها مارکۆس نەهات، بەڵکو عومەریش هات. ئەوەی عومەر من پێشتر نەمزانی، بەڵام شتێکی خۆش بوو. گوێمان لە میوزیک گرت و یاری کۆمپیوتەرمان کرد و خواردنمان خوارد، ساردیمان خواردەوە و قسەمان کرد. سەیری دوان لە ڤیدۆیەکانمان کرد. کات گەیشتە 10 و 11 من هەستم کرد زۆر ماندووم. من خۆم نەمتوانی بڵێم پێویستە من بچم ڕابکشێم، بەڵام مارکۆس هەستی پێکردم و وتی کاتیەوە هاتووە بچین بخەوین. وا ڕێکەوتین ئانا عومەر لە ژوورەکەی من بنون و مارکۆس و منیش لە ژوورەکەی دایە و بابا کە تەلەفۆنەکەی لێیە. ئێمە هەردووکمان هاتینە ژووری نووستنەکە. لە شەرما تا ڕادەیەک پەشۆکا بووین. هەردووکمان بە هەموو جلەکانمانەوە پاڵکەوتین و چوینە ژێر لێفەکەوە. پاڵکەوتین و یەکتریمان ماچ کرد و باوەشمان بە یەکتریا کرد. ئێمە ماچمان کرد و هەر ماچمان کرد. بڕیارمان نا ژمارەی پێوانەیی ماچی درێژ بشکێنین. نازام هیچ ژمارەیەکی پێوانەییمان شکانیان نا، چونکە خەومان لێکەوت. سەعات 4 لە دەنگی دایکم بە ئاگا هاتم. لە ناو دەرگاکەیە وەستا بوون، گڵۆپەکەی داگیرسان و بەترسەوە سەیری ئێمەیە کرد. هەستی بێزاریەکی زۆر ناخۆش دایگرتم کە هەرگیز لەوە پێش نەمدیوە و ئەگەر 100 ساڵی تریش بژیم نایبینم. دایە زۆر خۆی تێک نەیە، بە دەنگێکی نزم و کەمێک خەماوی داوای لە مارکۆس کرد بچێتەوە بۆ ماڵەوە. ئەویش نەیهێش دووبارەی بکاتەوە. شتێکی دەربارەی ئەوەی کە بەو شێوەیە نییە کە ئەو لێ تێگەیشتووەوت. بە پەلە جلەکانی لەبەر کردەوە و بە دەنگێکی بڕزکاوی وتی ماڵاوە و بە خێرایی کەوتەڕێ. دایکم دەستی گرتم و وتی ئەبێ لەگەڵی بچمە سەرەوە بۆ ژوورەکەی خۆم. بەڵام من لە دەمم دەرچوو وتم ئانا و عومەر لەوێ نووستون. دایەوتی کەواتە لێرە بمێنەرەوە. تەلەفۆنەکەی لەسەر مێزەکە هەڵگرت و بانگی دایک و باوکی ئانای کرد. من وەک ئیفلیچ کەوتم و نەمزانی چی بڵێم. دایکی ئانا هات،
جلی شێوی لە بەرابوو پاڵتۆیەکی کردبوو بەسەرا. کاتێکدایە مەسەلەکەی بۆ ڕوون کردەوە ئەو بەپەلە بەسەر پلیکانەکەیە ڕای کردە سەرەوە و پاش کەمێک گوێمان لە قیژەقیژی ئانا و تەپەتەپ و تەقە بوو. پاشا عومەر بە شڵەژاوی بە پلیکانەکانە هاتە خوارەوە. نیوەی جلەکانی لەبەرا بوو ئەوانی تری بەدەستەوە بوو پێڵەوی لە پیانە بوو. گوێم لێ بوو دایکی ئانا جوێنیە و ئەیقیژان و هاواریە کرد. پاشان هاتە خوارەوە و ئانای بەدوای خۆیان ڕاکێشا و ئەویش خۆی ڕاپسکان. لە ناکەو کاتێک هاتبوونە هۆڵەکە من لەسەر سیستەمەکەەوە چاوم لێیان بوو. دایکی ئانا هەڵگەڕایەوە بۆ لای ئانا و یەک زلەی لێیە. دایکی ئاناوتی بێڕەوشت. یەک چرکەی نەخایەن ئانا بەدەنگێکی بەرز و گریانەوە پێیوتەوە. کاتێک ئەوان لە دەرگاکە چوونە دەرەوە و دیار نەمان دایە هێشتا تەواو لەسەر خۆی بوو پرسیاری کرد ئایا دەرمانەکانم خواردووە؟ پاشانوتی باشتر وایە لەوێ بمێنمەوە و پاڵ بکەوم. خۆشیەچێتە ژووری میوانەکە پاڵەکەوێت. پاشان تەنهاوتی شەو باش و ڕۆشت. لەوێ پاڵکەوتم و شەرم دایگرتم و ئاواتە خواز بووم دایکم وەک چۆن دایکی ئانا کردی ئەوە بەسەرمەبی قیژانایە و لێی بامایە. ئەو ڕوخسارە بێدەنگ و پڕ ئازار و پڕ کەسەرە ناڕەزاییە زۆر خراپترە لە چەند زلەیەک. من ئەزانم دایکمم تووشی پەشۆکاوی کردووە و خەمبارم کردووە. هەروەهاش زانم ئەو تەنها لە بەرەوەی من نەخۆشم ئازار و ڕقەکەیە خواتەوە. هەمووی تاوانی تۆ بوو کاترینەی بچکۆلە کەدایە ئاوا چاوەڕوان نەکراو بێتەوە ماڵەوە. لە ڕێگە بەرەو شیلان تۆ تووشی سوورێژە بوو بوویت. بڕیار درادایە لەگەڵ تۆ بگەڕێتەوە بۆ ماڵەوە چونکە لەوێ لە یادی جیوینی هاوسەرگیریەکەدا یەکێکی لێیە لەسەر مناڵبوونەوە نابێت ئەو توش ببێت. بابش لە ئاهەنگەکە مێنێتەوە تا ئێوارە و دوایی بە شەمە نەفەرە گەڕێتەوە. من نانی بەیانی یەکشەمەم لەگەڵ دایە خوارد. تەواو وەک هەموو کاتێکی تر و میزاجێشی تا ئەو پەڕی خراپ بوو. منوتم دایە بمبورە ناتوانین باسێکی بکەین. زۆرم پێ ناخۆشە کە ئاوای لێ هات. دایەوتی هیچ شتێک نەبووە تا قسەی لەسەر بکەین. لە بیری خۆمانە بینەوە تۆ پێویستە بیر لە تەندروستی خۆت بکەیتەوە. باشە بیرم کردەوە لە ڕاستیە شتێک نییە ئەوەندە زۆر قسەی لەسەر بکرێت. دیارە ئاسایی شتێکی زۆر ناخۆش و سەختە لە نیوە شەوە لە ناو جێگەی دایک و باوکتا لەگەڵ کوڕێکا بتبینن. بەڵام ئێمە هیچ تاوانێکمان نەکردووە. پاش نان خواردن دایە داوای لێکردم ئاگام لە تۆ بێت چونکە ئەو ناچارە بڕوات هەنێک کار بەجێ بهێنێت. کەمێک بیرم کردەوە لەوەی ئەبێت ئەو کارانە چی بن. بەڵام لێم نەپرسی. ئەو ئۆتۆمبیلەکەی لێ خوڕی و ڕۆیشت. ئێمەش بەو پارچە تەختانەیشتی لێ دروستەکرێ یاریمان کرد. من بورجێکم دروست کرد و تۆ شتێکت دیایەوە و پێیەکەنیت. کەمێک بیرم کردەوە تەلەفۆن بۆ مارکۆس بکەم. خوازانێت ئەو ئەم مەسلەی چۆن وەرگرت بێ یاخود بۆ ئانا. بەڵام بڕیارمە باشتر وایە لێگەڕێم تا یەکەم جار مەسەلەکە بۆ خۆیان کەمێک ئارامە بنەوە. هەرچۆنێک بێ سبەینێ لە قوتابخانەیەک ترێ بینینەوە. ئێستا منەچم ڕاکشێم و هەوڵەیەم بخەوم و ناخۆشترین ڕۆژی ژیانم لە بیری خۆم بەرمەوە. شەو باش کچۆڵە بچکۆلەکە. کاترینەی بچکۆلە. منە ترسم و خەمبارم و نازانم چی بکەم. مارکۆس ئەمڕۆ لە قوتابخانە نەبوو هیچ هەواڵێکیشی نازانم. ڕەنگەنەی وێرا بێت یاخود حەز نەکات پاش ئەو شەوە شومە چیتر لەگەڵ منابێت. دایە هیچ شتێ ناڵێ. بڕواش ناکەم هیچی بە باوکم وتبێ کە دوێنێ ئێوارە هات بۆ ماڵەوە. ناخۆشترین شت بێدەنگیەکەی بوو. دایەوای دەرەخا هیچ شتێک ڕووی نەیاوە. چەند جارێک هەوڵم ماو لێی پاڕامەوە کە قسە بکەین. من پێم وتدایە ئێمە ئەتوانین قسە بکەین. بەڵام ئەو بە نەرمیەوە وتی ماریا هیچ شتێک نییە قسەی لەبارەوە بکەین. هەر هەمووی لە بیری خۆمانە بینەوە. بەڵام شتێک هەیە باسی بکەین. من مارکۆسم خۆشەوێت و ناشمەوێت لە دەستم بچێ. زۆرە ترسم هەڕەشەی دوورکەوتنەوەی لێ کرابێت. دایە تەواو شێتگیر بوو بەڵام هەر زوو جارێکی تر ئارام بووەوە. ئاناوتی و پێشی وا بوو دایکی من زۆر ژیرانەتر هەڵس و کەوتی کرد. من وتم لە ڕاستیە دایکی من نالۆژیکترین کەس و خۆبەزلزانترین کەسە کە من بیناسم. ئاناوتی بە بیرەوەری من ئەو داوای سەربەستی کردووە و سەربەستی بەمانای ژیان داناوە کەچی ئێستا لەبەرەوەی من لەگەڵ کوڕێکام تەواو تووڕەیە. من وتم بەڵێ بەڕاستی سەیرە
ئاناوتی دیارە دایکم ڕوونکردنەوەی جوانیشی هەیە، ئەڵێ لەبەرەوە تووڕە نییە کە من لەگەڵ کوڕێکام، بەڵکو لەبەر ئەوەیە کە فێڵم لێ کردووە، ئەبوایە پێشتر بۆم بووتایە و عومەرم لە ماڵەوە پێ بناساندایە، هەروەها بێ ئەو دوایین کەس بێ باسی ژیانی خۆمی لەلا بکەم. من پرسییم ئەی عومەر چۆنە؟ ئاناوتی نازانم، ئێستا زۆر ترساوە، منیش ئاگادار کراومەتەوە ڕۆژانە پاش قوتابخانە یەکسەر بگەڕێمەوە ماڵەوە، وەک دەست بەسەر لەوێ بمێنمەوە، بەڕاستی گاڵتە جاڕیە، بەڵام ئەوان کارتی براوەیان هەیە. من پرسیارم کرد مەبەستت چییە؟ ئاناوتی مەبەستم ئەوەیە کوڕەکان بەوەی لەگەڵ ئێمە بوون جۆرێک تاوانیان ئەنجام داوە، چونکە ئێمە تەنها 14 و ئەوان 15 پڕ کردوەتەوە. من پرسییم بۆ ئەوە قەدەغەیە؟ ئاناوتی بەڵێ، پیاو بۆی نییە لەگەڵ کەسێک جوود ببێت لە ژێر 15 ساڵیەوە بێ. من وتم جوود بوون؟ من و مارکۆس جوود بوونمان نەبووە. بە سەرسامیەوە پرسیاری کرد ئەی خەریکی چی بوون؟ من وتم ماچمان کرد و دوایش نووسین. ئاناوتی بەڵام کوڕان هەمیشە ئەوەیانەوێ. بۆ ئەوەی بەرگری لە مارکۆس بکەم یەکسەر قسەکەم پێبڕی وتم مارکۆس وانە. سەرەڕای ئەوەش ئەزانێ کە من نەخۆشم و پێویستە بە ئاگا بێت. ئاناوتی هەر چۆنێک بێت. لە پاش نیوەڕۆیە هەوڵما تەلەفۆن بۆ کۆمەڵەکە بکەم، بەڵام کەس وەڵامی نایەوە. سەیرە، چونکە لەوێ بەردەوام یەکێک لە ماڵە. بەڵێ کاترینەی بچووک. پاش نیوەڕۆژ لێرە هەردووکمان دانیشتینوە گریاین. تۆ ئازارت هەبوو چونکە دانت دەریە، منیش ئازاری دڵم هەبوو. مارکۆس چۆن ئەتوانێت بەو شێوەیە بێهیوان بکات؟ ئای مارکۆس، چەند بیرە لێ یەکەمەوە. تۆ گوێ بگرە بچکۆلەکە. بە درێژایی شەو کۆکیم. ئەم بەیانیش هەستمە کرد زۆر خراپم، بەڵام هیچم بەدایە نەوت و هەر چۆنێک بێت چوون بۆ قوتابخانە، چونکە ناچار بووم مارکۆس ببینم، بەڵام ئەو تا ئێستا نەهاتووە. ئانا لە نیکۆلا و ستێڤنی هاوڕێی مارکۆسی پرسی، بەڵام ئەوان هیچیان نازانی. لە پشووی نانخواردنی بەیانیا چوومە توالێتەکان و گریام. ئانا و هێدی هاتن و دڵنەواییان یامەوە. ئەوان وتیان مارکۆس ئەوە نایەنێ بۆی بگریم. ئەو بەڕاستی هیچ و پۆچەکە بەو شێوەیە دەستی منی بڕیوە. ئەوە هیچ کاری نەکرد. من پێم وتن ناچارم قسەی لەگەڵ بکەم. پێم وایە بێت ئەو نەخۆش بێت، بۆیە نەهاتوەتەوە بۆ قوتابخانە. گرفتی من بە تەنها ئەوەیە کە من خۆم ناتوانم بچم بۆ هیچ شوێنێک. ئاناش جۆرێک دەست بەسەرە. پاشان هێدی بیرۆکەیەکی بۆ هات. ئەگەر باوکم بمگەیەنێتە خوارەوە بۆ لای ئەوە ئەویش بە بایسکی لەمگەیەنێتە کۆمەڵەکە. ئەو یەکێکی کۆنی هەیە کە پشتەکەی هێنە بەهێزە مرۆڤ ئەتوانێت لەسەری دابنیشێت. ئێمە بڕیارمان ناوا بکەین. کاتێک باوکم هات بە دوامە لە قوتابخانە بمباتەوە، پێم وت ئەبێ بچم بۆ لای هێدی و لەوێدا ڕشتێک بنووسم. دایکی هێدی لە جێگەیە کەوتبوو، ناوماڵەکەیان هەمووی کەوتبوو بەسەریەکە. بۆنی میزی پشیلەی لێ هات. هێدی لەسەرەوە لە هەورەبانەکە ژوورێکی زۆر جوانی هەیە. مرۆڤ توانێت بە پێیژەیەکە سەر بکەیت و دەرگایە بکاتەوە بۆ ئەوەی بچێتە ژوورەوە. هەورەبانەکە ڕێک نەخراوە، زەویەکەی تەواو چاک نەکراوە و مرۆڤ توانێت سەری سەقفەکە ببینێت. بەڵام لە یەکێک لە کۆتاییەکانی هەورەبانەکەیە یەکێک لە برا گەورە مردووەکانی هێدی چەند ساڵێک لەمەوبەر ژوورێکی دروست کردبوو. دیوارەکانی لە تەختەیە و بە ماسۆنی داپۆشراوە. لەناوەوە ژوورەکەی هێدی جوان و خاوێنە، بەڵام دیارە تەنها کلوپەلی کۆنی بەکارهاتووی هەیە. نە سیدی و نە هیچ شتێکی گرانبەهای وەک زۆربەی ئێمەمانان نییە. هێدی بەڕاستی هێدیە لە لای من. پێشتر ئەوەندە بیرم لەو ناکردەوە، بەڵام ئەمڕۆ کە لە لای ئەوان بووم لە ناکەو بینیم ئەوان ناخۆش و هەژارەژین. بەڕاستی لە هەموو فاروپا کەسێکی تر نییە بەم شێوەیە بژی. من زۆر باش لەوە تێیەکەم کە هەنێ جار هێدی پێی تێکەچێت. کاتێک هاتی نەسەرەوە بۆ هەورەبانەکە لێم پرسی دایکت نەخۆشە؟ هێدی وتی لەوانەیە، نازانم، لەوەتەی ویلیان گرتووە پێیەچێت تەواو بێتاقەت بوو بێت. من وتم هێدی زۆرم پێ ناخۆشە بە مناڵی لێت تووڕە بووم. هێدی وتی بەڕاستی هیچ شتێکی وام لەبیر نەماوە.
ئەویش هەمان شێوە دەنگی دایکمی هەیە کاڵێت چیتر باسی ئەوە ناکەین. من لەو بڕواایەیان باش نییە مرۆڤ بۆ جۆرە خۆی بخواتەوە ئەگەر کەمێک بەکراوەی تر باسی ئەوە بکەن بیر لە چیەکەنەوە و هەست بە چیەکەن زۆر باشترە. ئێستا کاتێک تەواو لەگەڵ ئەوەدام کە کۆمەلگاکە بێداد پەروەرتر بێت و ئەبێت هەموو مرۆڤەکان یەکسان و هاوکاری یەکتر بن. ئەوم بەبیراهات بۆ نمونە شتێکی نائاساییە من نەمتوانیوە لەگەڵ هێدی و خێزانەکەی کەمێک زیاتر نەرمتر و هاوکارتر بم. بیرکردنەوەم زۆر ئاسانترە لەوەی بەکردەوە دەری ببڕم. هێدی بچووک و لاوازە بەڵام زۆر جیڕە و بەهێزە. ئەو بە جوانی پەیدەر لێیات لە ڕێگا بەرەو کۆمەلگاکە تەنها یەک جار وەستاین پشوماندا. هێلە وەک ئاسایی لە دەرەوە سەرقاڵ بوو. خەریک بوو باخچەی بەردەم چێشخانەکەی ڕێگە خست کە منی بینی بۆ ساتێک حەپەسا، بەڵام پاشان بەدەنگە ئاساییەکەی خۆی وتی سڵاو. من پرسیارم کرد مارکۆس لە ماڵە؟ ئەو تاوێک بێدەنگ بوو. پاشان وتی مارکۆس چیتر لێرە ناژێت. ڕۆیشت هەروەها دایکیشی. زەوی لەژێر پێمان نەما. بیرم کردەوە ئێستا دڵم لە لێیانەکەوێت، بەڵام ئەوەی نەکرد. لەسەر زەویەکە دانیشتم و پرسییم بۆچی؟ مارکۆس بۆچی ڕۆشت؟ هێ لە خۆی یا بەسەر خاکە نازەکەیە وتی وا باشتر بوو، بەڵام بۆ ئەمە بێ قسە لەگەڵ دایکت بکەی. من پرسیارم کرد دایکی من ئەمە پەیوەندی بەوەوە چییە؟ هێ لەوتی بەڵێ بە شێوەیەک لە شێوەکان ئەو داوای لێکرد ئێرە بەجێ بێڵێت. یەکشەمە لێرە بوو، هەڕەشەی لێکرد و پێیوت ئەگەر لێرە نەڕوات ئەوە پۆلیسی بۆ بانگەکات. من تەنها لێی ورد بوومەوە هاوکات پارچە پسوولەکانە کەوتنە شوێنەکانی خۆیانەوە. دایە مارکۆسی دوورخستوەتەوە وەک ئەوەی پەڵەیەکی سەرجلەکانی بێت. خەریک بوو بە تەوژمێکی کۆکە بتاسم. هێ لە هەڵی گرتم و بردمێ ژووری دانیشتنەکە. کاتێک من لەسەر دۆشەکەکە پاڵکەوت بووم و پشوویەک بام، سوسانە بە خەمباریەوە وتی ئێمە هێندە بە ترسناکمان نەزانیەوە بەخۆشیەوە حەزمانە کرد لێرە بمایەتەوە. بنوتم ئەزانن بۆ کوێ چووە؟ هێلەوتی نەخێر، بەڵام ئەو لەگەڵ دایکی ڕۆشت و ئەویش لە باڵەخانەی خانە نشینەکانە لە کۆپنهاگن شوقەیەکی هەیە. ئەو بەڵێنی یاوە نامەمان بۆ بنێرێت. دایکت وتی ئەو بۆی نییە پەیوەندی بە تۆ بکات. من بە سوسانم وت تەلەفۆن بۆ باوکم بکە. لە قوڵایی چاوی بابەیە هەستم بە نیگەرانیە کرد. چەند توانیم قیژان و داوام لێ کرد قسەم لەگەڵ بکات. کاتێک هاتینە ئۆتۆمبیلەکەەوە پێم وت تۆش لەگەڵی بووی کاتێک لێرە مارکۆسی دەرکرد. ئەو بەهێواشی و توندی خۆی نووسان بە سوکانەکە وتی دەربارەی ئەوە توانی قسە لەگەڵ دایکت بکەی. ئەو لە بەشی پێشەوەی نزیکی دەرگای دەرەوە دایبەزاندم و پاشان یەکسەر لێی خوڕی بۆ وەرشەکەی. ڕاستیەکەی بە درێژایی ئێوارە ئەو نەهاتە ژوورەوە. بەم دواییە بابە بەشداری ژیان ناکات. هەوڵەیات خۆی وا دەربخات کە لە ژیانە نییە. دایە هێشتا هەمان دەڕبڕینە ئارام و گوێپێنەدانەکەی جارانی هەبوو. کاتێک بۆم گێڕایەوە کە پێم زانیوە ئەو بە هەڕەشەکانی خۆی مارکۆزی دەرپەڕاندووە، ئەو وتی بەڵێ وایە ئەو ناگەڕێتەوە، ئێستا کەمێک ئازارت هەیە، بەڵام زوو کۆتاییەت. من ناچار بووم وا بکەم ماریا خاڵخاڵۆکە بچووکەکەم ڕنگ بوو بەو هۆیەوە بمریت. تۆ لەوە تێناگەیت. من لێت زویر نەبووم. من ئەمەوێت بتپارێزم. من بۆ پەڕی خۆشیەوە حەزەکەم تۆ بژیت. دایە گریا، بەڵام من هیچ بەزەیم پیایە نەهاتەوە. ڕقیشم لی نابەوە. تەنها خەمم بوو. کاترینا خوشکە بچکۆ لە جوان و شیرینەکەم، من یاریم لەگەڵ کردیت و باوەشم پیا کردیت و ماچم کردیت و بەسەر تا گریام. ناخۆشترین شت ئەوەیە ماڵاوایی لە تۆ بکەم. تۆ منت لەبیر نامێنێت، بەڵام سەرڕای ئەوەش پێم وایە لە شوێنێکی گیانتا کەمێک یادی منەمێنێت. کاتێک ئەوەنە گەورە بوویت و توانیت بخوێنیتەوە و تێبگەیت هەموو ئەو نامانەی کە ئەم مانگانەی دوایی بووم نووسیمیت وەریەگریت. ئەمڕۆ نەچوومەوە بۆ قوتابخانە، بەڵام کاتێک دایە چوە دەرەوە بۆ کارەکەی خۆی و بابەش چوە دەرەوە بۆ وەرشەکەی، منیش چوون بۆ بانک و ئەو 1800 کڕۆنەم دەرهێنا کە لە دەفتەری پاشەکەوتکردنەکەما هەبووم. بە ژمێر یارەکەم وت ئەم پارەیە ڕۆژی یەکشەمە بۆ ئاهەنگەکەم بەکارەهێنم. بەڕاستی من لە درۆکردنە زۆر شارەزا بووم.
کاترینا من سەری خۆم هەڵەگرم نە ئامێری بە ئاگاهێنەکەم لەگەڵ خۆمە بم و نە دەرمانەکانیشم زۆر باش بیرم لێ کردووەتەوە من نەبێ هیوام و نە دڵتەنگ من بڕیارم ماوە دڵێکی نوێ وەرنەگرم ئەمە ژەوا ئاگەێنێت کە بەم زوانە ئامرم بەخۆشیەوە حەزەکەم پێش ئەوەش مارکۆز ببینم بۆیە چم بۆ کۆپنهاگن هەرچەنە نازانم کوێی بە دوایە بگەڕێم سەرەڕای ئەوەش هەموویم لە نامەیەکا بۆدایە و بابەڕوون کردووەتەوە لێرەیە تۆش کۆپیەکی نامەکە وەرەگریت ئازیزان دایە و بابە ئێستا ئێوە نابێت خەمبار ببن یاخود هەست بکەن هەڵەی ئێوەیە چونکە ئەوە تەنها ڕووداوێک نییە وای لێکردم بڕیار بم زۆر بە جوانی بیرم لە هەموو شتەکان کردووەتەوە پاشان بڕیارم ما کە نامەوێ هیچ دڵێکی نوێ وەربگرم من سەری خۆم هەڵەگرم و بە دوای مارکۆسا ئاگەڕێم تا پێش ئەوەی بمرم بیبینمەوە نازانم چۆن ڕوونی بکەمەوە خۆتان نەزانن من هیچ لە مردن ناتەرسم من خۆم لەگەڵ ئەو بیرۆکەیە ڕاهێناوە کاڵێت من دڵۆپێکم و ئەبێت بگەڕێمەوە بۆ دەریا من زیاتر لەوە ئاترسم لە دنیایەکی بێدڵا ژیانێکی بێمانە بژیم هەروەها پێم وایە پێچێت بەو شێوەیە بێت هەروەهاش زانم بە شێوەیەکی تر بڵێم من چی لە دڵێکی تر بکەم ئەگەر هیچ بەکارهێنانێکم نەبێ بووی زۆر باشە زانم کە مرۆڤ بەدڵ هەست و خۆشەویستی ناکە بەڵام هەرچۆنێک بێت زۆر نائاسایی ئێوە هەمووتان دیارە تەنها هەردووکتان ناڵێم بەڵکو لە کۆمەڵگا هەمووی ئەتانەوێت دڵێکی نوێم بنێ لە کاتێکا ناتانەوێ یاخود ناتوانن چەند هەستێکیان مانایەکم بنێ کە بەگشتی بووی بژیم ئەلیزابێت پێیوتین ژیان مانایەکی هەیە چونکە زۆر شت لە دنیاە هەیە کە مرۆڤ ئەتوانێت چاکتر بیکات کاتێک لەوانەکان یا قسەمانە کرد و گفتوگۆمانە کرد هەستم بەخۆم کرد زۆر لەش سووکم وەک ئەوەی بفڕم زۆر بەهێزم ئارەزوویەکی ئەو تۆم لا دروست بوو کە هابێت بژیم و هاوکار بم لە گۆڕینی گۆی زەوی بە شوێنێکی باشتر بۆ ژیان لەسەری بەڵام ئەوان ئەلیزابێتیان لێ سەندین کەسێکیش هیچی نەکرد یاسا دژی مرۆڤە ڕاستەقینەکانە ئەوانەی دڵیان هەیە هەستیان هەیە و بیر و بۆچوونیان هەیە مارکۆس تەنها بەختیاری تایبەتی من بوو خۆشەویستی من مەبەستی من ژیانی من ئەویش وەک ئەوەی پەڵەیەکی پیس بێت دوور خرایەوە ئێستا لەوە زیاتر لی نادوێن ئێستا هەمووی لە بیری خۆمانە بینەوە مرۆڤ ئەتوانێ ئەوە لە بیری خۆی بباتەوە کە مانای یاوە بە ژیانی مرۆڤ ئەتوانێ خۆشەویستی لە بیری خۆی بباتەوە بەڵێ پێم وایە ئێوە گەورەکان هەردوو بەشەکەتان لە بیر چووەتەوە لە بریەوە توانن بە تەکنیکێکی جوان دڵێکی نوێمان بنێ تا لە ژیانە بمان هێڵنەوە من ئێستا بەڕێزەواڵێم سپاس نابۆ دڵەکەتان ئازیزان دایە و بابە من ئەمەوێت سپاستان بکەم بۆ هەموو ئەو چاکانەی بە درێژایی ساڵ لەگەڵ مناکردان من زۆر باشە زانم کە ئەوە ئاسان نەبوو بۆ ئێوە بە تایبەتی لەو کاتەی نەخۆش کەوتم منە ڕۆم تا لە مارکۆس بگەڕێم و پێی بڵێم ماڵاوە نە بە ئاگاهێنەکەم و نە دەرمانەکانیشمم لەگەڵ خۆم بردووە پێشم وانییە هیچ پاساوێک هەبێ بۆ درێژە پێدانی خەم و ئازار ئێستا من بڕیاری خۆمیاوە هێدی هەموو سیدیەکان و سترۆکەم و کۆمپیوتەرەکەم بە میراتی وەرەگرێت ئاناش هەموو خشلەکانم جگە لەو زنجیرەی ملەی کە چەکوشەکەی پێوەیە چونکە ئەوەیان دیاری مارکۆسە و حەزەکەم لە ملی خۆما بێت لەم چەند مانگەی دواییە چەند نامەیەکم بۆ کاترینا نووسیوە هەمووی لەسەر 2 دیسکێتە کە لە لای نامەکەوە دامناوە هەروەها لەگەڵ یا پاکنووسێکیشدانێم حەزەکەم داواتان لێ بکەم کە جوان ئاگاداری بن و کاتێک پانزەی پڕکردەوە بیەنێ پێم وایە ئەو ساتوانێت بخوێنێتەوە و لی تێبگات پڕخۆشەویستی ترین سڵاو ماریا بەڵێ تۆ کاترینا وەکە بینی هێشتا نەمردوم هەرچەنەوەنە ناخایەنێت چونکە زۆر خراپم بەڵام ئێستا ئەگەر بژمرم ئەوە بەبەختەوەرانە ئامرم هەموو شتەکان لەم 4 ڕۆژەی دواییە کە بۆ دوجار نامم بۆ نووسیویت گۆڕاون باشتر وایە لە سەرەتاوە دەست پێ بکەم کەوتمە ڕێ بەرەو کۆپنهاگن و مارکۆس بەڵام ئەوەنە دوور نەکەوتمەوە لە بەلەمەکەیە تێک چووم و بورامەوە کاتێک گەیشتینە بەندەرەکە
بە ئیسعاف هێنایانم بۆ لای هێلیکۆپتەرێک و ئەویش هەڵفڕی بەرەو ماڵەوە و هێنامی بۆ بەشی دڵ. جارێکی تر ئاوچوو بۆ سیەکانم، وەک ئاسایی بە بۆریدا پۆشرام و بەسترامەوە بە ژمارەیەک ئامێرەوە. بەڕاستی زۆر خراپبووم و چەند ڕۆژێکی خەیان تا کەمێک باشتر بووم. یەکەم ئێوارە تا ڕادەیەک نەمتوانی قسە بکەم. توانیم بەوە خۆم ڕازی بکەم کە سێری دایە و بابە بکەم کە وەستاون بەسەر قەرەوێڵەکەما خۆیان نوشتاندوەتەوە. بابا گریا. بەرحاڵ لەوە پێش هەرگیز ئەوم لێ نەبینیوە. ئەوە نەبوو تەنها فرمێسکەکان بێتە خوارەوە، ئەو بەدەنگی بەرزە گریا و قسەیە کرد. لە هەموو جارێکی تر زیاتر قسەی کرد. وتی ئەگەر جارێکی تر چاک ببیتەوە ئەوە هەموو شتەکانە گۆڕێن و ئێمە هەر چوارمان ئەبینە خێزانێکی زۆر بەختەوەر. دایش وەستا بوو دەستی بابەی گرتبوو، هەمان شتی وت. ئەو وتی لە نێوان هەمومانە زۆر بە هەڵە تێگەیشتن هەبوو لە مەولا نابێ وابێ. هەروەها وتی زۆری پێناخۆشەوەی بەرامبەر من و مارکۆس کردووە و هەموو ئەو شتانە جارێکی تر ڕێک و پێکە بنەوە. باشترین و مەزنترین شتێک کە لەو ساتە بەهێزیانەما بینیم ئەوە بوو کە جار جار دایە و بابە باوەشیان بە یەکتریا کرد، وەک جووتێک هاوسەر کە بەڕاستی یەکتریان خۆش بێت، دڵنەوەی یەکتریانەیەوە. ئەوە هەر زۆر دڵخۆشی کردم. ڕۆژی دوایی کاترینەی بچکۆلە ئەزانی لە ناکەوت لە هۆڵەکەیە وەستا و بە خەندەیەکی ئەفسوناییەوە وتی: ئۆی ماریا، ئەو هەموو ئامێرە چیە لێیان بەستویت؟ مارکۆس گەڕایتەوە؟ بەڵێ ئاشکرایە، لەگەڵ دایکم چوون بۆ کۆپنهاگن تەنها بۆی بزانم لەگەڵ شوقەکەی چۆنە. ئەو تەوژمێکی بۆ هاتوو نەیتوانی بە تەنها سەفەر بکات. وام زانی لەوە ترساوی کە دایکم شکاتی پۆلیس لێ بکە. زۆر شتی تر هەیە زیاتر لە خەسوویەکی تووڕە بمترسێنێت. لەگەڵەوەشە دوێنێ دایکە خۆی تەلەفۆنی بۆ کردم و وتی بە پەلە بێم بۆ ئێرە، چونکە تۆ نەخۆش کەوتویت. ئەژینا ڕاستیەکەی 2 ڕۆژی تریش لە کۆپنهاگن ئەمامەوە. کێنتم بینی، ئێستا بەڕاستی چووە بۆ قوڵایی دەریا. دایکیشم هەروەها کەمێک خراپ بوو. ئەو قەناعەتی وا بوو چینیەکان کۆپنهاگنیان داگیر کردووە. لە پیاسەیەکی ناو بازاڕە چەندانەیەکی لێ بینی بوون. لە کۆتاییە نەیوێرا بوو لە دەرگا بێتە دەرەوە. پێشەوەی بێم ڕازیم کرد بچێتە لای پزیشک، ڕەنگە لەوێ خست بێتیان. کەواتە ئێستا جارێکی تر لە کۆمەڵگاکە ئاژیت؟ بەڵێ، ئەوێم پێخۆشە. مارکۆس، پێت وایە ژمارەی پێوانەی ماچی درێژمان شکاند بێت و بچینە کتێبی ژمارەی پێوانەی گینسەوە؟ ئۆ ماریا، من نازانم، خەوم لێکەوت. زۆر ناخۆش بوو کە لە پڕدایکم پێیا بوو. ئێمەش لە جێگەکەی ئەوە پاڵکەوت بووین. ئاخێر، نەفرەت لە شەیتان. بەڵام ئەزانی چی، کاتێک پیرە بین چەندەها جار بۆ پێیەکەنین. کاترینە، ئێستا هەموو ڕۆژێک مارکۆزیێت بۆ سەردانم. دایش مۆڵەتی لە کارەکەی وەرگرت و لە لای من داهانیشێت و دەربارەی هەموو شتێک قسەم لەگەڵەکە. بابەش زوو زوو لە وەرشەکەیەتەوە ماڵەوە و لەگەڵ ئێمە نانەخوات. ئەو هێشتا بەلایەوە گرانە قسە بکات، بەڵام لە دڵەوەیەوێت. بۆیە دەستی کرۆ بە خوێندنەوەی کتێبێک بەدەنگی بەرز بۆ من. کتێبەکەش پیپی گۆرەوی درێژە و منیش ناتوانم پێی بڵێم ئێستا من زۆر لەوە گەورەترم ئەو کتێبم بۆ بخوێنێتەوە. ئێستا تێگەی کاترینە، زۆر دڵخۆشم لەوەی 14 ڕۆژ پێش ئێستا تایە بووم. سیر بکە چۆن نەتوانرێت دنیا و میزاجی کەسێک بگۆڕێت. ڕۆژێک هەستەکەی ژیان بێمانایە و دنیا تاریکە و لە هیچ شوێنێکا خۆشەویستی نییە. کەچی سبەینێ یان دوو سبەی، هەموو شتێک هیوا و مەبەست و خۆشەویستیە هەیە. داوای من لە تۆ ئەوەیە خوشکە بچکۆلەکەم، وەک ڕاهێنەری تۆپی پێکەمان هەمیشاییوت، مرۆڤە بێ پێویستە هەوڵی بۆ بدات و ئەبێت مرۆڤ بڕوای پێی بێت. بەم زوانە جەنگەکەی من تەواو کۆتاییەت کاترینە، بەڵام ئەوە زۆر گرنگ نییە چونکە من سەرکەوتم. بەرحاڵ خۆم پێم وایە من بڕوام بە بۆ چوونێک هەیە و توانیم لە خۆشەویستیا بژیم. کاترینە ڕابە، ئەوە تا لێیات. ئامێری بە ئاگایەنەکە لێیات. ئەو ئامێرەی کە لە هەر شوێنێکی ئەوروپایە دڵێک بۆ من ببێت ئەوە لێیات. ئەوە ئێستا دڵێکیان بۆ من دۆزیوەتەوە. ڕابە، ئێستا دایە و بابە بەڕاکردن بەسەر پلیکانەکانایەنە سەرەوە. کاترینە، دواتر من نەتوانم بژیم. ژیان لەگەڵ مارکۆس